کورد لە مێژووی دراوسێکانیدا. سیاحەتنامەی ئەولیا چەلەبی، وەرگێڕانی بۆ کوردی سعید ناکەم. شێوە و زەویەکەی قەڵای پتلیس. لە سەر بەردەڵانێکی پانی نێوان کێوی دیوان و کێوی ئوخدا کە لای ڕاستی شوێنی تێکەڵبوونی دوو ڕووبارە، لای چەپی دۆڵی یوخە ڕەوەزێکی بەرزی وای هەیە کە لوتی لە هەورایە ئەم قەڵایی لەسەر دروست کراوە. بەردی بیناکەیەکی ئەوەندەی لەشی فیلێکە، لە خوارەوە بۆ سەرێ 600 شەقاوە و ڕێگاکەی زۆر سەختە. لە چەشنی لاکێشەیی هەڵکەوتووە لە خۆڕەڵاتەوە بۆ خۆراوە. بورجی لای خۆڕەڵات هێژگار بەرزە و دۆڵی خوارەوەی وەکو شیوی دۆزەخ قوڵە. چاڵاوێک لە نێو ئەو بورجەدا هەیە کە تا خواری خوارەوە ئەو کەسانی فەرمانی کوژرانیان دەدرێ دەچن دایان خەنە ئەم چاڵاوە و ئیدی تا دەگاتە خوارەوە هەپرون بە هەپرون دەبێ. بۆیە بەم بورجە دەڵێن قولەی خوێناوی. لە سوچی لای خۆرئاوای قولەکەی دیکەدا لە نزیک سەرایخان جبەخانە دانراوە. تێگرای 670 ددانە و بەدەنەی هەیە کە هەمویان کون و مەتەرێزیان بۆ کراوە. لە خوار ئەوانیشەوە دیسان کونی تیر و گول لە هاویشتن هەیە. دیوارەکانی بە جۆرێک توێتوێکراون کە لا قەدی قولەکان لە یەکتری دیار نین. هەموو قولەکان ماڵی دیدەوانیان تێدایە. لە خوارڕە ڕێگەی چوونەشار هەیە. 3 قات دەواازەی ئاسنینی بۆ کراوە کە لە نێوان ئەو دەواازانەدا زۆر جۆرە چەک ئامادەکراوە. دیدەوانەکانی شەو ڕۆژوریان، هیچ ژن و پیاوێک ڕێگەی نادرێ بچێتە ژوورەوە. لەبەر ئەوەی هەر چوار لای قەڵا گەلی قوڵی وای هەیە کە چاڵاوی بابل قوڵترە، پێویستی بە خەرەندە نییە. هەموو لاکانی ڕەوەزی بەردی یەکپارچە و لووسە کە سەری گەیوەتە هەوران. چواردەوری 2900 شقاوە. بەڵام لای سەرا لەبەر ئەوەی ماڵی خانی لێیە نەمتوانی بیپێوەم. ئەویش لە 1000 شقاو پترترە. بەم پێیە چواردەوری 1000 شقاو دەبێ. دیوارەکانی بەرزایی 80 و پانی دەگەزا. ناو قەڵا 300 ماڵی لێیە. نیوەی ئەو ناوە سەرایخان گرتوێتی کە نهۆم لەسەر شێوەی ڕۆم و عەجەم ژووری خۆش و هۆڵی جوانی بۆ کراوە. هەر خانێک هاتووە بەشی خۆی دەستکاری کردووە، بە تایبەتی عەبداڵخان کە چەند خەزێنەی تێدا خرج کردووە و سەرایەکی لە سەر وێنەی سەرای فیداقیا ڕێخستووە. هەموو پەنجەرە و شانشینەکانی لەسەر برج و دیوارەکان و لە شاری بتلیس و چیای دێوان دیارە. ناو ڕەوەزەکانی ئەشکەوتی زۆر تێدایە کە پڕ کراون لە دەغڵ و دانەوێڵە. لە نێوان ئەم ئەشکەوتانەدا ڕێگەی چوونە خوارەوە بۆ سەر ئاو هەیە. جگە لە مزگەوت و مەدرسەیەک خانوبەرەی گەورەی لێ نییە. ئالیەت و حکومەتی بتلیس. حکومەتێکی سربەخۆیە لە ئالیەتیواندا. داهاتەکەی بە فەرمانی سوڵتان بۆ خانە. هەموو ڕۆژێ لە داهاتی ئەم ئالیەتە 1 کیلیە ئاقیچە بەخان دەڕێ. لە ڕوتبەدا پایی وەکو پایی ئالیەتی وان وایە بە 2000 عەسکەرەوە حکومەت دەکا. شتەڕێک بقەومەیە یان بۆ ئاوەدانی و تازەکردنەوەی وان بانگ بکرێ لەگەڵ سەرداری وان هاونشینن. ئەو کاروانانەی دێنە ناوشار باج و گومرگیان بۆ خانە و ڕایەکانی عەرەب و یعقوبیەکانی ناوشار جیزە دەدەن بەخان. ساڵە و ساڵ لەوانە ئاغایەک دێ بەشە خەرجی خۆی دەدرێتێ تا لەو بەشە مەعاشی پیاوەکانی بدا. خەرجوباجی دەشتی موژ لەسەر فەرمانی سوڵتان دراوە بەخان و هی خۆیەتی. خانیش لەو خەرجیە مەعاشی قەڵادار و 200 نەفەری ناو قەڵا دەدا. کلیلی قەڵای ئێرە شەو ڕۆژ لە کنخان خۆیەتی. حکومەتێکی ئاوا سەربەست و بەربڵاوی هەیە. سنووری ئالیەتی بتلیس. لای خۆڕەڵاتی دەگاتە تەختیوان کە شوێنێکە سەر بە میراوەتی قەراق دەریایوانە. هەر لای خۆڕەڵاتی قەڵای وەستانی هەکاریش هەیە. لای باکووری شیروانە و لای قیبلەی هاوسنووری هیزانە. دیسان هەر لای قیبلە قۆناغێک دوور دەگاتە سنووری بەگی زرقی. لای خۆراوە بە 3 قۆناغ دەگاتە بەگی حەزۆی سەر بە دیار بەکر.
هەروەها بە 3 قۆناغ ئەولاتر ڕۆ و باکوور لەگەڵ بەگی تەرجیل و بە 4 قۆناغ لەگەڵ بەگی چپا قچر و هاوسەیە لای ئەستێرەی دەشتی موش و خاکی نامرودانی ئەرزڕوومە. لای باکووری بە 3 ڕۆژ دەگاتە مەلازگردی سەر بە ئەرزڕووم. لای باکووری خۆڕەڵاتی سنجاقێکی وان بەگی ئخلاتە. لە ڕۆخ دەریا تەنیا لای خۆڕەڵاتی بێپەیوەندیە کە ئەویش دەریایوانە. خان 7 هۆز و عەشرەتی لەژێر دەستایە. یەکێک لەوانە عەلی بەگی هۆزی مودەکیە، تەنیا خۆی 700 فەنگ بەدەستی هەیە. هەر سەعاتێ خان ئارەزوو بکە دەتوانێت لەمانە 7,000 شەڕکە کۆکاتەوە. شاری پتلیس 40,000 کەسی تێدایە کە هۆزی ڕوژەکیان پێدەڵێن. ئەمانە وەکو کوردەکانی دیکە ئازا و شەڕکەر نین، دەست و پێسپی و ڕدێن بەخەنە و چاوبەکلن، پاک و خاوێن و قسە خۆش. بە پێی دەفتەری خان لە پتلیسدا 43,000 ڕائەتی مسیحی هەیە. نیوەی سەرانی ئەمانە هێز وەری دەگرێ و نیوەی بە عەبداڵخان دەبڕێ. ئەم ئالیەتە 13 زەعامەت و 214 تیمارە، بەگی ئاڵا و گەورەی چەری و ویزباشی هەیە. بەپێی قانون خاوەنی 3,000 عەسکەرە بەجبە لەبەرەوە کە لەژێر فەرمانی خاندا لەگەڵ ئۆردوی وان بۆ شەڕ دەچن. ڕوتبەی قەزای بتلیس 150 ئاقیچەیە، 17 ناحیەی لەژێر قەزادا هەیە کە ناودارەکانیان مردەکی، سوورپوت، کوار، کواش و زەردەخانن. قازیەکەی ساڵانە 80 کیسەی پێدەڕێ. ئەگەر لەگەڵ خاندا ڕێبکەوێ زیاتریشی دەست دەکەوێ. موفتی و نەقیب و شافعی و قەڵادار و باشدار و شابەندەری هەیە کە هەمویان لەلایەن خانەوە دادەنرێن. تەنیا ئاغای خەرج و سەرداری یەنی چەری لەلایەن سوڵتانەوە دیاری دەکرێن. هەروەها دارۆخا و قەپاندار و ئەمینداری بۆی هەیە. مزگەوتە گەورەکانی پتلیس 110 میحرابی هەیە. هەرە گەورەکانیان مزگەوتی قەدیمی سوڵتان شەرەفەدینە. ئەم مزگەوتە لە قەراغکانی ئەسکەندەرە لە سەر پردەکە دروست کراوە و چاگرازاوەتەوە. گومبەز و تاقەکانی قەیمن، منارەیەکی ڕەست و بڵندی هەیە کە نەکەر لە پتلیسدا بەڵکو لە هەموو کوردستاندا وێنەی نییە. لە قەڵای ژوور مزگەوتی بەدلیس هەیە کە بنیادنەری شاری بەدلیس دروستی کردووە کە لە پێشدا دێر بووە و دوایی سوڵتان ئەحەدوڵڵا کردوێتیە مزگەوت. مزگەوتێکی کۆنی بێحەوشە و بێمنارەیە. مزگەوتی سەراجخانە لە وارشی خوارەوە و خەڵکێکی زۆر ڕووی تێدەکەن. ئەمیش بێحەوشە و منارەیە. مزگەوتی شەرەفخان لە مەیدانی جلیدبازیدا زۆر جوان و نوێیە. مزگەوتە گەورەکانی ئەمانە بوون کە ناومان هێنان. خۆش ئەوەیە تەواوی ئەم مزگەوتانە مافوری عەجەم و لەبادی ئەسفهانیان تێدا ڕاخراوە. سۆپەی گەورەشیان تێدا دانراوە کە بە پارەی وەقف ئاگری تێدا دەکرێتەوە. زستانان دەرگا و پەنجەرەکانی کۆنبەر دەکرێن. ژووری وەکو گەرماوی لێدێ. جا فەقێ و مەلا خەریکی لێکۆڵینەوە دەبن، زانیاری خۆیان زیاد دەکەن. تەنانەت ئاوی حەوز و ئاودەستەکانیشی گەرم دەکرێ. ئەوانەی لە دەرس خوێندن دەبنەوە لەلایەکەوە خەریکی یاری شەترنج دەبن. بە مەزهەبی شافعی شەترنجکردن حەڵاڵە، بەڵام هەندێ جار هەرای لەسەر پەیدا دەبێ. گوایە جارێکیان پیاوێکیشی لەسەر کوژراوە، دوای ئەوە یاساخ کراوە، بەڵام دیسان دەستیان پێکردوتەوە. مەلا کوردەکان هەمویان بە خەنجەرەوە دەگەڕێن. مزگەوتەکانی دیکە مزگەوتی قوڕەیشی، مزگەوتی عەلەمدار، مزگەوتی مەمیدەدا، مزگەوتی شێخ عارەب، مزگەوتی شێخ ئیبراهیم، مزگەوتی عەینولبرود، مزگەوتی کوڕی ئەفسەل کە لە قەراغی ڕۆباری حوسولیەدایە، مزگەوتی شێخ حەسەن، مزگەوتی کوێخا عومەر، مزگەوتی خەسرە و پاشا، مزگەوتی موغارە، مزگەوتی زەیدان و مزگەوتی مەلا قاسم. ئەم مزگەوتانەش وەکو گەرماوەکان ئاوی سارد و گەرمیان هەیە. مەدرسە و حوجرەکانی: مەدرسەی سوڵتان شەرەف، مەدرسەی کوتەک مەیدان، مەدرسەی وەرسنکی حاجیبەگ و مەدرسەی خەتیبیە. مزگەوتەکانی جومعە و مەدرسەکان هەر یەکی یەک مدەڕیس و یەک دوو مامۆستای دەرسی گشتیان هەیە. خەڵکەکەی هەتا بڵێ زیرەک و تێگەیشتون و لە مەدرسەدا خەریکی فێربوونی عیلم و حەدیث و تەفسیری قورئانن.
قوتابخانەکانی. بتلیس 7 قوتابخانەی تێدایە، هەرە باشەکانیان قوتابخانەی شەرەفخان و قوتابخانەی خوسرەو پاشا و قوتابخانەی خاتونیە و قوتابخانەی بازار و قوتابخانەی بەشارەت ئاغان. 7 کانی و 41 سەبیلاوی هەیە، سەبیلی خوسرەو پاشا و سەراجخانە و زێڕنگەران بەناوبانگن. نزیکەی 20 تەکێ نەخشبەندی و گوڵشەنی و بەکتاشی تێدایە. گەڕەکەکانی: گەڕەکی خوسرەو پاشا شام، زیندان، چوروم، چینەدار، قزل مەسجد، شێخ حەسەن، جیرێک، کەچور، کۆتەک مەیدان، کۆمۆس، تەقلەبان، نەخشود، پردی عارەب، مەیدانی ئول، قەرەدەرا، ئاوێخ، دەگرمان، باخیخان. 11 گەڕەکی عارەب و مەسیحی تێدایە، بەڵام لەم شارەدا جوولەکە و فەڕەنگ و یۆنانی نییە. مەسیحیەکانی ئێرە بازرگانی زۆر قورسن. سەراکانی: سەرای خان، سەرای بەشەرات ئاغا، سەرای لالە مستەفا ئاغا، سەرای قەرە محەممەد ئاغا، سەرای بەگی ئاڵا کوێخە حەیدەر، سەرای چاکراغا و سەرای خەلیل ئاغا. خانەکانی: 9 خانی هەیە، خانی مەتافان، خانی شا، خانی خاتونیە، خانی خوسرەو پاشا، خانی شەرەفخان و خانی گەورە لە سەرپرد. بازار و قەیسەری: بە هەموویەوە 1200 دوکانی هەیە، لە هەمویان پەرداختر بازاری خوسرەو پاشایە لە وەرشی خوارەوە. ئەم قەیسەریە ئەم سەر و ئەو سەری دەرگای ئاسنینی تێخراوە، ناوەکەی سپیکارە و زۆر ڕێک و پێکە. هەر کەسێ چاوی پێدەکەوێ وا دەزانێ بازاری کەلیجەگی پروسیەیە. جگە لەمە گوزەری زێڕنگەرانیشی زۆر ڕازاوەیە. لە 2 جێگەدا دەبەخانەی هەیە. ئەو چەرم و سەختیانانەی لە پتلیسدا دەکرێن لە دنیادا هاوتای نییە. ڕنگڕێژەکانی لە وەستاییدا بێوێنن، نەخشی بۆی ئەسپەر تایبەتی ئێرەیە، بۆیە خانەکانی هەمویان مڵکی خانن و کەس حەقی بەسەریانەوە نییە. بازاری قەپان: قەپانی میری لە جێگەیەکە هەرچی ئاوروشم و هەریر و کوتاڵ و شتومەکی خواردن و خواردنەوە هەیە، دێتە ئەو جێگەیە لە قەپانە درێ و دەیەکی میری لێ سندێ جا دەفرۆشرێ، کەسیش ناتوانێ لە نرخی دیاریکرا و شت بە گرانتر بفرۆشێ. پردەکانی: لەسەر حەفدەشی ویناوشاری پتلیس 11 پردی زۆر قایم و جوان دروست کراوە. پردی خاتونیە لە بنقەڵادا، ئاوە خۆشەکانی هەردوو کانیاوی ئەسکەندەر و ئویوخ بەو شیوەدا دەڕوا کە ئەو پردەی لەسەرە. پردی ڕووباری حوسول، پردی ئەینولبرود، پردی باخی دەخال، پردی گەڕەکی قەرەدەرە، پردی گەڕەکی عارەبەکان لە نزیک مسکێنیان، پردی گەڕەکی دەگرمان. لە ڕاست و چەپی ئەم شوێنانەدا خانوبەری بەڵند و گەورە هەن کە باخ و باخچەیان لە ناودایە. خانوبەرە و خانەدان: بە قەڵای ژوور و قەڵای ناووارش 5000 خانووی خۆش و ئاوەدان لە 17 گەڕێکدا کۆبووتەوە. خانوەکان بە قوڕ سواق دەراون، زۆریان حەواڵەیان بەسەر یەکەوە هەیە، هەندێکیان کەوتونەتە سەر بەرزایی و هەوایان خۆشە. وارشی خوارێ خانوەکانی بە دەوری قەڵاوە نین. قەڵای خوارێ تەنیا بازار و قەیسەری و گوزەری زێڕنگەران و چەند سەد ماڵێکی لێیە، هەموو حەوشەی ماڵەکانی دار و درەختی تێدایە. لەبەر ئەوەی خانوەکانی لە سەرگرد و شیوەکان دروست کراون، دیمەنێکی زۆر جوانی هەیە کە بۆتە نەخش و بەهشتی کوردستان. قەڵای خوارەوەی زۆر قایم نییە، ڕەنگە پاژماوەی سەردەمی عەباسیەکان بێ کە دیوارەکانی ئەوەندە ئەستورە. دیواری لای باشوور لە ناو ئاوی ڕووباردایە و ئەو ئاوەی لێبۆتە خەرەند. دەواازەکانی یەکیان بەرەو خۆڕەڵات دەکرێتەوە و یەکیان ڕوو خۆرئاوە. خەڵکەکەی: ئێرە پیرەمێردی ئەوەندە بە عومری تێدایە پیاوا تێدەگا هێزی ئاخاوتنی نەمابێ، کەچی دەیبینی سواری ئەسب دەبێ و وشتر دەدۆشێ و دەچێتە سەفەری بازرگانی و ڕاویش دەکا. تەمەنی ئاساییان دەگاتە 6 و 7، بە عومرەکانیان دەگەنە 100.
کەچی ڕەنگیان سوور و سپیە و لەشیان ساغا لەبەر ئەوەی نەتەوەی کوردن مودارن کوڕەکانیان لە تەمەنی 10 ساڵیەوە مویان لێدێ و دەبنە پیاو نازانم ڕێگادەن ئافرەتیان بێتە بازاریان نا بەڵام ژنیان زۆر بەناموسن و جوان و نازەنینن مەلاکانی مەلای وایان هەیە لە چەرخی خۆیدا بێهاوتایە ئەوانی من زانی بێتم ئەمانن مەلا حەسەن ئەفەندی یەکچاو مەلا زێنەدین مەلا زادا مەلا ئەبوو بەکر ئیمامی شەرقیە مەلا عەلی ئەفەندی میحرابزادا مەلا جوبرەیل مەلا موسای هەکاری مەلا ئیسرافیل مەلا بۆتانی حەکیم و پزیشکەکانی مەلا میسێ مەلا ڕەمەزان قەرە سەجاه گەنجالی و سارلیزادا حەکیمی چاکن چونکە ئێرە کوردستانە بێقڕە و هەرا نابێ برینکاری چاکیشی هەیە لەوانە وەستا حەیدەر و کوڕی بەشارەت سۆفی قولی و سەیفی عەلی زۆر وەستان پیاوە خوایەکانی نزیکەی 2000 کەسی بەدین و خۆپارێز و دنیانەویستی تێدایە کە دەستیان بەرماڵی حرام نەکەوتووە و نازان کەیف و بەزم چییە لەوانە شێخ حەسەبی زادا بەناوبانگە شاعیرەکانی لەم ماوەیەدا کە لێرە بووم 7 شاعیرم ناسی کە دیوانی شعریان هەیە لەوانە کاتب چەلەبی نووسەری دیوانی خان مەلا ڕەمەزان چەلەبی جەنەتی چەلەبی گەنجی چەلەبی ئەم دوایینەکەیان دیوانێکی ئەوەندەی دیوانی خەمسەی نیزامی هەیە ئەو برادەرانی ناسیمون و بوونە برا عەرەب خەلیل ئاغا چاکراغا خەتیبی شەرەفخان برای کوێخا حەیدەری کوژرا و ئیسلام ئاغا سەلمان ئاغا و مامەش ئاغا دەروێش و دێوانەکانی دێوانەی پوشوو لە بازاڕی خەسرە و پاشا کەلخانی مەمۆ مەلا عروس ئەمانە لەوانن کە کەرامەتیان لێبینراوە جلو بەرگ ئەگەرچی ئێرە کوردستانە بەڵام لە ناو نۆکەرانی خان و پیاماقوڵاندا کەوڵی سمۆرە لەبەر زۆرە ناوەنجیەکانیان لەو شیاق لەبەر دەکەن کە لە شاری معدەنی نزیک شیروان دروست دەکرێ گەلێکیان چۆغەی سمۆر و کەنتۆژ لەبەر دەکەن جلی دەستکورتەکانیان بوخاسە وەکو لە برادرانم بیستووە ئافرەتی ئێرە جلی سپی لەبەر دەکەن پەچە دەگەرنەوە و تاسکڵاوی زێڕ و زیو لەسەر دەنێن و بەرگیان هەمووی ئاوریشمە ناوی پیاوان حەیدەر ئاغا بەشارەت ئاغا چەندان ئاغا ساڵحان ئاغا زەجەری ئاغا سەیفی ئاغا شرەفبەگ زیادەدین بەگ بەدەربەگ شەمسەدین بەگ عالمشا بەگ کەرار قۆڵی بەگ نەموێرە ناوی ژنان بپرسم ژنی خان کچی زاڵ پاشای وەزیری سولەیمان خانە کە خانم سوڵتانی پێدەڵێن و 100 کەنیزەی هەیە کۆیلەکانیان زۆربەیان گورجین چونکە گوروژستان کەوتۆتە لای باکوور و لێوەی نزیکە ناوەکانیان سیاوەیش ڕۆستەم کازم چاکر خەندان قەینان ئولان پاردی سەلمان دەوڵات خانوێردی زۆراب شاسوار کەنیزەکەکانیان نایەنە بازاڕ و دەرەوە ناویان دڵدار تابندا ئەگلنجا چاوڕەش گەوهەر شەماسە دلڕام سورەیە گوڵی کەوکەبان نورەبان باغجینان بتلیز لە شوێنێکی بەردەڵاندایە و هەوایەکی خۆشی هەیە و هەموو بەیانیان شنەی بای سەحەر دەشنێتەوە گەرماوەکانی لەناو قەڵادا گەرماوی سەراخان گەرماوی بەداغبەگ گەرماوی شەرەفخان گەرماوی پەلەکان لە دەباخانە لە قەڵای خوارەوەش گەرماوی خوسرە و پاشا و پاشای جووتەیە ئەو هەوا و حەوزەکەی خۆشە بە قسەی بەشارەت ئاغای برادرم 600 ماڵ گەرماوی تایبەتی خۆیان هەیە چونکە حەز ناکەن ژنیان بچێتە گەرماوی دەرەوە لە ناو بازاردا ئافرەت ببینرێ لێی تووڕە دەبن شوێنە سەیرەکانی
یەکەم لە پشت قەڵاوە کێوی بەناوبانگی دێوان هەیە لە لوتکەکەی ئەو چیابەرزەدا شوێنەواری سەکۆیەک هەیە کە لەوێڕا دەریا و قەڵایوان و دەشتی ڕاهولی و چیمەنی موش و دۆڵی چیای دەلکلی دیارە لەبەرکێوە بڵندەکان نەبوایە گشت دێهات و ئاوەیەکانیش دەبینران باشکرا دیارە لەسەر ئەم کێوە تەلیسمی شاراوە هەیە بەڵام خەڵکان نایزانن. دووەم لە گەڕەکی تەقلەبان پشت باخی حەرەمی عەبداڵخان لە نێوان دوو کێودا بەنداوێک کراوە کە ئەو ناوەی کردوتە دەریاچەیەکی دەستکردی خۆش. سێم لە بن قەڵای ناوشار لە ناو ئەو خانەدا کە لەسەر پردی خاتونیەیە ئەشکەوتێکی سیر هەیە دەمەکەی ئەوەندەی بەژنی سێ کەس بەرزە لە ژوورەوە دەنگەدەنگێکی لێدێ بەڵام کەس نازانێت چییە. بە قسەی مەقدیسی ئەمە ئەو ئەشکەوتەیە کە ژەنگە سوورەی لێهاتە دەرەوە و پەلاماری سوپای ئەسکەندەریاندا. لەگەڵ دوو برادەری خۆم میهمان قوڵی و سیافیلی چوین بۆ تەماشای مەشکەوتە بەڕێکەوت کەلاکی سەگێکی تۆپی و لەوێ کەوتە بوو. سیافلی وتی ئەم کەلاکە لێرە بۆ گەندەکە بە پیاوێکی خۆی وت فڕەی دەناو ئەشکەوتەوە هەر ئەوەندەم زانی لاکی سەگەکە بە لە تووکوتی و پارچە پارچەیی لە ئەشکەوت فڕێدرایە دەرەوە من لە ترسا زراوم چوو بە پەلە لەوێ ڕام کرد. چوارم ئەو خانەی باسمان کرد بنیاتەکەی هوما خاتوونی کچی سوڵتان ئەحەدوڵڵا داینەوە. جگە لەم خانە گەلێک بنیاتی خێرومەندانەی دیکەشی لە شاری بتلیسدا هەیە. یەکێک کاکەکانی ئەم خاتوونە ئەوەیە کە ڕێگەی شاری بتلیس لە باشووری خۆرئاوا بەرەو خۆڕەڵات بۆ قەڵای کفندەر بەسەر هەزار بە هەزارێکدا بووە بەردەکوونی پێدەڵێن. هەرچی کاروان و بازرگانان و ڕێبوار هەیە دەبوایە بەسەر ئەم لەغاوە گیرە هەزار بە هەزارەدا تێپەڕن. شاخەکەشی بەردەستەیەکە کوتەکی پۆڵا تەڵزمێکی لێ هەڵناکەنێ. جاو خاتوونە پارەیەکی زۆری خەرج کردبووە و وەستای هێناوە و کونێکی گەورەی کردوتە ئەو بەردا تا خەڵک هاتوچۆی پێدا بکەن و ناچار نەبن بچنەوە سەر لوتکەی کێوەکە و لەوێوە سەرە و خوار ببنەوە. بەڕاستی ئەو کارەی کە کراوە ئەوەندە ئەستەم و سەرسوڕهێنەرە کە لە کاری دێ و درنجە چێ. لە بەردەمی کونەکەدا بە دەنگێکی بەرز یەک هابکەیت هەموو چیاکانی دەور و پشت وا بەگرمە دەنگەداتەوە پیاوشێ دەکا. کەس لێرەوە زاد ناکە تەماشای خوارەوە بکە ئەوەندە قوڵ و دوورە سرت دەسوڕمێنێ. ڕووبار و کانیاوەکانی بە شیوی ئاودار و جۆگەلەوە 20 کانیاوی هەیە. جگە لەمانە لە هەموو دۆڵ و شیوەکانی شیکانی هەڵدەقڵێن. ئەم کانیانە زۆر گەورە نین بۆیە من تەنها باسی ڕووبارەکانی دەکەم. کانی ئەسکەندەر لە گۆراییەکی لای خۆڕەڵاتی قەڵا دێتە دەرەوە. کانی ئۆلیخ لە چیای دێوان دەردەچێ و لە ژێرپردی خاتونیەی بەرقەڵادا تێکەڵ بە کانی ئەسکەندەر دەبێ. عینولبروتیش دێتەوە ناو کانی ئەسکەندەر. ڕووباری حوسول کە ئاوێکی خۆشی هەیە و دەچێتە ناو کانی ئەسکەندەر چونکە لە بەرەو ژووردا دێ زۆر خۆڕنیە. کانی تەقلەبان ئەو ئاوەیە کە عەبداڵخان کردوێتە دەریاچە. شیوی نەکشود ئاوێکی جوانی هەیە. قەرەدەرە ئاوەکەی کەمێک سوێرە بەڵام سوودی هەیە. شیوی ئاش ئاوەکەی بەلای حەکیمانەوە بەکەڵکە و هەرکەس 40 ڕۆژ لەسەر یەکلەی بخواتەوە زەردووی و کۆکە و تەنگە نەفەسی لە کۆڵ دەکەوێ. ئاوێکی ڕەوانە. ئەم ئاوا لە کێوەکانی تەنیشت بتلیس دێتە خوارەوە و پاش ئەوە باغ و باخچەکانی شار و ماڵەکان و مزگەوت و خان و گەرماوەکان پاراو دەکا بەناو شاردا دەگاتە دەباخانە و بەرەو خوار دەکشێ. ئەوەی هەمیشە لەم ئاوە بخواتەوە ئەوەندە قەڵەو دەبێ مەپرسە بۆیە ئەسپ و ئاژەڵی ئێرە هەموو قەبە و قەڵەون. ئەم ڕووبارانە پاش پاراوکردنی پێداویستیەکان بەرەو خۆراوە یەک دەگەڕنەوە و بەناو بەرد و دۆڵ و داردا بەگرمە و هاڕە دەخزێن پێشەوەی بگاتە قەڵای کەفندەر بەرەو باشوور دەگەڕێتەوە و دەچێتە ناو دۆڵێکی گەورە و پاش 2 ڕۆژ لەبەر قەڵای حەسەن کێف لاپەنا پردی باتماندا لەگەڵ ڕووباری باتمان تێکەڵاو دەبن. خوایار بێ هەر کاتێک کتێبی هەیئەتی زەوی پیلیامۆنیتەم وەرگێڕایە سەر تورکی ئەمەی تێدا باز دەکەم. شێوەکانی زمانی کوردەکانی ڕۆژەکی ئەمانە هەرچەندە لە کوردە کۆنەکانن بەڵام لە ناو خۆیاندا زۆر بەناسکی و ڕەوانی قسە دەکەن. جۆرە وشەیان هەیە کە کوردەکانی دیکە تێناگەن کەچی ئەمانە هەر 12 شێوەی کوردی بە باشی دەزانن.
سەروەری گەورەمان جەنابی عەبداڵخان پیاوێکی شاعیر و قسەڕەوان و نووسەر و زانا و لە هەموو هونەرێکدا وەستایە. قەسیدەیەکی بە تورکی و شێوەی ڕۆژەکی داناوە کە لێرەدا دەینووسم، هەواکەی لەسەر مەقامی سێگا دەوترێ. لێرەدا وەرجێڕ تێبینێکی نووسیوە کە دەڵێ دانەر لێرەدا 5 خشتێکی نووسیوە کە لەباری کێش و قافیەوە ناڕێکە و جگە لە تورکی و تورکمانی وشەی کوردی تێدا نییە. سەرڕای ئەمەش هەڵی چاپی زۆر تێدایە. پێم وابوو شکڵ نووسکردنەوەی سوودێک نابەخشێ، بۆیە نەمنووسیەوە. باخەکانی پتلیس. بە پێی دەفتەری میراوی خان پتلیس 10,000 باخی هەیە. خەڵکی ئێرە بە گەورە و پیاوماقوڵ و ورد و درشتەوە ساڵی 8 مانگ لەناو باخەکاندا دەژین. هەموو باخێک حەوز و فیچقە و پلوسک و خانوویەکی خنجیلەی تێدایە. باخاتەکە وڵاتێکی داگیر کردووە و لە یەکتری بەڵاون. باخە هەرە خۆشەکانی بەدەست مەسیحیە یەعقوبیەکانەوەیە کە دیواری بەڵند و قولەیان بۆ کراوە و هەر یەکە نیمچە قەڵایەکە. باخی وایان هەیە ساڵی 2000 قروش دەهاتێتی. باخە بەناوبانگەکانی بریتین لە باخی شێرەک، باخی بەغدۆ، باخی عەرەبلی، باخی حەیدەر و باخی مراد. جاری وا هەیە خان خۆی دێتە ناو ئەم باخانە بۆ ڕابواردن. هەر کاتێ ڕوو دەکەیتە خانوەکانی ئەم ناوە کە خانووی هاویان پێدەڵێن، سەرت سوڕ دەمێنێ. هەر دەچیتە ژوورێ لوتت پڕ لە بۆنی خۆش دەبێ و بە چاوپێکەوتنی ئەم ژوورە ڕازاوانە دڵت دەکرێتەوە. دەرەختی باخەکان لەسەر شێوەی شەترەنج نێژداون. ئەم ڕاڕەوانە خیابانی ڕەزیان ناوە و لە هەردوو لاوەداری مێو خراوەتە سەر قایمەی کەپر و هێشووی ترێیان پێدا شۆڕ بۆتەوە. ڕۆیشتن بە ژێریاندا دڵی پیاو خۆش دەکا. باخەکەی خانی پایەبەرز. ئەم باخە بەهشت ئاسایە، کەوتۆتە خۆراوای پتلیس و دامێنی چیای تەقلەبان. باشوور و خۆڕەڵاتی گەلیەیە و شیوەکەی ئاوی پێدا دەڕوا. لە دامێنیەوە تا سەری سەرێ هەندێکی خۆڕسک و هەندێکی بەدەستکرد تەخت کراوە. ئەم گۆراییە لە دوو لاوە دیواری وەکو قەڵای بۆ کراوە بە پەرژین کە تەنها بورج و قولەی کەمە. خۆڕەڵات و باشووری پارچەیەک ڕەوەزی سەر لە ئاسمانە. لەسەر ئەم دوو لا دیوارە بەرز و قایمە سەرا گەورەکەی خان و هۆڵەکانی و ئەو هەموو دیوەخانەی لەسەر ڕیز بووە بە پەنجەرە و شانشینی ڕازاوەتەوە. لای خۆڕەڵاتی بەسەر شیوی ئاشیدا دەڕوانێ. ئێرە 700 ژووری عەسکەرەکانی خانی لێیە. ژێر ژوورەکان تەویلەیە. 14 دەروازەی هەیە. یەکێکیان بەڕێگەی شیوی ئاشیدا بۆ شار دەچێ، زۆر سەخت و بەردەڵانە. یەکیان بەرەو خۆراوە دەکرێتەوە. ئەوە دەرگای کفندەرە. دەروازەیەکی دیکەیان دەڕوانێتە خۆراوە، ناوی دەرگای چیایە. دەرگای چوارەم ڕووی لە باکوورە و بەرەو شیوی گەڕەکی تەقلەبان دەکرێتەوە. لەم سەرای دەرەوەدا تا دەگاتە مەیدانی ناوەڕاست زۆر بەرین و فراوانە و یەک بەردیشی تێدا نییە. لمێکی وردیان لێ ڕۆ کردووە و سەربازەکان مەشقی لێ دەکەن. چیڕمبازی و حۆقەبازی و ئاگربازی و پاڵەوانبازی و شیشەبازی و چەمبەربازی و ئەم جۆرە بازانە هەن. لێرە هونەرەکانی خۆیان دەردەخەن و خەڵات لە خانوەر دەگرن. پشتی ئەم مەیدانە خانووی سەربازەکانی خانە و پەنجەرەکانیان بەسەر ئەم مەیدانەدا دەڕوانێ. سەرووی ئەم خانوانە نهۆم و ژوورەکانی حەرەمی خان کە بەکاشی چینی ڕازانراوەتەوە وەکو سەدی ئەسکەندەر قایمە. ئەویش دەرگای ئاسنینی هەیە و شەو و ڕۆژ 40-50 تەواشی و ئاغای پڕچەک پاسی لێ دەکەن. ژووری حەرەم چونکە مەبەستم نەبوو نەمزانی چی لێیە، بەڵام وەکو بیستم ئەویش ناوەڕاستی مەیدانێکە و چوارلاکەی نزیکەی 300 خانووی لێیە. لە ناو حەرەمدا 40-50 دوکانی خانی لێیە. ئەم دوکانانە پڕن لە شتومەک. ئەم شتانەی لەم دوکانانەدا هەن لە دوکانەکانی دیکەدا دەست ناکەون. عەبداڵخانی هونەرمەند یەکەم شت لە فەلسەفە و زانیاری سەیر و عەجایبدا و لە کیمیا و سیمیا شارەزایە.
لەسەر فەرمایشتی پێغەمبەر کە دەڵێ زانیاری دوانن، زانیاری لەش و زانیاری دین، خۆی کردووە بە پزیشکێک کە جالینۆس و بوقڕات و سوقرات و فیلوسی بەلاوە هیچە، چونکە ئەوان حەکیمی زمانی خۆیان بوون، بەڵام عەبداڵخان بەهۆی زۆربوونی نەخۆشی و لاوازی خەڵکی ئەم سەردەما نەبسناس و دەرماندەر و خوێنگرێکی تەواوە. پیر و پەککەوتەی 80 ساڵە یان تلیاکێشێکی ماڵوێران بێتە لای دەرمانی دەکات و دەیخاتە گەرما و هەتا چاکی دەکاتەوە. ئەو نیوە مردوانە زیندوو دەبنەوە و دەگۆڕێن بە پیاوێکی دیکەی ڕۆمەت سوور و گورج و گۆڵ. نمونەی وای زۆرە، خۆ لە برینکاریدا هەر وێنەی نییە. ئەوانەی سەرسم دەدەن یان دەکەونە خوارێ و لاقیان دەشکێ یان لەجێ دەچێ دەستی بیانگاتێ بە 7 ڕۆژدایان خاتە سەر پێ و بەلاقی خۆیان دەڕۆن. ئەوەندەش دەستڕاستە کە پێدەخاتە سەر کێف و دارتەقەڵەی جلید یان گۆچانی گوین بەدەستەوە دەگرێ ڕۆستەمی زەمانی خۆیەتی. بەیتاڵنامەی خوێندۆتەوە و لە دەرد و ئازاری وڵاخان باش دەزانێ ڕاوکەر و نیشان ئەنگێوێکی بێهاوتایە. لە ماڵی خۆیدا چەند بوزدۆغان و چاقر و باڵەبان و زەخنووس و شەهێن و سیفی و سنقور و تیفڕوک و قەرقەل و قەرچینا و قەرەقوش و ئاتماچە و قەرەکووکی کە مەلی ڕاوین ماڵی کردوون. ساڵی یەک جار لە دۆڵەکانی بتلیسدا ڕاوەکەو دەکرێ. لە یەکێک لەو ڕاوانەدا بە دەفتەر 7,000 کەو ڕاو کراوە. شێوەی ئەم ڕاوەکەوە لەسەر فەرمانی خان بەم جۆرەیە: 3 ڕۆژ کوردەکان کێو و دۆڵەکان دەتەقێنەوە، باڵندە و گیانلەبەرەکان بەرەولای ڕاوگەکان ڕاودەنێن. لە ڕۆژی سێیەمدا خان و پیاوەکانی و خەڵکی دیکەش دەست بەڕاو دەکەن، بەلانی کەمەوە چەند سەد هەزار کەو و مەل ڕاو دەکرێت. جا لەو ڕۆژەوە هەتا 3 مانگ کەو دەفرۆشرێ و خەڵک گۆشتی مەڕووبەرخیان بۆ ناخورێ. خان بۆ ئەم جۆرە ڕاوشایی و میهرەجانانە وەکو منوچهری وایە ماندووبوون نازانێ. باڵندە ڕاوکەرەکان یەکێکیان بکەوێ یان بریندار ببێ خۆیدا دەبەزێ و تیماریان دەکات و دەست دەکاتەوە بەڕاو. هیوا هەیە سەرەتیر بەرزگی کەوتووە یان باڵی شکاوە یان دەندووکی ئازاری پێگەیشتووە. چۆنی پێویست بە دەرمان دەکات و چاک دەبنەوە. ئەگەر کەوتبێ و جێگەیەکی خوێنی تێزابێ ئەو جێگەیە 2 جار بەسرکە دەشوە. وردە قی و مویچ و دەنکە کوولەکەی سەراوی پێکەوە دەکوتێ و لەگەڵ گیای سیغیر دەیشێلێ و لەسەر ئازاردراوەکە دایدەنێ. هەرکی پیسی تێدا بێ لە یەک جێگەدا خڕ دەبێتەوە. جا بە گوێزان کەمێکی بریندار دەکات و ئەو خوێنە پیسە دێتە دەرەوە و چاک دەبێتەوە. ئەمە یەکێکە لە تەجربەکانی خان. لە دەرمانکردنی چاودا ئەوەندە شرەزایە ئەو کەسەی 40 ساڵ لەوە پێش چاوەکانی ئاوی ڕەشی هێنابێ. خان میلێکی زۆر باریک دەخاتە ژێر چاوی و ئاوە ڕەشەکەی لێ خاڵی دەکاتەوە و چاوی کابرا ڕوون دەبێتەوە. من بە چاوی خۆم دیم ئەو چاوانەی تانەیان هاتوۆتە سەر دەهنجی هیندی و نێرکی شیاف بە میلێکی تۆزێ هێلکاوی پێدا دەهێنێ و پاشان پەردەیەکی وەکو توێکڵەتەنکەکەی پیوازی لەسەر لابێت. جگە لەمانە زانیاری لە بەناییشدا هەیە. شوێنەکانی ئەم سەرایە خۆی نەخشەی کێشاوە. لە بەرگ تێگرتنی کتێب و وێنەکێشان و خەتخۆشیدا دەستێکی باڵای هەیە. لە شاعریشدا شعرەکانی هاوتای شعری حاڵەتی سەئیمزادەن. ئەوەندە زانایە کتێبی عەرەبی بەدەستەوە دەگرێ و چی تێدایە بە فارسی لە تورکی و فارسیدا خاوەن بەهرەیە. ئەو شیرەی خان بەدەستی خۆی دروستی کردووە، قەت دەمی لە هەڵگەڕانەوە نایە. جارجار لە سوورمەی باش سەرزین دەچنێ و دەینەخشێنێ، یەکی بە 2000 قوروش دەفرۆشێ. ساڵی 2 دانە لەمانە بە دیاری بۆ سوڵتان دەنێرێ. سەعاتزانێکی بلیمەتە، سەعاتی ڕۆژانە و مانگانە و ساڵانە و سەعاتی سەربورج و سەعاتی ژمارە زێڕ و سەعاتی وریاکەرەوە خۆی دروستی دەکا. بە جۆرێک کە دەستکردەکانی جان پەترۆکشیریان ناگاتێ. دەڵێن محەممەدخانی فاتح سەعاتی لە نقێمی ئەنگوستیلەکەی لە دەستدا بووە. خانیش لەسەر نقێمی ئەنگوستیلەکەی سەعاتێکی ئەوەندە ورد و جوانی داناوە کە زیاتر لە کاری جادوو دەچێ. ئەنگوستیلەیەکی دیکەی لەم جۆرەم لە قامکی ئەولا بەگی محەممەددادی کە ئەویش زاوای خانە و خان بۆی دروست کردووە. جگە لەمە مۆرحەڵکەن و نەقاشیشە. لە هونەری مۆسیقی و گۆرانیدا هەر باسی ناکرێ. مقامی ڕاست و دووگا زۆر باش دەزانێ.
لەوتنی زەجەل و زیگر و تەنسیف و مربعات و وارسقی و شەرقی و سەرچیادا وەستایەکە کەسی ناگاتێ. هەرچەندە دەنگی زۆر زلە، بەڵام کە دەست دەداتە ئامێرێکی مۆسیقی و شعری حافظ بە 24 ئوسوڵەوە دەڵێ مەل بە ئاسمانەوە ڕاگرێ. لە جوڵاییشدا زۆر شارەزایە. بەرماڵێکی دەستکردی خۆی پێشکەشی مەلیک ئەحمەد پاشا کرد کە وێنەی مەگەر لە میسر و ئەسفهاندا دەست بکەوێ. خەراتیش بارنێ کەوچکی خڕی ناومەرەکە بوو، داری قەڵەم لەسەر قرتاندن، سپیایی ژێگر و کلچێوکی چاو ئەوەندە بە نەخش دروست دەکا کە شارە و شار بە دیاری دەینێرن. جۆرە تیری هەکۆ و پیشڕۆ و هیدی دروست دەکا کە لە کاری جادوو دەچێ. تەنانەت لە 150 تەڵزمی قامیش جۆرە تیرێک دروست دەکا کە لونوکەکەیەوە تا دەگاتە پەیکانی ناوەکەی هلۆڵۆڵە. لە تەپڵێدانە وەستایە کە دەتوانێت لە نێوان 4 تەپڵدا دانیشە و دەست بگەێنێتە هەر چوارێن و بە شێوەیەکی ڕێک کاری 4 تەپڵ کوت بەجێ بهێنێ. بەهۆی ئەم وەستاییەوە سوڵتان مورادی چوارەم خەرجی موشی پێبەخشی. لەم تەپڵ کوتانەدا شارەزاییەکی بێهاوتای هەیە. خوای گەورە ئەوەندە هۆش و زیرەکی و وریایی و زانایی و تێگەیشتنی داوە بەم پیاوە کە لە سەدان پیشە و هونەر و وەستاییدا کەسی ناگاتێ. جەمشیدێکە بۆ خۆی. ئەگەر تەواوی زانیاریەکانی ئەو لێرەدا باز بکەین دەبێتە کتێبێکی زل. 14 کوڕی زرنگ و وریای هەیە، ناویان زیایەدین، بەدرەدین، نوردەهر، شەرەف، ئیسماعیل، شەمسەدین، حەسەن، حوسێن، ئەوانی دیش. جارێکیان کابرایەکی تەنافباز تورناناو دێتە بتلیس و لە بەردەمی خاندا لێهاتووی خۆی پیشان دەدات و بەسەر تەنافدا دێت و دەچێ. خان دەڵێ جا ئەمە چییە؟ دێنێ کراسێکی تەسکی وەکو کابرا لەبەر دەکات و دارە درێژەکەی ئەو بەدەستەوە دەگرێت و وەکو جاڵجاڵۆکە دەچێتە سەر تەناف و لەم سەرەوە بۆ ئەو سەردەڕوا و لەسەر ئەو تەنافە کە بێشکەی مەرگی پێدەڵێن هەڵدەبەزێ و دادەبەزێ. کابرا چی کردبوو ئەویش دەیکاتەوە. بەڕێکەوت یەکێک لەو بزمارانەی تەنافەکەی پێوە بەسراوە دەردەپەڕێ و خان لەسەر تەنافەکە دەکەوێتە خوارەوە. لەو کاتەدا کە دەکەوێتە خوارەوە هاوار دەکا کوڕینە ئەوە لە ئاسمان هاتمەوە پێدەکەنێ. کە دەگاتە سەرزەوی دارەکەی دەستی دەچەقێنێ، بەڵام دارەکە خۆی لەبەر قورسایی خان ڕاناگرێ. دەشکێ و خان دەکەوێتە سەرزەوی و لاقێکی دەشکێ. دەبێتە هەراو هاوار و گریان، بەڵام خان خۆی لاقی خۆی دەرمان دەکات و پاش 3 ڕۆژ دێتەوە دەر و لە دیوەخاندا دەنیشێ. لە خۆشیان چەند هەزار قوربانی سەردەبڕن و خێر و خێرات دەکەن. خانی پەیە بەرز ئەم بەسەراتەی خۆی بە جۆرێک بۆ من و مەلیک ئەحمەد پاشا گێڕایەوە کە پیاو لەبەر پێکەنین خۆی بۆ نەدەگیرا. ئێستاش لەو ڕۆژەوە لاقێکی کەمێک دەلەنگێ. ئەمە بەڵگەیەکە بۆ ئازایەتی و زانایی خان. ئەو دە ڕۆژەی لای خان ماینەوە هەموو ڕۆژێ لە بەیانیەوە تا ئێوارە گۆرانی بێش و وشکەڕەن و یاریکەران دەهاتن و خان زۆر ڕێزی مەلایەن و زانایان دەگرێ. ئەوانەی بەخۆیاندا ڕادەپەرمون و لە وڵاتانەوە دێنە بتلیس خایاندایان دوێنێ. ئەگەر بۆی دەرکەوێ بەڕاستی زانا و خوێندەوارن، خان و ماڵ و باخچە و کەنیزە و خەڵاتیان دەداتێ، لای خۆی جێگەیان دەکاتەوە. هەر لەبەر ئەوە شەوەی پتلیس بۆتە مەڵبەندی هەموو جۆرە زانین و هونەرێک. هەر کەسێک شتێکی مەبەست بێ یان گیر و گرفتێکی بێ لە بتلیس ڕێگە چاری خۆی دەدۆزێتەوە. خیابانی خانی پایەبەرز. ئەم باخە تیرهاوێژێک لەو لای سەرای خانەوەیە. ئەوەندە جێگەیەکی خۆشە کەس ناتوانێت تاریفی بکە. دارمێوەکانی بەڕیزی هەندەسەیی چەقاون و بەدەمباوە دەهەژێن و بەملاو بەولادا لار دەبنەوە. تەنیا دارخۆرما و جەمبز و مۆزی تێدا نییە. دەنا هەر جۆرە دارێک ببێ لێرەدا هەیە. لەناو ئەم باخەدا چەند کۆشکێک کراوە کاریەکە خەزیێنەیەکی لێ خەرج کراوە. ئەوەندە بەوەستایە نەکراون کە هیچ کۆشکێکیان لەوی دی ناچێ. ئەو حەوز و فیچقانی لێرە بەرچاو دەکەون. لە وڵاتی ڕۆمدا هاوتایان نییە. لە قەراغی حەوزەکان وردەچە و زیخی ڕەنگاو ڕەنگ بە نەخش ڕۆ کراوە، دەڵێی سەدەفکاری هیندستانە.
لە ناوەڕاستی و حەوزانەدا باوەشێک ئاو لە دەمی شێر و لە لوتی دێ و لە زاری ئەژدیها دەڕژێتە ناو حەوزەکانەوە. هەندێک لە فیچقەکان بە تەوژم ئاو هەڵدەدات بەرەو ژوور و هەندێک کونی زۆر تێکراوە وەکو ئاو پڕژێن لە 40-50 کونەوە داوی ئاو وەکو تاڵی قژی نازداران پەرێشان دەبێ. هەندێکیان سەرقاپی بۆ کراوە و چرخێکیان لێ بەستووە ئاو بەرچەرخەکە دەکەوێ و دەخولێتەوە. پلوسکی وا هەیە ئاوێکی باریکی لێ دەدەخوار و بەر کاسەیەکی پەل دەکەوێ کە دەنگێکی نەرم و بە سۆزی لێ بڵاو دەبێتەوە. پلوسکێکی دیکە لە چەند تاسێک دەدات و لەو سەرەوە بە شێوەی باران هەڵدەڕژێ. هەندێک لە فیچقەکان تۆپێکی ناوخۆلۆلیان خراوەتە سەر کە بەهێزی ئاوەکە بەرز و نزم دەبێت و ناشکەوێ. لەم باخەدا هەموو جۆرە گوڵی تەرلاو، سمبول و ڕێحان و وەنەوشە و ئەرخەوان و زین و ملەوشتر و کافور و مێلاقە و میسکی ڕۆم و مێخەک و زەمبەق و سێوسن و نێرگز و بخوری مریەم و یاسەمین و گوڵاڵە و گوڵی هێرە و گەلێکی دیکە هەیە کە ئەو ناوایان پڕ کردووە لە بۆنێکی یەجگار خۆش. بۆ میوەجاتیش باخەوانی لە ئەسفەهان و تەورێز و نەخچەوان ڕاهێناوە. ئەم باخەی بە جۆرێک پێڕازاندوونەوە کە وەختێ سوڵتان مرادی چوارەم هاتووە چاوی پێکەوتووە لە سەر سۆڕماندا دەمی داچەقاندووە. دەریاچە دەستکردەکەی خان. لە پشت ئەم باخەوە بەرەو باکوور کانیاوی تەقلەبان هەیە. خان لای بەرەوەی ئەو شیوەی کردووە بە بەندا و دەریاچەیەکی گەورەی لێ پێکێناوە. ناوەکەی زۆر جۆرە ماسی تێدایە. خان بە دەستی خۆی بەلەمی جوانی دروست کردووە. هەندێک جار ماڵ و مناڵی سوار دەکات و خۆی سەوڵ لێدا بەسەر ئاودا دەگەڕێن. جارێکیان گوایە ژنەکان باشدانانیشن بەلەم وەردەگەڕێ و چەند ئافرەتێک دەخنکێ. لەو ساوەخان وازی لەوە هێناوە و تەناخۆی جاربەجار بە بەلەم دەگەڕێ و ڕاوەماسی دەکا. جارێک ئاوی چیکان هەڵدەستێ و لافاو لایەکی بەنداوەکە کون دەکات و ئاو لە خوارەوە هەندێ ماڵی تەقلەبان دەبا. کوردەکان دوعای خراپ لە خان دەکەن. ئەویش بە پارەی خۆی خانوەکانیان بۆ دروست دەکاتەوە و زیانیان دەبژێرێ. گەرما و باخەکان. ئەم گەرماوە خۆشەی خان لە خێزیێنەوە بۆ جامخانە دەچێ. سێ لای ڕووی لە باخ و هەموو پەنجەرەکانی بەسەر باغدا دەڕبنێ. پەنجەرەکانی شوشەی نەخشاویان تێگیراوە. چوارچێوەی پەنجەرەکان بە نەخش هەڵکەندراون و خانەکانی عەجەم لە تەورێزەوە بە دیاری بۆیان ناردووە. کەلێنی چوارچێوەکان بە عەمبەری خاو پڕ کراوەتەوە کە بایدەرەوە لێی دەدا بۆنێکی خۆش دێنێتە ژوورەوە. چواردەوری ژوور جامخانەیە. جێی خۆڕوتکردنەوەی کاشی چینی و فەخفوریە. بنمیکی گومبەزەکەی و قەراغی سەرەوەی لەسەر کاشی چینی بە دەستخەتی محەممەد ڕەزای تەورێزی قەسیدە بەناوبانگەکەی فزولی لەبارەی حەمامەوە نووسراوە. ناوەڕاستی جامخانەکەی لە 300 لاوە بە پلوسک ئاو هەڵدەڕژێ. بەردەم مارمەڕیەکانی تەختەکەی بە چەشنی فەرشی میری نەخشاون و هەر پارچەیی لە ڕەنگێکە. لە ناوەڕاستی حەوزەکەدا فیچقەیەک ئاو هەڵدەداتە بنمیکی سەرێ لەوێوە دەڕژێتە خوارێ. ئەو خزمەتکارانی لەم جامخانەیەدا خزمەت دەکەن وەڵامی چەرکەس و گورجین و وەکو مانگ دەبریسکێنەوە. هەر یەکەیان بای 1000 قوروش خەنجەر و چەقۆی جەوهەرداریان لەبەر پشتێنە ئاوریشمەکانیان چەقاندووە. بە سۆڵوی سەدەفکاریەوە دێن و دەچن و دەڵی تاوسی بەهشتن. ئەم خوڵامانە خاولی و پشتەماڵی ئەوریشم و سۆڵوی سەدەفکاری دەبەن بۆ خۆشەوەرەکان کە لە جامخانەکە چوویتە ئەودی و ژووری گەرماوە بە ناوی ساردخانە. گومبەزێکی گەورەی بەسەرەوەیە. ئاوی حەوز و پلوسکەکەی ناوەڕاستی شلەتێنە.
تەواوی دیوارەکانی کاشی چینیە و وردە مەرمەڕی تێدا ڕاخراوە و 1000 چلچرای پێدا تۆتە خوار. لێرەوە دەچیتە ژووری گەرما و وا دەزانی کەوتویتە ناو دەریای ڕۆشناییەوە، چونکە گومبەزەکەی ئەوەندە بەرزە سەری لە ئاسمانە و هیچ دیوار و شتێکی دیار نییە. دیوارەکانی لەسەر ئەو کۆڵەکانەیە کە ناویان بە بلور و شوشە و ئەستور و قەندیل و چلچلا پڕ کراوەتەوە و سەرەوەشیان یەک پارچە شوشەیە. ئەو شوشانە کاتێ لەسەرەوە هەتاویان لێدەدا ژوورەکە دەبێتە ڕۆژی ڕووناک. بەشی دەرەوەی گەرما و جامخانە باخە باشتیەکەیە کازاران بولبول و مەلی خۆش ئاواز دەنگیان لێ هەڵبڕیوە و لەسەر ئەو دارانە لە قاولق دەکەن. حەوزێکی گەورە لەناو گەرماوەکەدا ڕووی ئاوەکەی پڕە لە گەڵای مێخەک و گۆڵەباخ کە بۆنێکی خۆشی بڵاو کردوتەوە. لە هەموو ژوورە بچووکەکانیشدا قولەتێن هەیە. جۆڕنەکانی بەردی مەڕمەڕ و ئەوەندە وەستایانە داتاشراون پیاو حەز دەکات تەماشایان کە. هەندێکیان لە شەوە و پیرۆزە و کارەبا و گوێماسی و یاقیقی یەمەنی و بەردی سیلانن. کۆڵەکەکانی نێوان جامخانەکەش لە بەردی سماق و مەڕمەڕن و بە جۆرێک داتاشراون کە مۆرهەڵکەنەکان زاد ناکەن دەستکاری بکەن یان کاری لێ بکەن. کەچی وەستا پێشوەکان ئاویان بەناو ئەم کۆڵەکانەدا ڕاکێشاوە، هەموو لولەکان و تا ئاستی ئاو بە خۆداکردن زێڕوزیون. هەواکەی ئەوەندە سافە و ساغا پیاو لە دوای کەمێک دانیشتن هەز دەکا عمری تازە بۆتەوە. زۆر شعری خۆش سەبارەت بە گەرما وتراوە لە دامێنی گومبەزەکە بە خەتی خۆش نووسراونەتەوە. ئەو ناترە ناسک و نازدارانی لەشی نەرم و شلیان بە فۆتەی ئاورشمدا پۆشیوە کە کۆڵیان پەرێشان کردووە بە کیسەی نەخشین و سابوونی بۆن خۆشەوە بە دەوردا دێن و دەچن پیاو هۆژ لە کەلەیان نامێنێ. لە زۆر لەولاوە منقەڵی بخور و عود و عەمبەر دەسووتێ بۆنی خۆش بڵاو دەکاتەوە. بە کورتی بڵێم زمان و قەڵەم لە وێنەکێشانی ئەم سەرا گەورە و باخە بەهشتە و گەرماوە بێهاوتایەدا دەستوەستانە. ئەو وردەکاری و ناسکی و زەریفەی تێیدا بەخت کراوە وێنەی نییە. من بۆ خۆم 40 ساڵە خەریکی گەشت و شتیوام لە هیچ کوێیەک نەمدیوە. وەستاکانی ئێرە دەستیان داوت هەر کارێ ناتەواویان تێدا نێشتۆتەوە. جام هەموو شتە چەندی تێچووە هەرخوا دەیزانێ. کە سوڵتان موراد داگیرکەری بەغدا داتۆتە ئەم گەرماوە خۆی بشوە دەبینێ ئاوە ساردەکەی بۆنی گوڵاوی لێدێت و ئاوە گەرمەکەی بۆنی بخۆر لە ژوورێکدا 5 خۆڵامی چاوڕەشی کاکۆڵ درێژ بۆ ناتری و لە ژوورێکی دیکەدا 5 کیژی ناسکۆڵەی هێشتانە پشکوت و ئامادەی خزمەتن. ئەوەندە شاد دەرەڵێ ئەرێ چ دەبوو ئەستەمبوڵی منیش گەرماوێکی ئاوای تێدا بوایە. ئێمەش کە لەگەڵ مەلیک ئەحمەد پاشا داهاتینە ئەم گەرماوە پاشاوتی وێنەی ئەم گەرماوەم لە هیچ کوێیەکی دنیادا نەبینیوە. بانگێشتی خان بۆ پاشا. کە پاشا لە گەرماو هاتە دەر لەسەر دەستوری خانی پایەبەرز سفرە ڕیز کرا. دەوری زیوی پڕ لە خواردنی خۆش و بۆن خۆش دانران. زۆربەی خواردنەکانی بریتی بوون لە کوکی پڵاو، زعفەرانی پڵاو، چل پڵاو، بریانی پڵاو، دەوری پڵاو، شلە پڵاو، دەرمان پڵاو، عودی پڵاو، عەمبەر پڵاو، کفتە پڵاو، فستەق پڵاو، قاورمە پڵاو، بادام پڵاو، کیشمیش پڵاو، ماستیا جۆبەرە، قرتی جۆبەرە، لاکشە جۆبەرە، گەلێک جۆبەرەی دی، خۆپڵاوی گۆشتی کە و هەنار پڵاو و کەبابی هەمەجۆر هەرباسی ناکرێ. خوڵامەکانی خان بە 100 تەرزە ڕازا بوونەوە. پشتەماڵی سوورمەداریان بەست بوو، یەکی یەک سینیان بەدەستەوەیە و دایانهێنایە بەردەمی پاشا چۆکیان دادەدا و پێشکەشیان دەکرد. ئەو خاولی و کەوچکی نقێمدار و کاسە و قاپی چینی لێرە ڕیزکرا بوون، من ناتوانم باسییان بکەم. پاشا و خان لە کوڕەکانی خانیش زیادەدین و بەدرەدین و نورەدین و شەرەفەدین لە ملاولای پاشا لەسەر ئەژنۆ دانیشتە بوون. پاش نان خواردن مەسینە و لە گەنیزێر هاتوو
بە سابوونی بۆ نخۆش دەست شۆرە. دوا بە دوای ئەوە سفرەیەکی دیکە داخرا، کەوچکی سەدەف و دارگوێز و ئاسن و سیلان و یاقیقدانران. 50 خزمەتکاری ئێسکسوگ 50 کاسە بەدەستەوە هاتنە ژوور، 50 جۆر خۆشاویان هێنا کە بە قەندی شام و نەباتی حەما گیرابوونەوە. لە پاش خواردنەوەی ئەوەش مەسینە و لەگەنی دیکە هات کە لە فەخفوری و نقێمدار بوون. جا لە فنجانی چینیدا قاوەی یەمەنی و سەلحەب و فڕنی و چای بادەیان و پاڵوودە و شیرهات و خورایەوە. هەموو ڕۆژێ بەیانیان چەند جۆرە شیرەمەنی و مرەبا و دۆشا و ڕێواس و کەبادی سوێرکرا و شەقاقیر و خەیاری چەمبەر و ئەم جۆرە شتانە دەهات. بۆ نیوە ڕۆژ ئەو بەزمە ڕێک دەخرا کە باسمان کرد و شەوانش هەروە. ئەو دەڕۆژ و دەشەوەی کە پاشا میوانی خان بوو بەم جۆرە خزمەتە بەڕێکرا. 3600 ئاغا و سەگوان و ساریجا تا دەگاتە مەیتەرەکانیش خواردنیان لەلایەن خانی پایەبەرزەوە بۆ دەهات و تەنانەت یەک باگیریش ژەمێک بێتورەکە و ئالیک نەبووە. قاوەی ئەم عالەمەش هەر لەسەر خان بووە. ڕۆژێک پاش نان خواردن بە پاشای وت ئێمە چەند پاڵەوان و تەردەستمان هەن کە ئارەزوود لەسەر بێ بچینە کۆشکی خوارەوە کە بەسەر مەیداندا دەڕوانێ، کەمێک تەماشای عیلمی سیما و ئەرزهێنانەوەیەک و شتێکی سیر بکەین. پاشا وتی قەیدی چییە؟ با بچین بیان بینین. چوون لە هەیوان دانیشتن کە بەسەر مەیداندا دەڕوانێ و لە هەر چواردەوری مەیدانیش حەشاماتێکی زۆری لێکۆ بۆوە چاوەڕوان بوون. کارە سەیرەکانی پاڵەوانان. لە پێشەوە پاڵەوانێکی عەجەم بە ناوی زەنگوزەر کە بەرگێکی کودەری ڕەشی لەبەر کرده بوو هاتە بەردەم پاشا و کڕنوشی بۆ بەرد. ناوی پێغەمبەر و 4 یار و 12 ئیمامی هێنا، دوعای بۆ سوڵتانی عوسمانی و مەلیک ئەحمەد پاشا و خانی پایەبەرز و کوڕەکانی کرد. ئیجازەی خواست کە دەست پێ بکا. سەرێک بەغار سەرانسەری مەیدانەکە گەڕا و ئەوەندە بە خێرایی ڕۆی ئەسپی وێرغەی نەدەگەیشتێ. جا کە هاتەوە بەردەم پاشا یا ئەڵای وت و تاوی خۆیدا لە هەوا 3 جار خۆی هەڵگێڕایەوە و کەوتە جێی خۆی. دیسان کۆترانە خۆی هەڵدا و لە هەوا 4 خوری خواردەوە و خولایەوە و هیچ کوێیەکی نەدەبینرا، بوو بەدانە تۆپێک. ئەم جارە بەسەر دەست و لاق وەکو پێچکەی عەرەبانە تل بووە و لەم سەرەوە گەیشتە ئەو سەر. لە ناوەڕاستی مەیداندا پارچە قوماشێکی شازدەگەزیان بۆ ڕاخست. سەرێکی ئەو قوماشەی گرت و وەکو بروسکە خۆی فڕێدایە ئەو سەر بێ ئەوەی بهێڵێ قوماشەکە بجوڵێتەوە. ئەم جارە لە 2 جێی نزیک بەیەک 3 پەرداخی شوشەی لەسەر یەک دانا و بەیا ئەڵڵا خۆی هەڵدا چووە سەر ئەو پەرداخانە ڕاوەستا، نەخۆی جوڵا و نەشوشەکان شکان. جا ئەو شوشانش ئەوەندە تەنک بوون لەوانەیە بە فوویەک بڕوخێن کەچی ئەم 40-50 شەقاو دوور کەوتەوە و لەو سەرەوە بەغار هات گەیشتە کن پەرداخەکان. زریکاندی و خۆی هەڵدا هەر بە پێوە چووە سەر ڕیزێک پەرداخ ڕاوەستا. خوا دەیزانێ نەخۆی و نەشوشەکان جوڵایان نەکرد. هەر لەوێوە کڕنوشی بۆ پاشا برد و هاتە خوارەوە. دیمەنێکی سەیری دیکە. لەوە و پێشباسی مەلا محەممەدم کرده بوو کە سواری ئەو باگیرە لاتە بوو چی کرد. ئەم ڕۆژ بە هەمان سەر و گوێلاکی چڵکن و دڕاو و مێزەرە هێلانە قەلیەکەیەوە بەجرە شڵەکانیەوە هاتە مەیدان. سەلامێکی لە پاشا کرد و بە کوردی وتی ئەوە بۆچی بۆ نان خواردن بانگم ناکەن؟ بۆ ئەم بەزمە بە دوامان نێرن. دەتانەوێشتی سیرتان بۆ بکەم؟ خۆی تووڕە کرد و جنێوی دا و زمان درێژی کرد. پاشاوتی حەیە عەلە سەلام، وەجاخی خان هەڕوون بێ، ئەم پاشایەش خۆش بێ، گیانی فیزاگۆرس و ئەبوو عەلی سینا و ئەبوو حارسی برای شاد بێ. جەواڵێکی لەسەر ئەو جغەزە دانا کە پاڵەوان زنگوزەر کێشا بووی، دەستی هەڵبڕی وتی
خەڵکی نەگوێتان لێبێ ئەگەر ئێوە بەڕاستی پیاوی خوابن خۆتان لەبەر تەماشای من ڕادەگرن دەنا هەرزوو بۆی دەردەچن ئەمجا هەرچی شتێکی لەبەردا بوو دایکەند و خۆی ڕوت و قوت کردەوە بەناو مەیداندا گەڕا و سوڕا و هاتەوە لای جەواڵەکە وتی خانی خۆم ئەم پاشایەش وا بە ڕووتی گەڕانی منتان بەلاوە بێئەدەبیە چونکە لاتان وایە من عەورەتم هەیە ناکاکی خۆموان نییە ها باش سەیرم کەن بەبەرچاو هەمووانەوە کە لەبەر دەمماندا تێپەڕی پاش و پێشی ساف و لووس هیچی پێوە نەبوو لا پێستەکەی بەولاوە هاتەوە لای جەواڵەکەی و یەک پشتەماڵی عەدەنی پڕنەخش و نیگاری هێنایە دەر لە پشتی خۆی بەست و کەوتە سەرمەقولات و خۆڵدان لەسەر دەستڕۆیشتن لەم ڕۆیشتنەدا هاواری کرد ئەی ئاقڵینە ئەی غافڵینە ئەی واو لێکراوانە یەکەیەکە ناوی خۆیان و باو باپیرانی پیاوەکانی پاشای دێنا و قسەی پێوتن ئەم جارە هەستایە و لەبەر چاومان پشتەماڵەکەی لە خۆی کردەوە هاویشتیە سەرشانی کە دەبینین عەورەتێکی پیاوانی باشی لێ دەرکەوت دیسانەوە کەوتە هەڵبەزین و خۆڵدان و فڕین لە کاتی بەرزبوونەوەدا عەورەتی گر بەدەستیەوە و کەوتە میسپڕژێنکردنی ئەو خەڵکەی ڕاوەستا بوو ئەوەی توانی بۆی دەرچوو ئەوانی دیکە بە میستەڕی کردن خەڵکەکە دەستیان بە بۆڵەبۆڵ کرد ئەم کابرایە تا ئێستا کە نەبوو کەچی ئەم هەموو بارانە نەحلێتی لەکوێ هێنا پیسی کردین بەڵام کوردەکان کەوا دیارە شارەزای مەلا بوون دەستیان بۆ میزەکە دەگرتەوە و لە دەموچاوی خۆیان هەڵدەسوو مەلا هەر بە هەڵبەزین و میسکردن خۆی گەیاندە جێگەی پاشا و خان و لە پێشا خان و کوڕەکانی هەڵاتن پاشاش بە لا حەولە وەلاوتن هاتە ژوور ئەو دۆشەکە زێڕدراوانەی ئەوانی لەسەردانیشتە بوون مەلا ئەوەندەی میز لەسەر کرد دەدوت کەوتۆتە ژێر لافاو خان بە پێکەنینەوە وتی کوڕە گولەیەکی لێدەن ئەم بێدینە مەلا هاتەوە جێی خۆی کەچی دەبینین نە پشتەماڵی پێوەیە و نە عەورەت و نەمیس جێگەکانی شەمووی وشک و برنگن وەکو هیچ نەبوو بێ پاشا هەر ئەوە مابوو سوبحان الله بڵێ و سەر بلەقێنێ خان کەوڵە سمۆرەیەکی لەبەری خۆی داکەند و دای بە مەلا و وتی مەلا لەبەر خاتری من هەندێک کاری سیر و مەترسیداریشمان پیشان بدا مەلا ژووتی بەسەر چاو مەلا وتی خان فەرمان بدە دەرگا و پلیکانەکانی ئەم مەیدانە داخەن تاشتی خۆمتان نیشان بدەم خان فەرمانی دا و دەرگا و پلیکانەکان داخران مەیدان وەکو قەڵایەکی قایمی لێهات مەلا لە جەواڵەکەی نەختێک پەڕۆ و لۆکەی کۆنی دەرهێنا هەر کون و کەلەبەرێک لە دەرگا و دیوارەکاندا هەبوو گرتی هاتەوە سەر جەواڵەکە و پەرداخێکی دەرهێنا یەک دوو قم ئاوی خواردەوە و پەرداخەکەی هاویشتە ناو جەواڵەکە اینجا عەورەتی دەرهێنا و دەستی بە میسکردن کرد هەر ئەوەندەمان زانی لەو مەیدانەدا ئاو هەستا و بەرز بۆوە تا دەهات زیادی دەکرد شەپۆلی دەدا خەڵک کە دییان ئاو لە ئەژنۆیان تێپەڕی کەوتنە هاوار هاوار کوڕە دەرگامان لێ بکەنەوە ئەی هاوار من مەلە نازانم کوڕە بۆ خاتری خوا پاشا تووڕە بوو بەخانی وت خان ئەمە چییە لە ماڵی تۆدا خەڵک بخنکێ خان وتی پاشا مەترسە خەنکانی تێدا نییە ئەمەش هونەرێکە نەختێک خۆت ڕاگرا خەڵکەکە زانیان نەخان و نەپاشا بە هاواریەوە نایەن پەلەپەلیان پێکەوت دەستیان کرد بە خۆڕوتکردنەوە هیوا هەبوو بە ڕوت و قوتی مەلەی دەکرد هیوا هەبوو لەبەر یەکێکی دیکەدا پاڕایەوە ڕزگاری بکە هەندێ دەچوونە کۆڵی هاوڕێکانیان و هیواشە بوو شادە و ئیمانی دێنا و خۆی بۆ خنکان ساس کردبوو لەناو ئەو مەیدانە گەورەیەدا هەراوهۆریا و قیر و هوڕێک بوو ئەو سەری دیار نەبێ ئەم جارە مەلا محەممەد لە جەواڵەکەی دوو جامی دەرهێنا و دانیش بە جامێک ئاوی هەڵدێنجا و دەیکردە جامەکەی دی ئەوەندەی بڵێ یەک و دوو لافاو نیشتەوە و دڵۆپێک ئاو نەما جاسەیری ئەو خەڵکەی ناو مەیدانەکەت کردبایە یەکێک خۆی بە شیشی پەنجەرەوە هەڵواسیوە یەکێک ڕوت و قوتە و جلەکانی خۆی خستۆتە سەرسەری یەکێک چۆتە سەر دیوار و یەکێکی دیکە سواری کۆڵی برادەرەکەی بووە پاشا و خان ئەوەندە پێکەنین بورانەوە ئەو هەزاران ڕوت و قوتانەش لە تەریقی خۆیان دەشاردەوە و ڕویان کردبووە دیوار و نەیان دەزانی چی بکەن هەندێک دەپارانەوە کوڕە جلەکانم ئای کوا خەنجەرەکەم بەزمێک بوو 1000 ساڵی دی بەزمی وا خۆش ڕێک ناکەوێتەوە مەلا محەممەد هاتەوە و لە بەردەمی خان و پاشادا ڕاوەستا خان پێیوت مەلا تووسەری ئەم پاشایە تۆزێکی دیکەشمان پیشان بدە ئیدی
داوای زیاترت لێ ناکەین. پاشا وتی خان پیاوی چابە ئەم جادوگەرە دەرکە، زراوی پیاوەکانمی برد. خان وتی پاشا گوێی مەدەیە، هیچ نییە. پاشا کە زانی خان حەزی لێ دەکا ناچار وتی باشە بەڵام باش شتێکی خۆشمان پیشان بدا. مەلا محەممەد هاتەوە کنجەواڵەکەی دەسرازێکی ڕەنگاوڕەنگی دەرهێنا و خستیە ژێر پشتەماڵەکەیەوە و کەمێک لەسەری دانیشت. دوایی لەناو جەواڵەکەی ناو هەر ئەوەندەمان زانی خشەخش و جوڵەجوڵ لە جەواڵ پەیدا بوو. سەری مارێکی زۆر زلی لێهاتە دەر. مار وردە وردە لە جەواڵ دەرچوو، لەبەر هەتاو لەسەر ئەو لمە خۆی هەڵخست و لەبەر چاومان پوچایەوە. پاش نەختێک جوڵایەوە، چاوەکانی وەکو چرا بریسکایەوە، ددانی وەکو ددانی فیل لە لەغاوەوە سەری دەرهێنا و لەشی وەکو ڕێوی تووکی لێهات. نیو سەعاتێک مایەوە و هەر دەهات و زل دەبوو، هەتا ئەوەندەی فیلێکی لێهات. ئەم جاگەڕاو بۆ دەوری خۆیدا سوڕایەوە و هاتەوە کنمەلا. مەلاوتی باتاوێک سواری ئەم دەعبایە ببم کە لێی نزیک کەوتەوە. دەعبا کلکێکی وای لە مەلادا لینگە و قوچ خستی. ئەوانەی لە مەیدانەکەدا بوون وتیان ئەم شتە وا لە مەلا بکە، ئێمە چی لێ دەکا؟ با هەڵێین. هەرچۆنێک بوو دەرگای لای چیان شکاند و وەکو لافاو ڕایان کردە دەرێ. مەلا لە جەواڵەکەی خۆی دارتەپڵێکی دەرهێنا و یەک دوو جار لە ئەژدیهایدا ئەژدیها سەر و کلکی بەرز کردەوە و مەلا سوار بوو. بەناو مەیداندا کەوتە گورگەلۆقا، ئاگر لە دەم و کونەلوتی دەهاتە دەرەوە و هەر چەند جارێک کلکی لە ئەرز دەدا کۆڵێک تەبوتۆزی بەرز دەکردەوە. خەڵکی خۆیان دەهاویشتە پەنایەک تری و دەلەرزین. زۆر کەس بورایەوە، تەنانەت سەرنانەوای قوربەسەرەکەمان فێی لێ هاتوو لەو ناوەدا کەوت. پاشا زۆر ناڕەحەت بوو، بانگی کرد کوڕە مەلا محەممەدی نەحلەتی، ئەمەد لەبیر نەچێ ها. مەلا محەممەد کە زانی پاشا تەواو تووڕە بووە بە سواری ئەژدیهاوە هاتە بەردەمی پاشا و پێیوت پاشا دوعای خێرم بۆ بکە، خوا حافیز. هەر بە سواری لە دەروازەی قەڵاکە چووە دەرێ و بەبەرچاومانەوە ڕووی کردە چیاکان و لە چاوان ون بوو. دیسان خەڵکەکە لە مەیدان کۆبوونەوە و بوو با غەڵبەغەڵبی باسی مەلا. ئامێرەکانی علمی سیمیای مەلا. ئەو جەواڵەی مەلا محەممەد هەر لەو ناوەدا کەوتبوو. خان بانگی کرد ئادەی ئەو جەواڵەی مەلامان بۆ بێنن با چاوێک بە دەزمایەکەیدا بخشێنین. پاشا حەزی نەکرد، وتی تخوا خان ئەم شتە نەحلەتیانە فڕێدا. بەڵام خان وتی نا پاشا نا، با کەمێ تەماشایان بکەین. دەمی جەواڵەکەیان کردەوە ئەم شتانەیان لێ دەرهێنا. داوەبەنی باریک لە خوری و بەرگن و تووکی وشتر، کەندەر، چەندانە قوتوێک کە دەربان و شتی سێری تێدا بوو. درکی پەیکۆڵ، کافور، مێوی هەنگوین، قیر، عود، عەمبەر، قەتران، پلیان، زەقۆم شتی دیکەش، پارچەپەڕۆی جاو و چینی ڕەنگاوڕەنگ و مەخمەری کاشان و توتنیشام کە هەمویان شڕ و چڵکن بوون و یەکمان قڕیان نەدەهێنا. لەناو چەند قوتوێکدا ڕۆن و مەڵحەم و نوقڵ و بەلەچکی کاڵەک و شووتی و ئارد و کوولەکە هەبوو. لەناو چەند قۆمقۆمەیەکدا مەرەکەب و ئارەق و سرکە و شەراب و نەوت و سەندەلووس. پارچە سەرکی مەڕوو بزن و پێچکەکانیان کە لەسەری شێرێک ژمارەیەکی زۆر مار و 2,500 پێی مردوو، سم و کەڵبەیکەر و ئێستر و ئەسپ و بەراز. لەناو چەند قوتوێکی دیکەدا گوێماسی و کە لەسەری کۆنی ئادەمیزاد و چەند پارچەیەک لە کەللەی شێر و پڵنگ، پارچەکەوڵی جانەوەرانی وەکو سمۆرە و دەڵک و قاقوم و وشک کە بای پولێک نرخیان نەبوو. پاشا بەسەر سوڕمانەوە پرسی گیانەکەم خان، ئەم خرتە و پرتە بێ سوودانت بۆ چییە؟ خۆ ئارەق و شەراب و سرکەش هەیە. خان وتی پاشام ئەم کابرایە 3 ساڵە لێرەیە. بە درێژایی ئەم مودەیە نەتوتن و نەقاوەی تام نەکردووە. ڕۆژ بە ڕۆژوە و شەو نوێژ دەکا تا ئێستا ئەوەی بە چەقۆ کوژرابێتەوە خوێنی ڕژابێ و گیانی دەرچووبێ نەیخستۆتە سەرزاری. هیچ نوێژێکی بە قەزا نەگێڕاوەتەوە. ئەم لە شاری مەراکیشی مەغریب ئەم عیلمە فێر بووە و ئەمڕۆ بۆ ڕابواردنی ئێوە پیشانیدا. بەڵام با من پێتان بڵێم ئەوەی دیمان هەمووی خەیاڵە و هیچی زیانی بۆ کەس نییە. پاشا وتی ئەدی ئەم گیان لە بەرە زیندوانی گرتووە و ئەم کەوڵانەی خڕ کردووەتەوە بۆچیەتی؟ خان وتی پرسیارەکەت بەجێیە، هەرچی شتێک پیشانی داین
بەهۆی ئەو شتانەوەیە کە خوا دروستی کردوون. ئەمەش پێویستی بە تەردەستی و چالاکیە. بۆ نمونە ڕۆنێکی لە خۆی هەڵسو لە بەرچاوی ئێمە ئالەتی پیاوەتی پێوە دیار نەما. هەندێک بۆن و دەرمانی بڵاو کردەوە کە لە بەرچاومان وەکو بفڕێوا دەبینرا. با قومقومە ئاوی دەپژاند خەڵک وایان دەزانی میزیان پێدا دەکا. چۆڕێک ئاوی ڕشتە سەرزەوی پێمان وا بوو لافا وەستا و خەڵک هاواریان لێ بەرز بووە و خۆیان ڕوود کردەوە. مارێکی لە جەواڵەکە دەرهێنا لە بەرچاومان بوو باشدیها، بەڵام ئەوە لە ترسی تۆ هەڵات و جەواڵەکەی لێ بەجێما. هەرچی پارچە کەوڵ لەم جەواڵەدا هەیە دەتوانێت لە بەرچاوی بینەر بە زیندوی پیشانی بدا. ئەمانەی بۆیە هەڵگرتووە. پاشاوتی جەواڵی ئەم جادوکەرە لابن، من حەزم لە یاری پاڵەوان بازی و تەقلەبازیە. دیسان پاڵەوان زەنگوزەریان گاز کردەوە و هات و تەپڵەکەی خۆی لێدا. سەربانی ماڵیخان لە لای خۆڕەڵات لە هەموو بانەکان بەرزترە و لای خوارەوەی یەک پارچە گەلیە کە کەس ناوێرێت تەماشای خوارەوە بکە. دوو ئەوەندەی منارەی سلەیمانیە بەرزە. یەک دوو ڕۆژ پێشتر هاتبوون بەردەکانی ئەو ناوەیان شکاندبوو، تەختیان کردبوو، لمیان لێڕۆ کردبوو. ئەم پاڵەوانە دەیزانی لێرە یاری پێدەکرێ. ناردی یەک هۆڕەپەین و گڵی نەرمیان لە سەربان بۆ دانابوو. پاڵەوان هاتە بەردەمی پاشا و کڕنوشی بۆ برد. وتی گەورم مەلیک پاشا، تکایەکم هەیە ئەگەر لێم قبوڵ بفەرمووی تەشریفت بێنە ئەو شانشینەی بەسەر چیادا دەڕوانێ تا بزانم چیتان پیشان دەدەم. پاشا و خان و دەست و پەیوەندەکانی گواستیانەوە بۆ ئەوێ. تاقمی پاڵەوان دەستیان بە دەفلێدان و داوڵکوتان کرد. پاڵەوانیش ڕۆیشتە سەربان، هەندێ دوعای کرد و وتی خەڵکینە ئەمەی من دەیکەم هونەر نییە و ئەمە خۆفیداکردنە، لەبیرم مەکەن و دوعای خێرم بۆ بکەن. دەی سەڵاوات لە پێغەمبەر بدەن و منیش خوا حافیز. ئەو زاڵمە هۆرە پڕ لە پەین و خۆڵەکەی خستە ژێر قنی و قایمی کرد و خۆی لە بەرزایی ئەو دوو منارەیەوە هەڵدایە خوارێ وەکو هەڵۆ فڕی. پێشەوەی بگاتە سەرزەوی لەسەر جەواڵەکەی ژێرخۆی سەرمەقولاتێکی لێدا و بە ساغ و سەلامەتی گەیشتە سەرزەوی و ڕاز بەوە. ئەسپێک لەوێ ڕاگیرا بوو، سواری بوو، هاتەوە خزمەتی پاشا. پاشایەکی سەقڕوشیدایە و گەڕاینەوە بۆ کۆشک بۆ سەرمەیدان. دیسانەوە دەستە و دایرەی پاڵەوانان تەپڵیان بۆ لێدا. پاڵەوان یەک چەکش و دوو بزمار و گوڵمێخی لە گیرفانی دەرهێنا و وتی ئەگەر خان ئیزنم بدا من بەم دیوارە 80 گەزیەدا هەڵدەگەڕێم. خان وتی ئیزنم دای سەرکەوتوبی. پاڵەوان هاتە بن دیوار، تۆزێ دوعای کرد و دەستی هەتا کوێ بڕی کرد، یەک دوو بزماری داکوتا. چەکشەکەی خستە بەرپشتی و خۆی هەڵدایە سەر ئەو بزمارە کە درێژایەکەی قوڵانجوونی وێک بوو. سێ قامکی زیاتری چوو بە ناو دیوارەکەوە. لەسەر بزمار دانیشت و هەندێک جوڵە و یاری سەیری کرد. لەسەر ئەو بزمارە هەستایە سەر پێ و بزمارێکی دیکەشی لە بەرزتر داکوتا و خۆی هەڵدا چووە سەر ئەوەی تر. وەکو مارمێلکە خۆی لێ ئاڵاند و سەر و لەشی بەرەو خوار شۆڕ کردەوە و با چەکوش لە بزماری خوارەوەی دا و تا شل بۆ و دەری کێشا و هەستایەوە سەرێ بزمارەکەی لە سەروتر داکوتا. بەپێ لەسەری ڕاوەستا و دیسان بە چەکوش بزمارێکی لە ژوورتر داکوتا و لەسەر ئەویش گەلێک هونەری کرد و ئیدی وەکو ئەوەی پێشوو بزماری خواری دەرهێنا و لە ژوورتر دایکوتا. هەتا بەقەت باڵای نۆپیا و بەرز بۆەوە و کیسە تووتنەکەی لەبەر پشتی دەرهێنا و خستیە سەر بزماری خوارێ و خۆشی لاقی لەسەر بزماری سەرێ بوو. قەنەنەی تێکرد و سەری خست بووە سەر بزمار و لاقەکانی لای ژوور و دەلەقاند. بە کورتی بڵێن 47 جار بزماری چەقاند و هەڵی کێشایەوە تا گەیشتە سەربان. لەوێ بڕێک دوعای کرد و بزمار و چەکوچی لێکدان و فڕەیدایە خوارەوە. هاواری کرد موسڵمانینە، ئامێری دەستم چەکش و بزمار بوون، ئەوە ئەوانیشم نەما، جا چۆن بێمە خوارێ؟ چارم نییە خۆم بەردەدەمەوە. خوا خۆی ئاگادار بێ من گردنی ئێوەم لە خوێنی خۆم ئازاد کرد، دوعای خێرم بۆ بکەن. ئەمەی وت و لە گیرفانی جووتێک دەستکێشی دەرێنا لە دەستی کرد و پاش بیسمیلاکردن خۆی هەڵداشت. خەڵک هاواریان لێ ئێستا وتیان پاڵەوان خۆی کوشت، بەڵام دەستکێشەکانی دەستی پاڵەوان لە ئەوریشم چندرا بوون و هەر یەکە پەتێکی باریکی ئەوروشمیان پێوە بوو کە سرێکیان لە سەربان بە دوو بزمارەوە قایم بەسرا بوونەوە. کات بگاتە زەوی لاقی لە دیوار تون کرد و بە گورجی هەردوو دەستکێشەکەی لە دەستی خۆی داماڵی و بە ئەسپایی نیشتەوە و قید ڕاوەستا. پاشا دوو لە لاوێکی زێڕی بۆ هەڵدا. لە کاتێکدا ئێمە سەیری ئەو هونەرەمان دەکرد، خزمی یەکێک لە فەرمانڕەوەکانی یەکاری
کە ئەژنۆ بە ئەژنۆی خان دانیشت بوو پیاوێکی زانا و ماقوڵ و چەلەبی بوو مەلا عەلیان پێدەوت. ئەم پیاوە لە شاخەوانیدا ناوبانگی هەیە کە ئەمەیدی ڕەگی کوردایەتی بزواوت و بەخانی وت ئەرێ گەورم کابرایەکی بێگانەی دز بە بیانووی کەمەندبازیەوە سەرکەوێتە سەربانی ماڵی تۆ گوایە شەو ناتوانێت بە هەمان ڕێگەدا سەرکەوێت و کردەوەیەکی ناپیاوانەی لێڕوو بدا؟ تۆ بێ ئەوەی بیر لۆکەیتەوە چەپڵەی بۆ لێ دەیت و زێڕباران یەکەی. من وەکو ئەم کابرایە نەمکردۆتە پیشە، بەڵام فەرمونون چاوم لێکەن. ئەمەی وت و چووە خوارێ. لە بن دیوار کەوڵە سمۆرەکەی خۆی داکەند و کەمێک بە پیاسە گەڕا و وتی ئەم پاڵەوانە بە چەکش و بزمار سەرکەوت، چاو لە من کەن بزانن چۆن سەردەکەوم. هەروە دەستی لە دیوار خشان تا پەنجەی لە درزی بەردێک گیر کرد. یا حەیوت و خۆی هەڵبڕی و قامکی لاقیشی گیر کرد و ئیدی هەروەکو مارمێلکە بە دیوارەوە نووسا و ڕۆی هەتا گەیشتە سەربان. لەوێش دووسێ جار بەسەر دیواردا هاتوچۆی کرد و پاشان بە پلەکانی دیوی ناوەوەی کۆشکدا هاتەوە خوارێ و هاتە لای خان دانیشتەوە داوای لێبوردنی لە پاشا کرد. پاشا وتی بەگم من لە لێهاتووی تۆ قسەم نییە. ساڵی 53 کە لە هەکاریەوە هاتبوویتە دیاربەکر ناوبانگتم بیستووە. پێخۆشحاڵم کە لێرەش دووبارە دەتبینمەوە. یەک کیسە قوڕوش و قاتێک خەڵات و ئەسپێکی پێبەخشی و نامەیەکی دۆستانەشی پێدا نارد بۆ خانی هەکاری. پیشە و کارە دەستیەکانی شاری بتلیس. یەکەم کەس لە کاری دەستیدا دەبێ ناوی بهێنین خانی پایەبەرزە کە لە 700 هونەرداوەستایە و دیمەنی خۆشی سەیرە. کورتەباڵا، ملکورد، ڕەشتاڵا، لوودبەرانی، چاوشین، قسەخۆش، دەم و چاوڕوون. گوێچکەی بچووک سمێڵی پڕ و ڕدێنی تۆپیە. لەم کاتەدا کە تەمەنی گەیشتوەتە 70 هێشتا بە گوڕ و توند و تۆڵە، دەنگی گەورە و ناوشانپان، دەستی شێرانە و باسکی مەردانە، ناوقەدی باریک و لینگی درێژ، هەڵسوکەوتی نەرم و بە ئەسپاییە. ئەو جۆرە شیری شێخانی و مەقراوی و تەورزینانەی ئاسنگەرانی بتلیس دروستیان دەکەن لە هیچ شارێکی دیکەدا وێنەی نییە. بەرگدوڕەکانی ئێرە هەر جلێک بدورن جێگەی تەقەڵیان نابینرێ. دەباخکارەکانی هەموو جۆرە چەرمی زەرد و پەمەی و هەڵوژەی و ئاسمانی و هەوری و گوڵەڕەنگی و سوور و ئاڵ و سەوزی تورنجی و بنەوشەیی ویان لە ژێر دەست دەردەچێ کە هەر دەڵی قاقەزی خەتایی و ئەحمەداواییە، تەنک و لووس و بریقەدارە. ئەم پیشەیە کارێکی تایبەتی ئەم شارەیە. کاروان و ڕێبوارەکان بە دیاری بۆ شارانی دەبەن بۆ فرۆشتن تا فەرەنگستان دەڕوا. لەوێ زۆریان لاپەسەندە چونکە ئەوان زیاتر چەرمی کودەری و تەلاتیان هەیە و بابەتی وایان نییە. تیرروکەوانی بتلیسیش بەناوبانگە. خەڵکەکەی 10,000 کەسی ئەم شارە نۆکەری خانی پایەبەرزن و معاشی لێوەردەگرن. شەو ڕۆژ شیری شێخانی و مەقراویان لە پشتە و مەتاڵی حەلەبیان بەشانەوەیە و گۆپاڵی سەرگیراویان بەدەستەوەیە. مێزەری زەرد و شین و ڕەش و سوور و زەرەنیقی لەسەر دەنێن. جگە لەمانە پیاوماقوڵ و خاوەن ڕێزیان هەیە کە معاشی تایبەتی وەردەگرن. بازرگانەکانی هەتا وڵاتی عەجەم و گورجستان دەچن، ماڵ دەبەن و کوتاڵ دێنن. هەشیانە خاوەنی کار و کاسبی خۆیانن. داهاتی لەبەر ئەوەی ئێرە کەوتۆتە نێوان چیا بەرزەکانەوە زەویەکەی بەردەڵانە باخی باشی هەیە و کێڵگەیان کەمە. گەنم و دانەوێڵەیان لە ڕێی ئەوە و موشراوە بۆ دێهاتە کوردیەکانی ناوچیا گەنمە شامی دەکەن بەنان. لە میوەکانی 15 جۆری هەرمێ هەیە کە بە باشی ناوبانگیان ڕۆیشتووە. خواردن و خواردنەوەی
نانی سپی، نانی لەواشە کولێرەی سپی وەکو گوڵ، نانی ئاڵقە کە کەمەکی پێدەڵێن، کاهی بە قەیماغ، پاقلاوە، کفتەی گۆشتیکە و شۆرباوی ماستا و چاجلیفی، پەنیری قیجیل، قەیماغ، هەنگوینی شانە، کەبابیکە و پڵاوی کەوی بەناوبانگە، شەربەتی کۆکەنار، شەربەتی هەنار، شەربەتی ئوشیلە، شەربەتی ڕێواز، شەربەتی موسەلەز، خۆشاوی قەیسی و شەربەتی هەنگویناوی خۆش و ناودار. خانوبەرەکانی لە کۆنەوە خانوبەرەی شەرەفخان و خانوبەرەی خاتونیا کاتێک کە ئاوەدان بووە نان و خواردنیان بەشی هەموو ڕێبوار و غەریبە و هەژارێک دەکرد، بەڵام ئێستا وەقفەکانیان تێک چووە. تەنیا لە مانگی عاشورە و شەوەکانی ڕەمەزاندا شۆربا دابەش دەکەن. ئەم شۆربایەش کەس نایەوێ، چونکە دەرگای ماڵی هەموو خانەدان و بنەماڵەکان بۆ ڕێبوار و پێداویستان لەسەر پشتە. سەیرانگاکانی ئەو 17 و 12,000 باخانەی کە باسمان کردن هەر یەکە بۆ خۆی سەیرانگایەکە. لەوانە باخی خان، باخی میرەک، باخی بەغدۆ، باخی ئیوخ ناوبانگیان هەیە. یەکێکی دیکە لە سەیرانگاکانی گوڵی خانە لە گەڕێکی تەقلەبان کە بەلەمی لەسەر دەگەڕێ. مەیدانی جلیتێن لە نزیک مزگەوتی شەرەفخانە هەموو هەفتەیە سەرباز و پاڵەوانان و شاسوارەکانی ڕۆژەکی لێی کۆ دەبنەوە، جلیت و گۆینی لێ دەکەن. یاری گۆیەن لە سەرێکی مەیدانەکەدا کۆڵەکەیەکی بەردی یەکپارچە چەقاوە و لەو سەری شەروەها. لە هەردوو لا بەسەدان سوار ڕاوەستاون. یەکی گۆپاڵێکی سەرخڕ لە زەرگیراوەیان بەدەستەوەیە. لە ناوەڕاستی مەیدانەکەدا تۆپێکی دار بەقەدەر سەرکی زەلامێک دانراوە. لە پڕێک دەهۆڵ و زۆرنا لێ دەدرێ کە گرمەی دەهۆڵ گەرم بوو لە هەر لایە سوارێک جیا دەبێتەوە و بە پڕتاو شاڵاو بۆ تۆپەکە دەبەن. هەر کامێکیان زووتر بیگاتێ گۆپاڵێکی تێدەسرەوێنێ و گۆیەکە بەرەو کۆڵەکەی لای خۆیان لێ دەخوڕێ و سوارەکەی بەرامبەری بە هەموو هێزیەوە تەقەلادا گۆیەکەی لێ بسەنێتەوە و بۆ لای خۆیان بیگێڕێتەوە. ئەوان بە گژێکدا دەچن و سوارەکانی هەردوو لا دەڕژێنە ناو مەیدان و دەبێتە هەرا. ئەو تۆپە کڵۆڵە ئەوەندەی گۆپاڵ بەردەکەوێ جاری وا هەیە پارچە پارچە دەبێ. لە ئەنجامدا کام لایەن توانی گۆیەکە بگەێنێتە لای خۆی دەیباتەوە. لا دۆڕاوەکە دەبێ بانگێشتی گەورە بۆ براوەکان بکە. بەڕاستی ئەم یاریە شیاوی تەماشاکردنە. زۆر جار لەم یاریەدا گۆپاڵ بەرلاقی ئەسپەکان دەکەوێ و دەیشکێنێ، بەڵام ئەم ئەسپانە ئەوەندەیان یاری پێکراوە فێر بوون وەکو پشیلە لە هەر لایەک بنچاویان هەر لە گۆیەکەیە. چەند جار لەسەر ئەم گۆیە بووە بە شەڕ و خوێنی تێدا ڕژاوە، بەڵام ئێستا لە پێش یاریدا بڕیار دەدەن هەر لایە توانی 5 جار یان 10 جار تۆپەکە بگەێنێتە لای خۆی براوەیە و لایەکەی دی دەبێ بانگێشتی بکە. ئەم یاریە لە هەموو وڵاتانی کوردستان و خاکی عەجەمستاندا بە یاری قارەمانان ناسراوە. هەر لەم مەیدانەدا ئەستونێکی چامی زۆر بڵند چەقاوە، جامێکی زیوی لەسەر لووتکەکە داکوتراوە. کوردە سوارچاکەکان لەو سەری مەیدانڕا بە تەقەڵکوت ئەسپە ڕەسەنەکانیان پڕ دەکەن و دێن تا دەگەنە ئاستی ئەو ئەستونە و لە گەرمەی غاردا تیرێکدا ئاوێژن بۆ جامەکەی سەرێ. هەر کەسێ بی ئەنگێوێ لەلایەن خانەوە جامێکی زیوی دەدرێتێ. کانی ئەسکەندەریش لە پشت قەڵا جێگەی سەیرانگایە لە ناو مێرگ و چیمەنێکی ئەجگەر خۆشدایە و سەکۆی دانیشتنی بۆ دروست کراوە. سەیرانگەی کێوی دێوانیش کە ئەسکەندەر لە کاتی خۆیدا بۆ گرتنی بتلیس بەنداوێکی لێ دروست کردووە، بەنداوەکە بچکۆلێ و کەمە. تەوقەسەری ئەم کێوە بە تەلسم و فێڵی هەندەسەیی وای لێکراوە کە ئەو دیوی کێوە بەرزەکە وەکو چیای نەمرود و چیای مودەکی و چیای موش و چیای کواری هەموو لێ دیارە. سەیرانگایەکی خۆشە. زیارەتگەکانی شاری بتلیس. قەبری پیاوی گەورەی خوایی و شێخی مەزنی زاهیر و باتین شێخ ئەبوو تاهیر کە هەزاران کەرامەتی لێ بینراوە
لەناو مەدرسەی وەرسەنگیدایە. زیارەتی شێخ العەرەبیش جێگەیەکی پیرۆزە. شێخ حەسەنی قەناخی کە شارەزای تەفسیر و حەدیث بووە لە قوشبنێکی سەرپردی قاتونیەدا نێژراوە. قسنی شێخ عەلەمەداریش کە پیاوێکی گەورە بووە هەر لێرەیە. بەم چەشنە 9 ڕۆژ لەگەڵ مەلیک ئەحمەد پاشا لە شاری بتلیس بە کەیف و بەزمڕاوان بوارد. منیش هەرچیم بەرچاو کەوت تێی گەیشتم نووسیم. پاشا ڕۆژی دێم خۆی بۆ ڕۆیشتن بەرەوان ساز کرد. ئەم دیاریانەی خانی پایە بەرز دای بە پاشا ئەمانە بوون: 3 کچینە پشکوتو، 5 غوڵامی مولێ نەهاتوو، 10 ئەسپی کەهیلە بە زین و لغاوی گەوهەردار و زنجیری زێڕەوە، 3 تفەنگی نقێمداری مازندەران، تەفسیری قازی و بەلغەوی و کەشاف و قاموسی ئەلبولدان، 20 بەرگی کتێبی شاهانە، 3 مافوری ئەوریشمی ئیسفەهان، 3 لبادی نەخچەوان، 40 شیری ئاڵوان، 10 قەتار وشتر و 10 قەتار ئێستر. پاش پێشکەشکردنی ئەم دیاریانە خان دەروێشایەتی کرد و وتی تکایە ئەم پێشکەشیانم لێ قبول بفەرموو. جگە لەمانە خان ئەسپێکی کەهیلەی بەزینی سوورمە و ئەسپێکی یەلکندز و قەتارێک ئێستریدا بە کوێخای پاشا. هەروەها بۆ 21 کەس لە پەیادارەکانی پاشا یەکی ئەسپێکی کەهیلەی دانێ و بۆ لەوان خواتریش 7 ئەسپیدا کە یەکی 1 کیسەیان دەهێنا. پاشاش لە شوێنی ماڵاواییدا کەوڵێکی سمۆرەی سپی بە شانی خاندادا و کە لە سەرای تایبەتی سوڵتانەوە هاتبووە دەرێ و وێنەی دەست ناکەوێ. پشتێنەکەی پشتی خۆی کە بە گەواهیر ڕازابەوە لەگەڵ خەنجەر و چەقۆی لە پشتی خان بەست. بە 4 کوڕی خان و کوێخای چاکراغا یەکی کەوڵێکی سمۆرەیدانێک کە نرخیان لە 1000 قوروش پترتر بوو. بۆ خێزانی خان خانمی سوڵتانیش سمۆرەیەک و تاجێکی بەگەوهەر و 7 پارچە قوماشی زۆر بە نرخی شیب و بەزێرچەمرا و چەندانە ئەڵماس و یاقوت و زوو بەردەج و مرواری درەشتی ئەم بەرغادا نارد. بۆ نۆکەرەکانی خان و بۆ چێشکەر و بۆ 7 سەرۆ کۆزانەی سربەخانن چەند جۆرە چەقۆ و پشتێنی زۆر باش و مامناوەندی بە خەڵات دانێ. خان زۆری پێخۆش بوو، خەڵکی بتلیس دڵشاد بوون. ئەو دەڕۆژەی لە ناو خەڵکی بتلیسدا مابووینەوە جۆرێک کۆگری لە نێوانماندا پەیدا بوو کە باسی ناکرێ. پاشاوخانیش دۆستایەتی و ڕێزی نێوانیان ئەوەندە پتەو بوو کە کردبوویانە سەرای بەرمەکیان. تووخەکانی پاشا و 12,000 سوپاکەی دەرکەوتون و چوونە قۆناغی ڕێئووا. ڕۆژی دوایی پاشاوخان ماڵاواییان لە یەکتری کرد، یەکتریان ماچ کرد و سوار بوونەوە شان بەشانی یەک بە شیوەکانی بتلیسدا بەرەوان هاتنە قۆناغی ڕێئووا. لەو مێرگەدا 40-50 خێوەت هەڵدەرابوو. خان پاشای لەو خێوەتانەدا دابەزاند و لێرەش نان و خوانێکی بۆ ساز کرده بوو کە هەر لە خۆی دەوەشایەوە. پاش نان خواردن خانی پەیەبەرز دەستی حەسەن و حوسێنی کوڕی خۆی گرت و هێنایەکن پاشا وتی بەخشینی هەر کەسێ لە قەدەر دەستڕۆیشتنیەتی. من لەمانە بە نرختر شک نابم کەی خۆ من. ئەوە هێنا و منە خزمەتت پێشکەشتانی دەکەم، بە خزمەتکاری خۆتیان قبول بفەرموو. حەسەن و حوسێنی ژەکی شەمامەیەکی ئەمبارخاویان بەدەستەوە بوو، سەر و قورئانیان لە باخەڵ دەرهێنا و دایان بە پاشا. پاشا ناوچەوانی ماچ کردن و لە ئەم لاولای خۆی داینان و وتی خانی خۆشەویستم، ئەستەغفیرۆڵڵا خزمەتکاری چی؟ ئەم دوو شازادەیە بوون بە ڕۆڵەی گیانی من و بالای خۆت بن، پێیان بخوێنە و بیان عاملێنا، خوایار بێدایان کەم بە دوو چرا. پاشان پاشا و خاند و بە دوو چوونە ناو هۆبەیەکەوە و زۆر پێکەوە قسەیان کرد و پاشا وای بەخانوتە بوو. ئامۆژگاریەکانی مەلیک ئەحمەد پاشا بۆ خانی پەیەبەرز. ئەی خانی برام، لە ساڵی 1045 کە سوڵتان مورادخان لێرە لێت میوان بوو، من هاودەم و سەلاحداری بووم. ئەو ساوەک و ئێستا زۆرمان نان و خوانی تۆ خوارد. سوڵتان ئەوەندەی خۆشویستی چوو بێ دڵیەوە و کە خەراجی موشتی خستە سەر خەزێنەتان و بۆ هەتایە دایە و کردیتی بەچرای خۆی، بەڵام ئەو سەردەمە تۆلاو بووی. ساڵی 1048 کە مورادخان بەغدادی گرت و گەڕایەوە دیاربەکر،
تۆ نەچووی غەزا پیرۆزانەی لێ بکەیت و چاوت پێی بکەوێ. سوڵتان لەمە زۆر تووڕە بوو، بە منی وت ئەحمەد تۆڵەی من لە ویسف فەرمانڕەوای مزوری و عەبداڵخانی بتلیس بسێنەوە. ئەو کۆچی کردوونەما، من بەوالی دیاربەکر مامەوە. سوپام کۆ کردەوە و چووم یوسفخان فەرمانڕەوای مزوریە لە عەمادیە 700 کەسم لێ کوشت و خۆیم گرت و بەدیلی هێنامە دیاربەکر. پاشان بەرەڵام کرد و حکومەتەکەیشم دایەوە بەخۆی. پێم وایە ئەوەت ئاگا لێیە. پاشان لەسەر فەرمانی مورادخان سوپام خڕ کردەوە بێمەسەر تۆ، هەتا قەڵای میافارقی نیشاتم. ڕیشسپی کەوتنە نێوانمان و 70 کیسە و گەلێک تاڵانی دیکەم لێ وەرگرتن و چاوپۆشیم کرد و ئەو سوپاگرانم بردە سەر کوردە پرچنەکانی چیای شەنگار. نزیکەی 10,000م لێ کوشتن و زۆرم بەدیلگرت و تاڵانیەکی بێژمارم چنکەوت. گەڕامەوە دیاربەکر. ئەمەشیان هەردەزانی. برا گیانەکەم خان، لە کاتێکدا والی ئەرزڕۆم بووم، دیسان بەهۆی لاوێتی بەڕەحەتی دانەنیشتی. ئەو کوردانەی لە ئالەتی ئەرزڕۆمەوە هات بۆ هەوار و لەوەڕ، تۆ بە ناوی دەیەک سندن 70,000 سەرمەڕد لێ سندن. خاوەنی مەڕەکان هاتن لای من شکاتیان کرد. منیش نامەیەکی دۆستانم بە دەستی کوێخای دەرکەوانی خۆمدا بۆ ناردی. لە وەڵامدا وتبوود من لە ئالەتی ئەودانیم، منیش خانێکی پایە بەرزم. مەلیک ئەحمەد پاشا چ پەیوەندێکی بە منەوە هەیە؟ گوایە نامەکەت دەڕاندە بوو، فەرمانندا بوو کوێخاکەم بکوژن. عەلیاغای مودەکی تکای کردبوو، تاوازت لە کوێخاکەم هێنا بوو، هاتەوە ئەرزڕۆم. لەشکرم ڕێ خست بێمە سەرت، بەڵام سوڵتان ئیبراهیم خان منی لە ئالەتی ئەرزڕۆم لابرد و تۆم لە دەست دەرچوو. ئێستا شەرچی چوو، ئەو کاتە تۆ تازەکار بووی. لە سایی خواوە ئەوە جارێکی دیکەش بەیەک گەیشتینەوە و دیسان نان و نیعمەتی تۆمان خوارد و چاکەت لەگەڵ کردم. جاخانی برام، تکات لە یەکەم ئەوە بزانە کە من وەزیرێکی عوسمانیم و تەنیا متەسەڕیفێکی ئالەتی وان نیم. من زاوای سوڵتان مرادم، تۆش لە ئالەتەکەی مندا حاکمێکی سربەخۆیت و ئەم ئالەتەت بە خانەدانی هەتا بەدەستەوەیە. نەکەی بڵێ من پاشام هێنایە ماڵی خۆم و ئەوەندەم ڕێز و قەدر گرت. بە قسەی دووڕوو شۆفاران دەماری کوردایەتی خۆت گرشت بکەیت و کاری خراپت لێ ڕووبدا. لەگەڵ عەشرەتەکانی دەور و پشتی خۆت بە خۆشی و ئاشتی ڕابێرە و ئەرکی سەرشانی خۆت بەرامبەر بە سوڵتانی عوسمانی بە تەواوەتی بەجێ بهێنا. دەنا قسەی ئەم برایی خۆت ڕاست و ڕەوانە. ئەوەندەی تۆسقاڵێک لە جادەی ڕاستی و ئاین و زانایی لا بدەی، خۆت تووشی زیان دەبی. پیاوەتیت بێ هەتا من لەوانم لەگەڵ خەڵکیدا باش بە. ئەگەر دەڵێی ئیبشیری پاشا مەلیک ئەحمەد پاشای هەڵداوە بۆوان و تازە دەبێت چی قەدر و سەنگی مابێ، منیش دەڵێم لەسەر دەستخەتی مبارەک من سەرداری گەورە و فەرمانڕەوای بێسنوور و دەستوری مکەڕەمم. جا تۆش لەسەر خۆ بە و لە ڕێڕاز لامەدا. ئامۆژگاریەکانم بۆ تۆ ئەمانن. کە پاشا لێ بۆ خان وتبووی گەورم زۆر جوانت فەرموو، قسە لەمە باشتر و بەجێتر نابێ. دیسان یەکتریان ماچ کرد و پێش ئەوەی لێکجا ببینەوە، خان بە پاشای وت حەز دەکەم ئەولیا چەلەبی بۆ چەند ڕۆژێکی دیکەش لێرە بمێنێتەوە. پاشا من خۆم بۆوانی بەڕێ دەکەم. پاشا ئیزنی دام و وتی چەند ڕۆژێک بمێنەوە و پاشان زوو وەرە لام بۆوان. پاشا ڕۆیشت و من لەگەڵ خاندا گەڕامەوە بۆ بتلیس. خان لە ناو غوڵامە تایبەتیەکانی خۆیدا ژوورێکی بۆ دیاری کردم. شەو ڕۆژ پێکەوە قسەی خۆش و گوتاری زانایانمان دەکرد. ڕۆژێک لە نێوان قسەکردندا خان وتی ئەولیا ئاگات لێیە ئەم پاشایی تۆ کۆنەقینی وشترانەی لە دڵدایە. لە ناو خێوەتەکانی ڕێی ئووادا بە ناوی ئامۆژگاریەوە ڕابردووی 30 ساڵی وەبیر هێنامەوە و بە چاویدا دادامەوە. پێویستە پیاو خۆی لە هیوا بپارێزێ. دەی با بزانین چۆن دەبێ. منی ژوتم خانی گەورم، بەڕاستی پاشا شەرمەزاری تۆیە. ئەو قسانەی لە ڕووی خۆشەویستیەوە کردووە، نەکا دڵت ڕەنجابێ. ئێرە کوردستانە، نەتەوەی ڕۆژەکی سربزێون. ئەو وڵاتە خاکی وانە، نەوەکو کەسانی دوو ڕووزمان شەڕ بکەونە نێوانتانەوە و دۆستایەتیتان بشێوێنن. کە پاشاویستوێتی چەند ئامۆژگاریەکت بکە، دەبوایە تۆ پێت خۆش بێ. ئەم پاشایە هەرچی خەوش و قین و فیز و ڕق و دوژمنایەتی هەیە نایزانێ، هەتا بڵێ پیاوێکی زیرەک و سەغیە. بەم جۆرە گەلێکم مەدحی پاشا کرد و خان بێدەنگ بوو. بەم شێوەیە سێ ڕۆژ لەگەڵ خان و پیاو ماقوڵاندا ئەوەندەمان قسەی خۆش کرد، ئەگەر هەمووی بنووسمەوە دەبێتە کتێبێک. لە 14مین ڕۆژی هاتنە بتلیسمدا خانی پایە بەرز بایەخێکی زۆری دامێ
کەوایەکی پژمل سمۆرەی چۆقەیشین بە پانتۆڵ و کراسەوە کرد بە خەڵاتم، یەک کیسە قوڕوش و یەک ئەسپی کەهیلەی بەزین و ڕەختی سوورمەی چنراو بە لەغاوی چاکەوە، ئەسپێکی خۆشبەزی دی و باگیرێک و غوڵامێکی گورجی بەبەرگ و چەکەوە پێبەخشیم. هەر چواردە کوڕەکانی خان و چاکراغای کوێخا و حەیدەراغا و عەرەب خەلیل ئاغا و هەموو پیاو ماقوڵ و ناودارەکانی سەرکۆزی ئەوێ لە شیر و دەمانچە و تفەنگ و زرێ و مەتاڵ و کەمەربەند و خەنجەر و مێزەر و پارچەی هەریر و بۆهن و جەنقاویان دامێ کە بوو بە 300 تەجلک و 7 ئەینی ڕەسەن. خێزانی بەڕێزی خان سوڵتان خانم کچی زاڵ پاشاش لە یەک بوخچەی زێردڕواودا قاتێکی تەواو جل و 300 قڕوشی بۆ ناردم، بە کورتی ویان لێکردم لە هەموو شتێ تێر بووم، هەموو ئاواتێکم هاتەدی. جا ماڵاواییم لە خانی پەیەبەرز و هەموو بەگو سەرۆک عەشیرەتەکان و دۆستەکانی دیکەم کرد و ڕووم کردە وڵاتیوان. چوونم لە بتلیسەوە بۆوان. یەکەم ڕۆژی مانگی شەعبان لە ساڵی 1965 لەگەڵ پیاوەکانم لە بتلیس دەرکەوتین بەرەو خۆڕەڵات. کە لە شیوی بتلیس دەرچوین بە دەشتی ڕێی وادا بە 4 سەعاتاتی نەقۆناغی خانی خوسرە و پاشا. خانی خوسرە و پاشا خانێکی کۆنە بەدەستی خانی بتلیسەوەیە، هیچ ئاوایەکی لە نزیک نییە. خوسرە و پاشا لەم خانەوە تا دەگاتە دەریایوان و لە بتلیسەوە تا دەگاتە ئەم خانە لە ڕاست و چەپی ڕێگەکە ناو بەناو خانوویەکی دروست کردووە تا خەڵک هاوینان بە گەرما بێنە ژێر سێبەری و بەزستانان خۆیان لە کڕێوە و باران بپارێزن، چونکە ئەو بەفر و بارانەی لێرە دەبارێ نە لە موش و نە لە ئەرزڕوم و نە لە هیچ بیابانێکدا وێنەی نییە. هەژمانگی ڕەبەق ئەم ڕێگەی وایە ئەوەندەی منارەیەک بەفری تێدا دەمێنێتەوە و ڕێگەی ئەملایی بتلیس دەگیرێ، بۆیە ئەو پاشایە ئەو هەموو پارەی لێ خەرج کردووە ئەم خان و خانوانی دیکەی لەسەر ڕێگا دروست کردووە کە ڕێبوار بە ڕەحەتی پێیدا بڕوە، بەڵام وردەوردا ئەو تاقانەی کز بووە و ئەم شوێنە بووە بە سەگا و مەکۆی کوردەکان و چەند لایەکیشی ڕووخاوە، بەڵام شوێنەواری هەردیارە. هەر بەم دەشتی ڕێگەی ئوادا بە 3 سەعات ڕۆ و خۆڕەڵاتاتینە قەڵای تەختیوان. کوردەکان پێی دەڵێن ناتوان، لێرەڕا سنووریوانە. لە ڕۆخی دەریایوانەوە بەدەست پاشایوانەوە خراوەتە ژێردەستی سەرمیراو. کاتی خۆی لە زەمانی سولەیمان خاندا زاڵ پاشا لێرە قەڵایەکی بچووکی دروست کرده بوو. پاشان لە سەردەمی شا تەحماسبدا کە عەجەم گەیشتە ئێرە و عادل جەواز و ئیختلاتیان گرت بۆ ئەوەی بێرەدا ئازوقە و یارمەتی بە کەشتی نەگاتەوان. قەڵای تەختیوان ئاغاکانی پاشا بە 200 کەسەوە فەرماندەی ئەم خانەیە. ئاغایەکیش لەوانەوە گومرگی خۆی لەو کەشتیانە دەسێنێ کە دێن و دەڕۆن. لە دەوروبەری ئەم خانەدا هەندێ ماڵە کورتن، لە مزگەوتێ بەولاوە هیچ خان و بازارێکی نییە، بەڵام ئێرە پێویستی بە بەندەرێکی ئاوەدان هەیە چونکە لەنگەرگایەکی باشی هەیە. دەریایوان و ئەو ڕووبارانەی دێنە ناوی. لە قەڵای تەختیوانەوە ڕێگەیەک دەبێتە دووڕیان، لای ڕاستەکەی دەکەوێتە باشووری دەریا، سەخت و بەردەڵانە، دەچێتەوە دۆڵی جوان و کیاون و قەڵای سوڵتان کە بە وڵاتی یەکاریدا لە ڕۆخی دەریاوە دەچێتەوان. هەر لێرەوە دیسان بە قەراغی دەریادا بەرەو باکوور پاش تێپەڕاندنی چەند قەڵا بە 2 ڕۆژ ڕێگا دەگەیتەوان. من بیستم کە پاشا لەم ڕێگەیەوە بۆوان ڕۆیشتووە. منیش لەگەڵ هاوڕێکانم لە تەختیوانەوە بەرەو باکووری ڕۆخی دەریا بەڕێکەوتین، دیمان کە ئەو سەری خۆڕەڵاتی تەختیوان هەمووی دەریایە. دیمەنی دەریایوان
مێژووی مەقدیسی دەڵێ ئەو کاتەی نەمرود داوای خۆیەتی کرد بە دنیادا گەڕا وانی بڵند هاتە بەرچاو هەرچی وەستا و کێو هەڵکەن هەیە کۆی کردنەوە و بە 40 ساڵ بەنداوێکی نمرودی بنیادنا کە لە بناغەوە کرێکاران بە 7 ڕۆژ بەردیان دەگەیاندە سەرێ ئەوە بوو لە دواییدا نمرود لە خوا و لە ئیبراهیم یاخی بوو خوا فەرمانیدا بە جوبرەئیل کە نوکە باڵێکی لەو چیا بەرزەدا بە هەموو کرێکار و وشترەوە بە ناخی زەویدا چوونە خوارێ و ئەم دەریایە لە جێی ئەواندا پەیدا بوو درێژی چواردەوری ئەم دەریاچەیە 11 قۆناغا دەریاچەکە پەیوەندی بە هیچ دەریایەکی دیکەوە نییە ئاوەکەی لە ژەهر تاڵترە لە خۆڕەڵاتەوە تا خۆرئاوا درێژایی 68 میلە زستانان شەپۆلی زۆرە چواردەوری تێگرا 500 میلە 9 قەڵای لە دەورە و 2 دوورگەی گەورەی لە ناودایە یەکیان دوورگەی بەڵێنم هەیە پێدەڵێن و ئەوی دیکە دوورگەی ئەختەرمارە کە لەنگەرگایەکی باشی هەیە ئەم دەریاچەیە لە ناوەڕاستیدا 70 دووباڵی قوڵە لە هەموو لایەکەوە ئاسنی بڵندیان داکوتاوە بۆ خۆپێوەگرتنەوە ئەم دەریاچەیە لە هەموو لاکانیەوە نزیکەی 7 ئاوی ورد و درشتی دێتەوە سەر لای باشووری دۆڵی جوانە کە لە وڵاتی هەکاریدا دێ کانی کوواش لە خاکی هەکاری لە قەڵاکانی جوولەمێرگ و وەستانڕادێ و لە نزیک قوسقون قڕا تێکەڵ دەبێ دیسان ڕووبارێک لە باشوورەوە لە بنکیانی قەڵای وەستاندا تێکەڵ دەبێ ڕووباری خۆشاب کە خۆیان خۆش ئاوی پێدەڵێن ئاوێکی گەورەیە و لە تەمووز و پاییزاندا بوارنادا ئەم ڕووبارە خۆی 7 ئاوی دیکەی دێتەوە سەر و ئاوێکی خۆشە سەرچاوەیەکی دیکە دیسان لە چیاکانی هەکاریدا دێ کە لقێکی لە قەڵای خۆشاب و بەشێکی لە خاکی مەحمودیان لە کێوەکانی ئاباغایی و قەرەقەڵاوە سەر هەڵەدات و بەناو باخەکانی ئەدەرمیددا دێت و دەڕژێتە ناو دەریایوانەوە ڕووباری کدەک لای باکوور لە بەهاراندا هەڵدەستێ و سەرچاوەکەی لە خۆڕەڵات لە چیاکانی ئاقکیرپی و چۆماقلیەوە لە خواروی قەڵای ئامق تێکەڵ بە دەریا دەبێ 6 سەعات بەرەو باکوور دوور ڕووباری قەرەچایی دێتە خوار ئەمیش لە بەهاراندا خراپ هەڵدەستێ بەناو دەشتی چایەر قاسم ئۆغولیدا تێدەپەڕێ و لە نزیک قەرەشێخەلەر دەچێتە ناو دەریاوە ڕووباری جانیک ئاوێکی گەورەی باکوورە سەرەتای لاکێوەکانی بارگردا دێ و لە نزیک قەڵای بارگر دەرژێتە ناو دەریاوە دیسان هەر لە باکووری ڕووباری بەندیماسی هەیە کە لە نزیک قەڵای بارگر دەگاتە دەریا ئەم ئاوە بەناو دەربەندێکدا دەڕوا لای خوارەوەی سوێرە و سەرەوەی خۆشە ئەویش هەر لە کێوەکان دەردەچێ و لە شوێنی تێکەڵبوونیاندا بەندی ماسی هەیە دەریایوان کە ماسی تێدا ناژی بەکاری خوا لە یەک ڕۆژدا لەم شوێنە ماسی کاڵەکە دەکەن و یەک مانگی تەواو بەم دۆڵەدا سەر دەکەون و لە زیارەتگای بەندی ماسیدا بڵاو دەبنەوە گژوگیای ناو ئاو دەخۆن گوایە زیارەتی ئەم شەخسە دەکەن لە پاژمانگێک دەست بە گەڕانەوە دەکەن لەلایەن دەفتەرداری وانەوە ئاغایەک ڕێگەیان لێ دەگرێ و ماسی لەو دۆڵەدا دەمێننەوە و جا ئاغای دەفتەردار بە سەدان کرێکار و خزمەتکارەوە بەردەبنە ماسیگرتن بە هەزاران بازرگانی عەجەم و ئەرمەنی پانتۆڵشین دێن ئەم ماسیانەی میری دەکڕن و بە سەدان و وشتری لێ باردەکەن و بۆ وڵاتانی عەجەمستان و لیخیجان و باکۆ و ئازەربایجانی دەبەن ئەم ماسیانە زۆر قەڵە و بەتامن هەموو ساڵێ دەستکەوتی میری لەم ماسیانە 9 بار ئاقیچەیە کە دەدرێ بە ئازوقە و مەعاشی قەڵاکانی ڕۆخی دەریا ڕۆژی ڕاوەماسی ئەو ماسیانە وەکو لە بەسەراتی خۆیان گەیشتە بن لەبەر دەستی خەڵکیدا ڕاناکەن شەرەفخانی خاوەنی شەرەفنامە دەڵێ ئەم زیارەتگایە سەربەندەگۆڕی یەکێک لە زانەکانی سەردەمی ئەسکەندەری مەزنە و گوایە ئاو هەوای بارگری چۆتە دڵەوە و تێیدا نیشتەجێ بووە جا بۆ ئەوەی بژێوی خۆی و خەڵکەکە پەیدا بکە تەلیسمێکی لێرەدا شاردۆتەوە کە ساڵی جارێ هەموو ماسیەکان ڕووی تێدەکەن و لە گەڕانەوەدا دەگیرێن لە گەورەی خوام دەریاچەیە ئەم هەموو ئاو ڕووبارانەی دێتەوە سەر نە دڵۆپێ زیاد دەکات و نەکەم ئاوەکەی وەکو ژەهری هەلایی تاڵە هەر کەسێ تاراتی پێبکا لەشی دەسووتێتەوە و خەڵک خۆیانی لەبەر ناگرن ئەوانی نیشتەجێ ڕۆخی ئەم دەریایەن بۆ جلشتن پێویستیان بە سابوون نییە هەر بە ئاوەکە کەلوپەلەکانیان بە جۆرێک خاوێن دەبێتەوە کە جاوەکانیان وەکو پەمووی لێدێ لە کاتی بای باشوور و خۆراوە دەریا شەپۆل دەداتەوە و دەبێتە فەرتەنە نزیکەی 50 پارچە کەشتی لەسەر ئەم دەریایە دەگەڕێن و شتومەک و کەلوپەل لە ئەم قەڵا بۆ ئەو قەڵا دەگوێزنەوە
دیمەنێکی سەیر. یەکەم دیمەنی سەیر کە لە ڕۆخی دەریایواندا دیمان یەکێکە لە کارە سەرسوڕێنەرەکانی خوا لە دۆڵێکدا نزیک تەختیوان و بڕانەوەی ڕێگەی ئووە. دەگەێڕنەوە گوایە پێش ئەوەی بەندی نمرود نغڕۆ ببێ کاروان و وشتر لە سەرچیا بارەبەردیان هێناوە کە بە فەرمانی خوا قەتاری وشتر و بار و وشترەوان هەمووی بوون بەبەرد. جا ئێستا کە لە خوارەوە تەماشای دەکەی باشکرا دەبینی کە ئەو وشترانە بەڕیز بارکراون، هەندێک بارکراون و هەندێک گیخ دراون یان بە پێوە وەستاون، هەندێک لەوانە تێک دراون بەڵام شێوەکانیان وەکو خۆی ماوە. 3700 ساڵە هیچیان لێ نەهاتووە. کاتێ لە دوورەوە بۆیان دەڕوانی وا تێدەگەی ئەوە کاروانێک بەرەوان کەوتۆتە ڕێ، هەمووشیان بەردەستێن. سێتر ئەوەیە لە وشترەوانەکان هەندێکیان دەستیان هەڵبڕیوەتە ئاسمان و هەندێ سەریان قستۆتە سەر خاک و هەندێکی دیکە لەسەر لا ڕاکشاون. هەر کەس ئەمە دەبینێ سەری لە کاری خوا سۆڕ دەمێنێ. منیش لێرەدا زۆر لەبەرخوا پاڕامەوە. لە کاتی ڕۆیشتنمان بەرەو باکوور هاوڕێکانم وتیان قوربان لەم نزیکە شتێکی سەیر هەیە، ئەگەر حەز دەکەی با بچین بیبینین. وتم براکانم من هەموو ژیانی خۆم لە پێناو گەشت و سیاحەتدا بەخت کردووە، دەبا بڕۆین. نزیکەی 1 سەعات بەرەو باکوور ڕۆیشتین لە شاری موش لاماندا. بە کوێرە ڕێگەیەکی بەردەڵاندا چارەکە سەعاتێک ڕۆیشتین. ئەم شتە بێهاوتایەمان دی. پارچە ڕەوەزێکی قوچ وەکو منارە قوت بۆتەوە. لە تەوقەسەرەکەی ئادەمیزادێک بە زنجیر بەسراوەتەوە کە تەنیا ئێسکەکانی ماوە. زنجیرەکانی نەڕزیون و هەر دەڵی تازە لە ژێر دەستی وەستایەتۆتە دەرێ. ئێسکەکانی ێژگار سپین، ئێسکی قۆڵ و باسکەکانی 7-8 گەز دەبن، ئەستور و درێژە کە لە سەرەکەی بە قەدەرایی گومبەزی ژوورە بچووکەکانی گەرماوە. کونەچاوەکانی بەڕەحەتی زەلامیان پێوە دەچێ، تەنانەت هەڵۆی مێشکی هێلانەیان تێدا کردووە. دەڵێن ئەم ئێسکانەی موسڵمانێک کە باوەڕی بە ئیبراهیم پێغەمبەر کردبوو، نەمرود لەسەر ئەم زەویە بەستوێتەوە و ئاگری لە ژێردا کردوتەوە. خوای گەورە پاش سووتانی ئێسکەکانی بەساغی ئەشتۆتەوە. هەندێک لەو ئێسکانە لەگەڵ بەردەکەدا جۆشی خواردووە. ئێستا تەنیا ئەژنۆی و قۆڵەکانی و سەری لە بەردەکەوە دیارن. ئەم شوێنە ماوەیەکی باش لە جادە دوورە. شێخ مستەفای ئەخلاتی دەڵێ ئەم پیاوە لە ئومەتی ئیبراهیم پێغەمبەرە و خۆم لە چەند کتێبێکی مێژوویدا دیومە. مەقدیسی مێژوونووسی شەروا دەنووسێ سیر ئەوەیە ئەم ئێسکانە زیاتر لە 2000 ساڵە هەرماون و نەڕزیون. پاش تەماشای ئێرە بەرەو باکوور ڕۆیشتین. بە 4 سەعات بە ڕۆخی دەریادا هاتینە گوندی ئازخاک کە سەر بە سنجاقی ئەخلاتەیە و گوندێکی ئاوەدانە. دیسان 3 سەعاتی دیکە بە گوێی ئاودا ڕێگەمان بڕی تا گەیشتینە بەندی کاسی کە شوێنی ماسیگرتنە و داهاتەکەی لەلایەن دەفتەردارەوە وەردەگیرە و ئەمانەتێکی میریە. لێرەوە بەرەو باکوور هاتین، دەریا کەوتوو بۆ لای ڕاستمانەوە. بە تەماشای گوند و ئاواییەکانەوە گەیشتینە کۆنەشاری ئەخلات. کۆنەشاری ئەخلات. دەڵێن ئەم شارە مەڵبەندی عادەکان بووە، لە ترسی ڕەشەبا خۆیان لە ئەشکەوت و چیاکاندا شاردۆتەوە. بە تایبەتی ئەشکەوتە زلەکانی چیای سوبحان کاریەکەیان بەڕەحەتی جێگەی 3000 کەسی تێدا دەبێتەوە. مێژونووسان ناوی ئەم شارەیان بە داربلە نووسیوە، واتە شاری تیرەی زەلامەزلەکان. ئەم شارەش دەستا و دەستی کردووە و ئەوەندە پەرەی سندووە کە سەرێکی لە کەناری دەریاوە و گەیشتۆتە قەڵای ئەرجیش. باخ و باخچە و پەرژین و دارەکانی یەک لەسەر یەک دنیای پڕ کردووە و هەوارگەیان چیای سوبحان بووە. هۆی تێکچوونی شاری ئەخلات. پێشووترم شارە بەدەست شاکانی ماهانەوە بووە. یەکێک لەو شاگەوجانە ویستویەتی لەشکر بکاتە سەرشای سەمەنکان بۆ ئازوقەی سوپا داوای 100,000 هێلکەی لە خەڵکی ئەخلات کردووە. خەڵک کە ئەم فەرمانەیان پێدەگات دەڵێن تا ئێستا داواکاری وا نەبیستراوە، بەڵام چاریشمان نییە. هەرچۆنێ بێ 100,000 هێلکە کۆ دەکەینەوە و ئەم جا دەمێنێتە سەر ئەوەی کام هێلکانە چۆن بگەیەنین. کە ئەم هەواڵە دەگاتە شای ماهان، نامەیەکی بۆ دەنێرێ کە من داوای هێلکەی مریشکم لە ئێوە نەکردبوو، هێلکەی زێڕم لێتان ویستووە، بەڵام چونکە ئەوەندە هەژارن ئەوا دەتان بەخشم هەر کەس هێلکەی خۆی وەرگرێتەوە. خەڵک دێنە سەر دابەشکردنەوەی هێلکەکان و لەسەر ئەوەی ئەو دەڵێ هێلکەی منزل بوو
ئەم بچووکەم ناوێ یان من هەرێلکەی خۆم دەبێتەوە لێیان دەبێتە هەرا و بە گژیەکدا دەچن. پیاوە ژیرەکانیان دەڵێن ئێمە مافی یەکتریمان نەپاراست، تازە پیت و بەرەکەت لەم شارەدا نەما و تووشی بەڵایەکی زل دەبین. هەمویان ترسیان لێ دەنیشێ، زۆری پێی ناچێ، پەتای ڕەشانەوەی تێدەکەوێ. بە یەک شەو 12,000 ماڵبار دەکەن و دەڕۆن هەتا وڵاتی میسر ناوەستنەوە. لەوێ دەشنەکن ئەلموستەکفی بیلا و خاوەنی قەڵای ئەلکیش داوای حەوانەوە دەکەن. ئەویش لە ناوچەی خۆڕەڵاتی میسر کوێستانی قایدبیان دەداتێ تێی دانیشتەجێ بن. لە ماوەی ساڵێکدا شارێکی خۆش پێکەوە دەنێن، خشتی سوور بەکاردێنن کە میسریەکان نەیەندی بوو. ئێستا لە بەشی خۆڕەڵاتی قایرە لای تۆپخانە گەڕەکی ئەخلات هەیە، چەند هەزار کاولەیەکە لموخۆڵ دایپۆشیوە. شای مەهانیش کە ئەو زوڵمەی لە ئەخلاتیەکان کردبوو لە شەڕی سەمنکان بە شکاوی و سەرشۆڕی گەڕایەوە و دیتی کەوا 12,000 ماڵ لە ئەخلات کۆچیان کردووە. پاشان لە شاکانی ئازەربایجان سوڵتان جەلایر ئێرەی ئاوەدان کردوتەوە و باپیرە گەورەی عوسمانیەکان قویا ئەلەبای کاکاکی ئەرتوغولە لەگەڵ برایەکی بەناوی باینەرخان باوکیان سولەیمان بای لە پەنا قەڵای جەعبەر لە ئاوی فرات داخنکە. ئەمانە لە داخی تەتەرەکانی جەنگیز وڵاتی مەهان بەجێ دێڵن و دێنە ئەخلات، لای سوڵتان جەلایر دەبنە بۆی بەگ و دادەنیشن. ئەم عەشرەتی جەلایرە کە بەرە باوکێکی تەتارە جەنگیزیەکان بوون، پیاوی ئازا و مەردیان تێدا هەڵکەوتووە. لەگەڵ ئەوەشدا سوڵتان جەلایر بووە بە شای ئاقۆینلوەکان، دیسان هەر ئاقیچەی قۆینلیان پێدەڵێن و واتە بچووکیان دەکەنەوە بە سووگ ناویان دێنن. ئەمانە بنچینەیان لە وڵاتی مەهانی پژڕووبارەوە هاتووە. لەم ئەخلاتەوە بۆ هەر شوێنێک دەچوون لە شەڕدا بە سەرکەوتووی دەگەڕانەوە. لەبەر ئەوە سوڵتان جەلایر شاری ئەخلاتی بە موڵکایەتیدا بەخۆیان و ئەوانیش ئاوەدانیان کردەوە. خزم و عەشرەتیان لە وڵاتی تورکستان کە هاواڵی خۆشی ئەخلات و دەستکەوتی ئەم هەموو تاڵانیە دەبیستن بەرەبەرە کۆچ دەکەن و دێن بۆ ئەم ناوە و ئیدی وردە وردە خاکی قەیسەریەکانی ڕۆم داگیر دەکەن و لەم ناوەدا هەرا دەنێنەوە. دانیشتمەندەکانی شاتنە ئەخلات و بەهۆی شەڕ و تاڵانیەوە دەوڵەمەند بوون. پاشان لەشکری تەتەریان گەیشتە سەر و بڵاویان پێکردن. لە ساڵی 476 شاری ئەخلات بۆ قەریوی سف کوڕی جەلایر مایەوە و ئەویش ساڵی 805 لە ترسی تەیموری لەنگ هەڵدێت و پەنا دەباتە بەر یاڵدرم بایەزید. تەیمور داوا لە یاڵدرم دەکا ویسفی بداتەوە، بەڵام نایداتەوە. تەیمور هەڵدەکوتێتە سەر پروسە و لە سەرڕێی ئەم ئەخلاتە کاولی دەکات و داری لەسەر بەرد ناهێڵێ، بۆیە ئێستا کۆنە شارێکی ئاوەدان کراوەیە. ساڵی 868 ئێرە کەوتە دەستی شاحەسەنی درێژ. ئەو کاتەی سوڵتان محەممەد خان داگیرکەری ئەستەمبول هاتە سەر حەسەن و لە دەشتی تورجان لێکیاندا حەسەن بەزی و بە 17 سوارەوە گەڕایەوە تەورێز و لەوێ مرد. تەرمەکەیان هێنایەوە ئەخلات و ناشتیان. سەردەمێک گێرە کەوتە دەست شاکانی ئێران. لە ساڵی 920دا کە سوڵتان سەلیمی یەکەم شای ئێرانی بەزاند، خەڵکی ئەخلات هاتنە کنی و پێیان وت قوربان باپیرانی تۆ لێرە نێژراوە بۆ پاراستنیان قەڵایەکی قایممان بۆ دروست بکە. بەڵام سەلیمی یەکەم زۆر کەیفی بە قەڵاکردن نەدەهات، گوێی نەدایە. چوە سەر سوڵتان عەلاءودەولە زوڵقەدەری فەرماندەی مەرعەش کە یارمەتی عەجەمەکانی دابوو لە دەشتی کوکوشدا، ئەویشی شکاند و پاشان پەلاماری میستیەکانیدا. سوڵتان سەلیم ساڵی 926 لە ئەستەمبول مرد و سوڵتان سولەیمانی لەجێ دانیشت. برایەکی شا تەهماسبی ئێران کە ناوی ئەلقاز میرزایە لە شای کاکی دەتۆرێ و شایەتی شیروان و شەماقی جێ دێڵێت و لە دەشتی قەپچاقەوە خۆی دەگەیەنێتە ناوچەی کرێمە و لەوێشەوە دێتە ئەدرنا بۆکن سوڵتان سولەیمان خان. سوڵتان زۆر ڕێز و قەدری دەگرێ. پاشان بە لەشکرێکی زۆرەوە دەچێتە سەر خاکی عەجەم. ڕەوان و گەنجە و نەخشەوان و تەورێز و خۆی و مەرەند و ورمێ و دۆمبلی داگیر دەکا. لە گەڕانەوەیدا وان و ئەو هەفتە پارچە قەڵایەنەی سەربەوانن لە ساڵی 955دا خۆیان دەدەن بەدەستەوە و هەموو کوردستان دەچێتە ژێردەستی. با قەراغ دەریای واندا دێتە ئەمە خڵاتە و دەچێتە سەر قەبری باپیرانی و فەرمان دەدا بە زاڵ پاشا و وەستا سەنانی میعمار قەڵایەکی قایمی لێ دروست بکەن. خۆشی لە بتلیسەوە دێتە دیاربەکر و لەوێوە دەگەڕێتەوە ئەستەمبول. لەو لاشەوە زاڵ پاشا بەڕاوێژ لەگەڵ خەڵکی ئەخلاتدا لە خواروی کەلاوەکانی کۆنا ئەخلات لە ڕۆخی دەریا لەسەر پارچە زەویەکی تەخت دەست دەکات بە بنیادنانی قەڵا.
دیمەنی قەڵای ئەخلات. وەکو وتمانم قەڵایە ساڵی 965 لەسەر نەخشەی سولەیمانخان بەدەستی زاڵپاشا دروست کراوە. قەڵایەکی چوارگۆشەیە لە گوێی دەریا. درێژایی هەیە چواردەوری 3000 شقاوە. تێگرای 13 قولەی هەیە. دیوارەکانی زۆر بەرز نین. خەندەکەکەشی زۆر قوڵ نییە. بەڵام ێژگار قایم و پتە و داڕێژراوە و دیوارەکانی زۆر پانن. 3 دەروازەی ئاسنینی بەڕووی دەریادا هەیە. لە دەروازەکەی بە خەتێکی درژ ساڵی تەواوکردنی نووسراوە 963. ئەم دەروازەیە لای دەریاوە ڕووی لە قیبلەیە. ناوقەڵا 350 خانووی بە قوڕ سواغدراوی تێدایە. مزگەوتێک و گەرماوێک و خانێک و نزیکەی 20 دوکانی هەیە. سەر بە ئالێتی وانە و پایتەختی بەگی موشە. لەلایەن سوڵتانەوە 410,000 ئاقیچەی میری بۆ دانراوە. بەگەکەی هەموو ساڵێ 20 کیسەی دەزەکەوێ. بە 500 کەس بەسەر گوندەکانی ئەم سنجاقەدا ڕادەگا. 44 زەعامەت و سەوسی تیماری هەیە. بەگی ئاڵا و گەورەی چەری و 1000 عەسکەری جبەلەبەری هەیە کە لە ژێر فەرمانی بەگدا دەچن بۆ شەڕ. پلەی قازیەتیەکەی 250 ئاقیچەیە و دەستکەوتی ساڵانەی قازی 2 کیسەیە. شێخولیسلام و نەقیب و کوێخا و فەرماندەی نییە. شابەندەر و باجگر و دارۆغا و میراوی لە ئەستەمبوڵەوە بۆ دادەنرێ. قەڵاداریەکەی 100 نەفەریەکی هەیە کە هەموو شەو تەپڵ لێ دەدەن و هەمیشە سازن. بەشی خۆیان جبەخانە و چەند تۆپێکی گەورە و گچکەی شاهانەی و کۆلۆمبۆرنیان هەیە. ئەمینداری گومرگ لە بەندەری قەراق دەریادا دەنیشە و هەر کەلوپەلێک بێ دەیەکی میری لێ وەردەگرێ و معاشی هێزی قەڵای لێ دەدا. ساڵانە بە 7 بار بە قۆنتەرات دەدرێ. کەلاوەکانی ئەخلات. لەناو کەلاوەکانی ئەم شارەدا بەسەدان گومبەزی مزگەوتان هەیە کە لەبەر دروست کراون و بە خشتی سووردا پۆشراون و زۆر کۆنن. ئێستا نوێژ و جومعەیان لێ ناکرێ و بوون بە هێلانە قەل و کوند. یەکێک لەوانە مزگەوتی ئەمیرخاییە کە بێکەس و بێناس کەوتووە. دەرک و دیواری ئەوەندە نەخشین و ڕازاوەیە دەڵێ قاقەزی خەناکیە. ئەمیرقایکە ئەم شارەی گرت چەند مزگەوت و فێرگە و خان و خانوبەرەی گەورەی لە ناو شاردا هەبوو. هەمووی بە خەتی خۆی لە دیوارەکانی ئەم مزگەوتەدا نووسیوە. من خۆم ئەم نووسراوانم خوێندوتەوە و بە وەربین ساغم کردوونەتەوە و نووسی من. زمانی خەڵکی ئەم شارە شێوەیەکی مەغۆلی و جەغەتاییە. اینجا نووسینی سەرژمێری شار بەپێی ئەو نووسراوە 35,000 میحرابە. ڕاستە منارەی زۆری تێدایە، بەڵام پێم وایە ئەم ژمارەیە زۆر زیادە. 2000 مەدرسەیە، 1000 گەرما و 2000 خان، 1000 شوێنی حەدیث وتنەوە، 6000 قوتابخانە، 800 تەکیە، 18000 کانیا و 8000 سەبیل، 10000 گەڕەک، 200,000 ماڵ، 70000 خانوبەرەی گەورە ماڵان، 3000 کاروانسەرا، 2000 خانی غەریبان، 6000 دوکان، 150 جێگەی گومبەز، گوزەری زێڕنگەر و گەوهەرفرۆش، 700 عەمارەت، 40000 سەیرانگا، 900,000 باخ و باخچە، 70000 زیارەتگا، 600,000 مەلا و زانا و پیاومەقوڵ. نووسەری سەردیوار زۆر لەم قسە خەیاڵی و هاشوشانەی نووسیوە و شارەکەی ئەوەندە گەورە پیشانداوە لە سنوور چۆتە دەرێ. ئەم شتانە هەمووی لە خۆیەوە هەڵی بەستووە و مەبەستی زۆرزلکردنی شارەکە بووە. چەند سەد کەسێک لەناو ئەم کاورستانەدا دژین. ئاوی خۆش و باخ و باخچەیان هەیە و بە بێترس خەریکی کار و کاسبی خۆیانن. زۆریان مڵکەکانیان لە با و باپیرانیانەوە بۆ ماوەتەوە، بۆیە هەر یەکەیان خانووی خۆی 100 میل لەوانی تر دوورتر دروست کردووە و بەتەنیا دەژین، بەڵام هەمویان پیاوی باشن. لە ئەشکەوتەکانی ئێرەدا پیاوی خوایی وا هەیە 40 ساڵە لەسەر پارچە حەسیرێک دەژی و لەم ماوەیەدا گۆشتی گیانلەبەری نەناوەتە سەر زمانی. لەوانە شێخ مستەفای ئەخلاتی کە 40 ساڵی ڕەبەقە بە ڕۆژووە، یەکێکە لە گەورە پیاوانی حەنیفی، من چوومە خزمەتی و سەلامم کرد. دەیزانی من کێم وتی وعەلەیکە سەلام ئەی حافزی ئەولیای دنیاگەڕ. داوای دوعای خێرم لێ کرد. وتی 55 ساڵە دوعای خێرت بۆ دەکرێ و بارەی ئەو دوعایەنەت پێگەیشتووە. تۆ نەختێ قورعانم بۆ بخوێنە، منیش دوعات بۆ دەکەم، با سەوداکەمان وابێ. لەسەر چۆک دانیشتم و ئاەتێکم بۆ خوێند، ئەویش دوعای بۆ کردم و دەستی بەڕدێنی هێنا و کردمی بە برای دنیا و قیامەتی خۆی و وتی بڕۆ خوای گەورە لەم گەڕانەدا پشت و پەنات بێ و هەر شت بزانە و خۆت بەکەم بگرە. ئیدی ماڵ ئاواییم لێ کرد. شێخ عەلی ئەخلاتی کە 30 ساڵە لە ئەشکەوتێکدا ڕۆژووی داودی دەگرێ، پیاوێکی بە نرخە و بەڕاستی مەردی خوایە. لە سای خواوە بە خزمەتی ئەویش گەیشتم. حەسەن دەدەی ئەخلاتی لە تەریقەتی خواجەکاندا گەیشتۆتە ئەو پەڕی و ئێستا دەستی
لە تێکەڵی و دواندنی خەڵک هەڵگرتووە. جگە لەمانە لە شکەوتی دامێنی کوێستاندا پیاوێکی گەورە هەیە، ناوی شێخ تەقی دەدەیە. لەمە زیاتر باسکردنی ئەم شارە وێرانەیە کەڵکی نییە و خوێنەر وەڕز دەکا. کاری دنیا وایە، ئەنجامی هەموو ئاواییەک کاول بوونە. ئەو شارە کاولانی من تووشیان هاتووم، بریتی بوون لە کوفە لە عراقی عەجەم و کۆنە بەغداد و کۆنە موسڵ و میافارقین. لە عراقی عەرەبیدا ئەنتاکیە لە میردا، ئەسکەندەریە، عەسقەلان، تەبرستان، بوسرای حۆران، تەرسوس. لە ئەنادۆڵ بەلات، مەلاخی، ئایەتولوق، ئادینج. لە ڕۆمیلی ئاتینە و کوالا. لە کرێمە کۆنەکرێم. شاری ئیبن کرمان و عراقداریان لە داوێنی کێوی ئەلبورز و گەلێک شوێنی دی. ئەم شاری ئەخلاتەش وەکو ئەو کۆنە شارە کاولانە پێویستی بە لەسەر ڕۆشتنی زۆر ناکا، بەڵام زمانە و خۆی پێڕاناگیرێ. ئاخر ئەم شارانە وەختی خۆی بە هیممەتێکی زۆر ئاوەدان و گەورە کراون. پیاو داغ دەخوا و جەرگی ژەن دەکا کە ئاوا دەیان بینێ. بەڵام دەڵێی چی؟ دنیا وایە، هەمیشە تا لایەک ئاوەدان دەکرێتەوە، لایەکی دیکە کاول دەبێ. زیارەتگای باپیرانی سوڵتانە عوسمانیەکان. قەبری قویا ئالبای کاکی ئەرتوغڕول کە پیاوێکی ئازا و قارەمان بووە، لە تەنیش قەبری حەسەن باینگرخانی برایەتی بە فەرمانی شای ماهان کراوە بە خانی ئەخلات و زۆر بنیادگەی لەم شارەدا هەیە. ئەوانی دی سوڵتان عەبدوڵڵا، ئەیەزەدین خان، سوڵتان حەسەن، سوڵتان مەیمەندی، سوڵتان بۆغبایی، سوڵتان بۆغەبای، سوڵتان توختەبای، قورقود خان، سوڵتان عەلی خان، سوڵتان کازم، سوڵتان بەندی خان، زۆربای خان، ئیسماعیل خان، بەدربای خان، چیغلی خان، توخمەتیش خان، سەلجوق خان، ئیسرائیل خان، مەعسووم بای، قۆتلی بای. ژنەکانیش لەولاتر نێژراون ئەمانن: ماما خاتون، سرمە خاتون، جان خانم، نیلوفەر خانم، سەروبۆی خانم، زیبا خانم، وەصفیە خانم، خورشید خانم، دوندی حورما، سەیفیە حورما. لە بنەماڵەی دانیشمەندەکانیش مەلیک گوندوس، مەلیک قبلە، مەلیک سەفا، مەلیک مقەدەس، مەلیک عومران، باپیری ئەمانە نیکسار نزیک سێواز نێژراوە. بنەماڵەی چۆپانیش کە ئەخلاتیان بەدەستەوە بووە، خەڵک ئەمیریان پێدەڵێن 12 کەسن. ئەمانیش بنەچەیان لە مەهانەوە هاتووە. ساڵی 123 لە زەمانی مەلیک هوشامی ئومەویدا لەگەڵ داخستانیەکان موسڵمان بوون و لێرە نێژراون. ئەمیر زیاد، ئەمیر یادس، ئەمیر کوردومان، ئەمیر عیدبار، ئەمیر قینیاق، ئەمیر ساروان، ئەمیر سوڵتان وەلی، شەمسەدین کە باپیرە گەورەی خانەکانی بتلیسە. لە قەرە قۆینلووەکانیش ئەوانەی لێرە نێژراون: قەرە جەلایر خان، قەرە ویسف خان، قەرە دروشم خان، قەرە بورخان، قەرە شێخی خان. ئافرەتەکانی ئەمانە لە ژێرزەمینەکانی ناوشاردا لەسەر تەختەکانی خۆیان ڕاکشاون و ڕۆژی مردنیان لە تەنیشتەوە نووسراوە. لەو ژێرزەمینانەدا تەخت و سەکۆی بەردیان بۆ کردوون. هەندێکیان بە جلی قەیفەوە بە کفنی سپی و بە پرچ و ڕێدینەوە پاڵخراون، زۆریشیان وشک هەڵاتوون. تەنانەت قولە ڕەشێک بە پێوە ڕاگیراوە و دارێکی بەدەستەوەیە پیاو لە دەموچاوی دەتۆقێ. ئێرە قسنەوانی نییە. لە زمانی سوڵتان مرادخانەوە دەرگای کراوەیە. من لە کونێکەوە بە گوریس خۆم شۆڕ کردەوە و زیارەتم کردن و شعرێکم بۆ نووسین. وشکەڵاتوەکانی ئەخلات لەمڕۆ عەجەمانەدا ناوبانگیان هەیە، هەرچەندە ئەم جۆرە تەرمانە لە شوێنی دیکەشەن، بەڵام ئەمانەی ئێرە بە پرچ و ڕیشەوە باشتر ماون. باسەکانی دیکەی شاری ئەخلات. کێوەکانی ئێرە پڕن لە کانی جۆر بەجۆر، لەوانە کانی زەرنیقی سوور کە لەگەڵ سابوون تێکەڵ بکرێ و پیاو لە خۆی هەڵسوێ یەک داومووی بەلەشەوە نامێنێ و وەکو لۆکە نەرمی دەکاتەوە. ئەوانەی تووشی نەخۆشی گولی دەبن، ئەوەندەی نیسکێکی لەگەڵ ترێ ڕەش بخۆن لە نەخۆشیەکانی بەڵەکی و فەرەنگی و گولی و گەڕی ڕزگاریان دەبێ. کانی زەرنیقی زەرد لە کێوەکانی ئەخلاتدا هەیە،
گڵێکی زەردی قورس وەکو گڵەسەر وایە کە بۆ ڕۆم و عەجەم و فەرەنگستان دەڕوا، گوایە کیمیاگەران تێکەڵ بە مسی دەکەن و چەند شتی دیکەشی داوێنە سەر دەبێتە زێر. ئەگەر لەم شتانە نیو مسقال لە فنجانەیەکدا بتوێنرێتەوە و لە کاتی نووستندا بخورێتەوە، هەرچی مووی بێکەڵکی لەش هەیە هەڵدەوەرێ و لەش سووک و سپی دەکا، بەڵام زیادەڕۆیکردنی خراپە. لە دوای گەڕان بە قەڵای ئێرەدا ماڵ ئاواییم لە قەڵەدار و ئەوانی دیکە کرد و هەر بە قەراق دەریادا بەرەو خۆڕەڵات هاتینە قەڵای عادلجەواز. لێرە بە خزمەت مەلیک ئەحمەد پاشا گەیشتمەوە. نامی خانی بتلیسی عەبداڵخانمدایە. خوێندیەوە وتی لە خۆیەوە دەڵێ خوا دەزانێ چی دەبێ. خان لەو نامەیەدا نووسی بووی گەورم لە کاتێکدا تۆ پێ دەخەیتە قەڵایوانەوە خەبەرێکی خۆشت لە ئەستەمبوڵەوە پێدەگا کە پێشات دەبی، وا دیارە ئیبشیر پاشا خراپی لێ قەوماوە و بەم زوانە خەبەری کوژرانت بۆ دێ، بێگومان لەگەڵ چوویتەوان ماڵ و پارەیەکی زۆرت دەست دەکەوێ و لە دوعا خێر فەرامۆشمان مەکە. پاشا نامەکەی هەڵگرت و هەواڵی کوڕەکانی خانی بە دوور و درێژی لێپرسیم، منیش ئەوەی دەمزانی پێم ڕاگەیاند. پاشان ڕۆیشتین بۆ تەماشای شار. قەڵای عادلجەواز بنیادنەری ئێرە لە شاکانی ئازەربایجان تاجەدین عەلیشانە. پاشان دەستا و دەستی کردووە و لە ساڵی 1940دا عەجەمەکانی ناو قەڵا نەیانتوانیوە خۆ لە بەرزەبر و زەنگی عوسمانی ڕابگرن. کلیلەکانی قەڵایان هێنایە خزمەت سولەیمان خان. یەکەمین فەرمانڕەوای ئێرە زاڵ پاشا بووە. قەڵاکە بە بەردیدا تاشراو لەسەر یەک پارچەی زەرد و ماهی قەراق دەریا دروست کراوە و زۆر قایمە. لە خوارەوە بە پێ بە نیو سەعات دەگەیتە سەرێ. دەریایوان کە خۆڕەڵات و باکووری قەڵای دەورە داوە لەم سەرەوە وەکو کێوێکی خنجیرەی بچووک دێتە بەرچاو. کاتی نیوەڕۆیان نەبێ هەمیشە تەوقەسەرەکەی لەناو هەوردایە و نابینرێ. قەڵای ناوەوە خەرەندی نییە و بۆشی ناکرێ، چونکە دەورەکەی ڕەوەزێکە هێلانە هەڵۆ و شەهێن و نینۆکی لێگیر نابێ. 38 دانە قوڵەی قایمی هەیە. دەروازە ئاسنینەکەی 3 دەرگای یەک لە دوای یەکە. لەناو قەڵادا 7 ماڵی بێباخ و باخچە هەیە، هەمووی بە قوڕ سواغ دراون. مزگەوت و جوبەخانە و ئەمباری دەغڵ و ئەمبارا و قولەی تەویلەخانە و ماڵی قەڵاداری لێیە. تۆپی گەورەی باڵ و میزی لێیە. خانوبەری گەورەی نییە. درێژایی 4 4000 شەقاوە. هەرچەندە هێلکەیی دروستکراوە بەڵام بەرەو باکوور درێژ بۆتەوە. لەبەر ئەوەی لای باکوورەوە لە کێوە بڵندە دوورەکانەوە هەواڵی تۆپی بەسەرەوەیە وا درێژۆکە کراوەتەوە. ڕێشی تێناچێت لەو حەواڵەیەوە زیان بە قەڵا بگا، چونکە هەر تۆپێک لەوێ ڕابگرێتە قەڵا ڕاستەوخۆ دەکەوێتە دەریاوە. لە خوار قەڵاشەوە وارش هەیە کە لەسەر بەردەکانی چیا دانراوە، بەڵام شوێنەکەی گردۆڵەیەکی نزمە، لایەکی لەسەر بەردی قەراق دەریایە و 3 دەروازەی هەیە. دەروازەی ئەخلات ڕووی لە باشوورە، دەروازەی خۆڕەڵات ڕووی لە ئەرجیشە. ئەم قەڵای خوارەوەش بە بەردی گەورە دانراوە و 4 گۆشەیە. لای باکووری هەرچەندە لەسەر بەردە بەرزەکانە دیسان دەروازەیەکی ئۆرخۆنی تایبەتی پێوەیە کە هەمیشە قەپاتە. درێژایی 4 دەوری ئەم دارشە 6000 شەقاوە. ئەو لای ڕووی لە لەنگەرگایە تۆپی ئەوەندە زلی لێدانراوە کە زەلام بەلوولەکەیەوە دەچێ. بە هەموویەوە 76 تۆپی شاهانە و باڵی و میزی هەیە. لەم قەڵایەدا 300 خانووی قوڕی بێباخ و باخچە هەیە. عەجەم چەند جارێک ئێرەیان گەمارۆداوە بە هەناسە ساردی گەڕاونەتەوە. ئەشکەوتی ناوچیاکانی جێی بوسەی چاکە. ئەو لای قەڵا شی و سەرچیاکانی هەمووی باخ و باخاتە و بەهۆی ئاو هەوای سازگارەوە دانیشتوانی لەش ساغن. لای قیبلەی دەریایوانە بە هەموویەوە 1100 ماڵێک دەبن. 8 گەڕەک و 7 میحرابی هەیە. مزگەوتی زاڵپاشای بەناوبانگە. گەرماوی زاڵپاشا کە لە دەرەوەی قەڵادایە زۆر خۆش نییە. گەرماوێکی دیکەش هەیە وێرانەیە. 7 گەرماوی ئاقاکانیش هەیە. ناو قەڵا خانێکی لێیە بەڵام زێڕنگەرخانەی نییە. بازارێکی بچووکی هەیە پڕە لە کوتاڵ. هەموو چەشنە کەلوپەلێکی تێدا دەست دەکەوێت. 7000 باخی هەیە. بەری خۆڕەڵاتی شار ئاوێکی خۆش و باخچەی بە حەوز و پلوسکی هەیە و سەیرانگای خەڵکە. باخ و سەیرانگای زاڵپاشا بەناوبانگە. بەڕێوەبەرایەتی قەڵا ئێرە پایتەختی بەگی سنجاقە و سەر بە ئالێتیوانە.
بەپێی قانونی سولەیمان خان خاسەی میری 154,036 ئاقیچەیە، ساڵانە 6,000 قروش دەستکەوتی بەگە و بە 600 کەسەوە دەچێتە شەڕ. بەگی ئاڵا و سەرۆکی چەری هەیە، بەش بە لەبەرەکانیەوە 1000 عەسکەری هەیە کە لەگەڵ بەگدا دەچن بۆ شەڕ. قەزاکەی 150 ئاقیچێ و ساڵانە قازیەکەی 1000 قروشی دەست دەکەوێ. موفتی و نەقیب و نایب و دارۆخا و میرا و شابەندەر و ئەمینداری گومرگی هەیە. قەڵادار فەرماندەیە و نەفەرەکانی هەمیشە ئامادەن. کوێخای سوپا و فەرماندەی یەنیچەری نییە، چونکە لەوان نزیکە. جاربەجار ئاغاکانی یەنیچەری چاوەشێک دەنێرن بۆ تەمێکردنی یەنیچەریە تاوانبارەکان. ئەم قەڵایە 6 قاوش یەنچەری بۆ پاسەوانی دەروازە و 2 قاوش تۆپچی و قاوشێک پاسەوانی بووە. بەڵام ئێستا ئەوەندەی تۆپی باڵی و میز و جەبەخانەی بێژماری تێدایە بۆتە داخی سەردڵی عەجەمەکان. زیارەتگەکانی عادل جەواز کوڕی زاڵپاشا فەرماندەی ئێرە بووە. شەوێک لە ناکاو 8,000 پیاوی شای عەجەم خۆیان دەگەیەنە ناو باخەکانی ئێرە و بۆ سەدا دەنێن. کوڕی زاڵپاشا پێیان دەزانێ و بە 70 کەسەوە هەڵدەکوتێتە سەریان و بە جۆرێک دەیانشکێنێ. ئەو 8,000 کەسە بە حاڵەحاڵ پەنجەیان لێ دەردەچێ. لەمانی ژێکێک شەهید دەکرێ. عەجەمەکان لە داخی ئەم ڕووزەردیە شەوەی خوونێک دەکەن، کوڕی زاڵپاشا شەهید دەکرێ و قسنەکەی لێرەیە. زیارەتگەی چلان هەیە، گوایە چل برا بە یەک زگ و بە یەک جار هاتوونەتە دنیاوە. چیای سوبحان لە باکووری عادل جەوازدا کێوێکی بڵندی سەر لە ئاسمان هەیە بە ناوی چیای سوبحان. بە قسەی مەجزستی کە پتلیمۆسی زانا دایناوە لە دنیادا 148 کێوی گەورە هەیە کە ئەمە یەکێکە لەوان. هەموو ساڵێ تورکمان و کوردەکان و خاڵتی و چەکوانی و زازایی و لۆلۆیی و زێباری و پسانی و گەرگەڕی بە 100,000 سەرمەڕەوە بۆ هاوینە هەوار دەستنە سەر ئەم چیایە. ئەو ئاژەڵانەی لێرە دەلەوەڕێن زۆربەیان جووتە دەزێن. سیر لەوەدایە کە پیرەپیاوەکانی ئێرە پێیان وتم لەم نزیکانە ژنێک بە یەک سک 7 مناڵی بووە. من نەچووە عەقڵمەوە چونکە تا ئێستا شتی وا ڕووی نەداوە و بە درۆم خستەوە. 3 کەس لەو ڕیشسپیانە بە ناوی کوڕی ساوری و کوڕی دزدار و کوڕی مەیمەندی لەگەڵم هاتنە مەحکەمە. قروشێکیاندا بە قازی حەمیدە فەندی و داوای دەفتەری زەمانی زاڵپاشایان کرد. قازی ناردی ئەو دەفتەرەیان لە خەزێنەی قەڵاهێنایە دەرو تەماشامان کرد. نووسرا بوو لەم سەردەمەدا لە کوێستانی چیای سوبحان ژنی کابرایەکی تورکمان کە ناوی مولسوجاها لە پاژنۆ مانگ و دەڕۆژ سکپەڕی لە سەعاتێکدا 40 دانە مناڵی بوو، 20یان کوڕ و 20یان کچ. لەبەرەوەی زاڵپاشا خەبەری ئەم ڕووداوەی بە سولەیمان خان ڕاگەیاندووە ئەوە لێرەدا نووسیمان ساڵی 943. جا منێک بڕوام بەبوونی 7 مناڵ بەسکێک نەدەکرد، ئێستا دەبێ بڕوا بە 40 مناڵ بکەم. ئەمەش لە خاسیەتی چیای سوبحانە. لەم چیایەدا گورگ و کەمتیار و دێز و ڕێوی و چەقەڵ و پڵنگ و هەموو جۆرە دڕندەیەک هەیە و هەر چەندە لێرە جووت بگرن قەت بێچویان نابێ. لەسەر ئەم چیایە گورگ و مەڕ پێکەوە دەگەڕێن و تووکێک لە کەوڵی مەڕەکە لار نابێتەوە. لەبەر ئەوە لەم چیایەدا زۆر پێویستیان بە شوان نییە. گۆڵەستەگی ویان هەیە بەقەدەر کەرە بەغدادیەک زلە. مەلە گۆشخۆرەکان ئەگەر هێلانە بکەن بێچوو هەڵناهێنن، بۆیە لێی نیشتەجێ نابن. بەڵام داڵی زۆرە. داڵی ویان هەیە تیایدایە تەمەنی دەگاتە 1000 ساڵ. مریشکی ئێرە زۆریان ڕۆژی 2 جار هێلکە دەکەن. لە نێوان ئەخلات و چیای سوبحاندا تەماشاگایەکی زۆر بەسام هەیە، کانی چیمەنی پێدەڵێن. ئەو کانیە لەناو بەرداندا دێتە دەرو بەسەر تاتە بەردەڵاندا هەڵدەڕژێتە خوارێ. گڤەگڤێکی لێدێ گوێچکەی پیاو کەڕ دەکات و دەنگی لە 2 فەرسەخ دوورەوە دەبیسترێ. ئاوی ئەم کانیە دەچێتە ناو خلیجێکەوە بزر دەبێ. ئاوەکەی لە ژەهری هەلایی تاڵترە و هەر ئادەمی زادێکیان ئاژەڵ و مەلێک لێی بخواتەوە دەست بەجێ دەمرێ. حاجی جاڕوڵان ناوێ کە بازرگانێکی خێرۆمەندە حەشارهی گەورەی لە دەوری ئەم ئاوە کردووە و قەراغی کانیەکە هیچ گایەکی لێ سەوز نابێ. لە باکووری خۆڕەڵاتی ئەم چیایە گۆمێکی گەورە هەیە، هەوارچیەکان مەلەی تێدا دەکەن. ئاوەکەی زەڕنیقی تێدایە و زۆر گەرمە. بەر هەر کوێیەکی لەش بکەوێ مووی هەڵدەوەرێ و بەڵام بۆ ژنان زۆر بەکەڵکە. ئەوانەی خورویان لە لەشدا بێ قوڕیم ئاوە لە خۆیان هەڵدەسون و
چاک دەبنەوە. دیسان لە نزیک باکووری قەڵای عادڵجەواز لە داوێنی چیای سوبحان ئاوێکی سوێر دێتە دەر، لە ڕوونیدا دەڵی چاوی قڕژاڵە. ئەملاو ئەولای ئەو کانیا ئاوەکەی بووە بەکانەبەرد، وەستاکان دێن و دەیبڕن و دەیبەنەوە. هەندێ وەستا بە پێی پێداویستی خۆیان سندوقی دار دروست دەکەن و لە ئاوی ئەم گەڕاوەی پڕ دەکەن و کەمێک خوێی تێکەڵ دەکەن، بەکاری خوا ئاوەکە دەیبەستێ و دەبێ بەبەرد. بەڵام بەردەکەی زۆر سەخت نییە. بۆ دەرگا یان بەردی گوێچکە ئاگەری یان جێپەی پلیکانە ئەم جۆرەشتانە بە ئەندازەی پێویست قاڵبیدار یان قوڕ دروست دەکەن و لەم ئاوەی تێدەکەن کە بەردەکەی تەواو بەستی و ڕق بوو بەکاری دەهێنن. دوای ئەوەی لە تەماشای عادڵجەواز بووینەوە کەوتینە ڕێ. 9 سعات بە قەراغ دەریادا ڕۆیشتین، هاتینە گوندی بەردەکون دەلێکداش. 200 ماڵێکە لە ڕۆخی دەریا. لەبێشەوە هاتینە گوندی دەمرچی، کەمێک لە دەریاوە دوورە و 300 ماڵێکی مەسیحیە لە خاکی قەڵای ئەرجیشدایە. دانیشتوانی هەموو ئاسنگەرن. لێرەوە هاتینە گوندی کەنزەک کە 200 ماڵ دەبێ و لە خاکی ئەرجیشدایە و ئاوەدانە. لێرەوە لە نزیک بارەگای پاژا 7 دزیانگرت و هەر لەوێ سەریان بڕین کە لێرە بارمان کرد بەرەو خۆڕەڵات هاتینە قەڵای ئەرجیش. ئەم شوێنە لە کۆنەوە دەستاودەستی کردووە تا ساڵی 521 کەوتۆتە دەست قلیچ ئەرسەلانشا، قەڵایەکی لێ دروست کردووە و ئاوەدانتری کردووە. پاشان گەیشتە دەستی قەرەویسف شای قەرقۆینلۆ کە چاکی ئاوەدان کردبەوە، بەڵام کە تەیمور هات بەجارێک کاولی کرد. ساڵی 955 کە سولەیمان خان لە وڵاتی عەجەم گەڕایەوە، ئێرەی لە دەستی عەجەمەکان هێنایە دەر. پایتەختی بەگی سنجاقە، خاسەی میری 300,000 ئاقیچەیە. بەگەکەی ساڵانە دەکیسەی پێدەبڕێ، بە 1000 عەسکەرەوە حکومەت دەکا. 86 تیمار و 14 زەعامەتی هەیە. بەگی ئاڵاو گەورەی چەری و ویزباشی هەیە. بەپێی قانون بە جبەلەبەرەکانەوە 1000 کەسی پڕچەک و شەڕکەر لە ئەرجیشدا ئامادەن کە لەگەڵ بەگدا بچن بۆ شەڕ. کە مەلیک ئەحمەد پاشا چووە ئەرجیش، بەگەکەیان فەرهاد بەگ بەهێزی قەڵا و سوپای خۆیەوە 6000 عەسکەری هەڵبژارد بۆ پێشوازی کە بریقەی چەکەکانیان ئاوی چاوی دەبرد. کاتێ نزیکی قەڵا بووینەوە، لە ناو قەڵا دەنگی ئەڵڵا ئەڵڵا هەستا و لە بورج و قولەکانی قەڵاوە بە هەزاران تفەنگ تەقێنرا. هێشتا خرمەی ئەو دڵڕێژانە نەبڕابەوە کە گرمەی تۆپی باڵی و میز دنیای لەراندەوە و ئەو ناوە پڕ بوو لە دووکەڵ. بە نزیکبوونەوەی پاشا تۆپچیەکانی قەڵاب بۆ دەرخستنی شارەزایی خۆیان چەند گولە تۆپی باڵ و میزیان بەسەر دەریا داخل کردەوە و ئەو گولانە هەتا ماوەیەک بەسەر ئاودا بە خشکەیی دەڕۆن. پاشا لە میوانخانە دابەزی و فەرمانیدا 3 ڕۆژ لێرە دەحەسەینەوە. منیش دەستم کرد بە گەڕان و تەماشای قەڵا. دیمەنی قەڵای ئەرجیش قەڵایەکی چوارگۆشەی گەورەیە لەسەر گردۆڵکەیەکی نزم لە گوێی دەریایواندا. بەردەکانی یەکی ئەوەندەی فیلێکن. قەڵاکە سپی و بێگەردە. قولەی 4 قولینجیەکانی زۆر قایمن. لەبەر ئەوەی حەواڵەی بەسەرەوە نییە، دیوارەکانی بڵند نەکراون. لە جیاتی ئەوە ئەوەندە پان کراون جلیتێنیان لەسەر دەکرێ. خەندەقی نییە. هەندێ ساڵ دەریا هەڵدەستێ 7-8 مانگ ئەم قەڵایە لەناو ئەودا دەمێنێتەوە. 2 دەروازەی هەیە. یەکێکیان ڕووی لە خوار ئاوایە کە دەروازەی عادڵجەوازی پێدەڵێن. ئەوە دەروازە گەورەکەیانە. ناو قەڵا 1000 خانووی قوڕینی هەیە. مزگەوتی سولەیمان خان کە کۆنە مزگەوتی یوسف پاشا بووە تازە کراوەتەوە. شێوەی کۆنە و منارەیەکی هەیە. 200 دوکانی لێیە. جبەخانەی زۆرە. تەنانەت 110 پارچە تۆپی تێدایە کە لە تۆپەکانی قەڵای عادڵجەواز جوانترن. تۆپاوێژێک بەلای باکووردا کێوی ئالاداخ هەیە کە بە قسەی زۆر خۆشی لێکراوە. هاوینی ئێرە گەرمە. دانیشتوانی قەڵا 6 مانگ لە باخچەکانی ئالاداغدا ڕادەبێرن. حکومەتی قەڵا. بەگی ئەم قەڵایە بەگی ئاڵا و فەرماندەی گەورەیە. قەزاکەی 150 ئاقیچەیە. میرا و باشگور و کوێخای شاری هەیە. لە ناو قەڵادا قەڵاداری
یەنیچەری کە لە ئەستەمبوڵەوە دانراوە 300 کەس و 4 بلوک نەفەری هەیە. لەبەر ئەوەی سنووری عەجەمە ئەگەر قەڵادار تۆپاوێژێک لە پردی ئەرجیش بەولاوەترەوە بڕوە، فەرماندە خەبەر بە پاشایوان دەدا و دەڵێ قەڵادار قەڵای بەجێ هێشتووە، دەست بەجێ لەسەر کار لا دەبرێ. لایەکی دوورگەکە بەندەرەکەی لەنگەرگایەکی جوانی هەیە بۆ کەشتیوانەکانی وان کە ماڵ و شتومەکی بازرگانی لێبار دەکەن و لێرەوە هەتا ئەرزڕوم دەچن. دانیشتوانی قەڵا هەمویان بۆشناق و ئەرنووتن، موسڵمانن. لە سەردەمی سولەیمان خاندا هێنراونە ئێرە، لەناو خۆیاندا مەلایەن هەیە. کورد و عەلۆ و جەلۆی نەناسرا و ڕێگە نادەن بچێتە ناویان، هەموو خزم و کەسی یەکترن. گەڕاوی قەڵای ئەرجیش. لای باکووری ئەرجیش لە سەرزەی ئەرزڕۆم گەڕاوێک هەیە کە هەموو ساڵێک هاوینان لە کاتی گەیشتنی کوولەکەدا لە شارەکانی وان و بتلیس و ئەخلات و هەموو کوردستانەوە بازاران کەس خێوەت و خواردن و خواردنەوە دێن و 3 مانگی تەواو لێرە ڕادەبێرن. بەم ئاوی گەڕاوە خۆیان دەبوژێننەوە. لە نزیک ئەم گەڕاوە شوێنەواری بینای زۆر گەورە هەیە کە گوایە ئەسکەندەر کردوونی و ئاوی گەڕاوەکە ئاشگەڕێکە. کەمێک لەولاتر کانی خانان هەیە. لەناو بەردانەوە ئەوەندەی فیچقەیەک ئاو هەڵدەدات و دەڕژێتە ناو حەوزێکی دەبەدەوە. ئاوەکەی ڕوونە، بەڵام زۆر گەرم نییە چونکە گومبەزی لەسەر نەکراوە. کانی شێر هەیە کە وەستای بەرتاش سەرکەشێرێکی تاشیوە و ئاو لە دەمی ئەم شێرە هەڵدەڕژێتە حەوزێکەوە. پەنا بەخوا ئاوەکە ئەوەندە گەرمە لەناو حەوزەکەدا وەکو مەنجەڵی سەر ئاگردان قوڵپەدا. سەر و پێ دێنن بەم ئاوە ئاوڕووتیەکەن. بەکاری خوا 3 هەنگاو بەولاتر لە ناو کونە بەردێکەوە ئاوێک دێتە دەر، ئەوەندە ساردا لە هاوینە کەس ناتوانێت دەستی تێخا. ئەم ناوچەیە کەوتۆتە دەرەجەی 8 ئیقلیمی عرقیە، هەواکەی زۆر سازگارە. لە زیارەتگەکانی ئێرە قسنی سوڵتان قەرە یوسفبای هەیە کە پیاوێکی خوای بووە. لەگەڵ پاشا ئێرەمان بەجێ هێشت و بە قەراق دەریادا هاتین. لە قەرە کۆپری قۆناغمان گرت. پردێکی قایم و باشە، بەڵام نەمانزانی کێ کردوێتی. ئاوی ئاقسو بەژێریدا دەڕوا. ئەم ئاوە لە چیای سوبحان و ئاڵاداخەوە دێتە خوار و دەڕژێتە دەریای وانەوە. قەراخی ئەم ئاوە یالزیقی پێدەڵێن، حەسیری باشی هەیە. لە نزیکی ئەم پردە پازارکۆیی هەیە، 300 ماڵێکی مەسیحی لێیە، هەمویان کاری حەسیرچنینەکەن. ئەم گوندە سەر بەهێزی وانە. لێرەوە بەرەو خۆڕەڵات دیسان بەناو سازلق و زەلکاودا کە شوێنێکی بەترسە هاتین گەیشتینە ڕووباری بەندیماسی کە لە کێوەکانی بارگرەوە دێ و بە بن قەڵای بارگردا تێدەپەڕێ. پێشتر باسمان کرد کە ئێرە ساڵی جارێک ڕاوەماسی لێ دەکرێت. دەڕۆیشتین کە لە بەرامبەرمانەوە قەڵای بارگر دەرکەوت. فەرماندەی هێزەکان و سنجاقی ئێرە شەرەفخانی مەحمودی بە 5000 جبەلەبەر و چەک هەڵگرەوە بە سوپای پڕ لە سیلاحەوە گەیشتە پێشوازی پاشا. دابەزی و ڕکێفی پاشای ماچ کرد و تا ماوەیەک بە پێ لەگەڵی ڕۆیشت. دوایی بە فەرمانی پاشا بەبێ ئاوزنگی سوار بۆەوە و هاتینە قەڵای بارگر. لە قەڵاوە 40-50 تۆپ و چەند هەزار فیشەکێک هاوێژان کرا بە شادی. پاشا چووە ناو سەراپەردەی خۆی. پاشان بەک بانگێشتی بۆ کرد و دیاریچاکی پێشکەش کرد و کرا بە دیوان. قەڵای بارگر دۆڵێکی درێژە کە ئەو سەری بۆتە خلیج، ناوی بەندیماسیە. جا لە خۆڕەڵاتی ئەو بەندە و لەسەر بەردەڕەشەکانی ئەو چیایە قەڵایەکی پێنسووکی بەرز بە بەردی گەورە دروست کراوە. ئەم قەڵایە بەدەست کوردەکانی مەحمودیەوەیە. نەفەرەکانی هەموو کوردن. خاسەی میریەکەی 200,000 ئاقیچەیە. 97 تیمار و 7 زەعامەتی هەیە. بەگی ئاڵا و سەرۆکی چەری هەیە. لە کاتی شەڕدا 3000 عەسکەر کۆ دەکاتەوە. قەزاکەی 150 ئاقیچەیە. باجگر و میراوی هەیە. هۆی ئەم ناوەی قەڵا ئەوەیە کە قلیش ئەرسەلان کاتێ ئێرەی بنیاتنا لەم شوێنەدا باج و بارانەی لە کاروان و بازرگانەکان دەستاند. کوردەکان ناویان لێنە قەڵای بارگر. خەڵکی ئێرە هەمویان کوردی ئازان و لە قارەمانەکانی هۆزی مەحمودین.
ئەسپی کە هیلێ ڕەسەنی پاش و درێژی پشکورتی شانگازوتی و ملمامزی قەڵە و ڕێک و پێک لێرە هەیە لە هەموو کوردستاندا وێنەی دەست ناکەوێ. سەرای شەرەفخان و گەرما و خانێک و باخ و بێستان و بەشی خۆی دوکان هەیە. ئەو هەوای سازگارە و ترێکەی خۆشە. ئەم قەڵایە بە خاکی ئازەربایجان دەژمێردرێ. ساڵی 1955 کە کوردەکانی ناوقەڵا سەریان بۆ سوڵتان سولەیمان دانەواند، قەڵایەندا بەدەستەوە فەرمانڕەوایەتی درایەوە بە خۆیان بەگی ئێرە لە مەحمودیەکانە. لەم قەڵایەوە بەرەو قیبلە هاتین. هەوارگەی حەسەن تاپیدیمان خستە لای چەپ کە هەموو کوردەکانی مەحمودی هاوینان دێنە ئێرە. پێی هەڵگەڕام چوومە قۆچی سەرێ، دەبینم کوێستانێکە سەری لە ئاسمانە کە لەم چیایە تێپەڕید ڕێگە دەبێتە دوو، ڕێگەی دەستە چەپ بۆ قەڵایوان و ڕێگەی لای ڕاست دەچێتە قەڵای ئامیق. لێرە بووینە میوانی گوندی پاس لە دامێنی چیای چۆماغلیدایە، هەرێ میوانە و سەد ماڵێک دەبێ، گوندێکی ئاوەدانە بە باخ و باخچە. من ئیزنم لە پاشا وەرگرت، چووم بۆ قەڵای ئامیق. گوندە ئاوەدانەکانی لای قیبلەم بەجێ هێشت و بەناو بەردەڵان و بە قەراق دەریادا بە 4 سەعات گەیشتم. قەڵای ئامیق. بە قسەی مێژوونووسان ئێرە نەتەوەی عاد بنیاتیان ناوە. بەردەکانی ئێرە وەکو عەقیقی یەمەنی سوورن. قەڵا لە قەراقی دەریا لەسەر یەک کۆڵەکە بەردی خوایی دروست کراوە. ئەوەندەی 5 منارەی سولەیمان بەرزە. خوا دەیزانێ زاتم نەکرد سەرکەومە ئەو ئاسمانە بچم تەماشای بکەم، چونکە دەبێ بە چەند هەزار پلیکانی بەردا سەرکەوی تا دەگەیتە ئەو پەیژەدارانەی بە بەردەکانیانەوە ناون و پاشان دیسان بە پلیکانی بەردی دیکەدا. لە کاتی شەڕدا پەیژەکان بە گوریس هەڵدەکێشنە سەرەوە و ئیدی لە هیچ لایەکەوە ماوەی پێهەڵگەران نامێنێ. لە هیچ شوێنێکەوە حەواڵەی بەسەرەوە نییە. لایەکانی قیبلە و باشوور و خۆر ئاوای دەریایوانە و ئەم بەردا وەکو سنگێک لە ناو ئاو سەری هەڵداوە و شتێکی یەجگار سەیرە. لە هەمووی خۆشتر لەو تەوقە سەری ئەم بەردە قوچە کانیلەیەک هەیە. ئاوە زیادەکەی بەلاقەدی بەردەکەدا دێتە خوارێ. لە ناو قەڵادا مزگەوتێک و 50 خانووی لێیە. لە عەمبارەکانیدا گەنمەشامی و چەڵتوک و 6 تۆپی شاهانە هەیە. قەڵایەکی زۆر سەختە. ئەگەر لە ناوخۆیدا ئازوقە و ئاوی ببێ لەگرتن نایە. من تەنیای قەڵام لەم بابەتە دیوە. لە وڵاتی ئەدەنا سنجاقی سلفکە لە نزیک لارندا قەڵای ئەرمانک، ئەوی شیاوی بینینە، بەڵام ئەم قەڵای ئامیقا لەو سەختتر و بێحەواڵەترە. ساڵی 805 تەیموری لەنگ هاتۆتە سەرم قەڵایە کە دیوێتی وتوێتی ئەم قەڵا پیسا گەلێشە و خونکاری بەدناو کردووە و ئابڕووی بردوون. من حای خۆم لەگەڵی نابم. بەبێ خۆ تێگەیاندن بەجێ هێشتووە. دەریایوان لە بەردەم ئەم قەڵایەدا ئەوەندە قوڵە گوریسی چەند سەد جووتە باڵیان بۆ شۆڕ کردوتەوە نەگەیشتۆتە بنی. بۆیە پیان وتووە عەمیق و کوردەکان بەهاڵە کردویانە بە ئامیق، جارجارە ئەمووکیشی پێدەڵێن. لە درز و کوونەبەردەکانی ئێرە بە هەزاران شەهێن و هەڵۆ و خەرتەل هێلانەیان کردووە. جارێک قەسابێک لە خوارەوە گامێشێک سەر دەبڕن و خەریکی کەوڵکردنی دەبن. هەڵۆیەک لە هەواوە لول دەبێ سەلکی گامێشەکە کە لەو ناوەدا کەوتووە هەڵدەگرێ و دەیبات هێلانەکەی خۆی و دەرخواردی بێچۆکانی دەدا. تا ئێستا ئێسکی ئەو سەلکە وەکو سندوقێکی سپی لە بەردەم ئەم هێلانەیەدا دیارە. ئەمە ئەومان پێدەسەلمێنێ کە هێزی هەڵۆ بە ئەندازەیەکە سەلکە گامێشێکی سەدحۆقەیی بۆ هەڵدەگیرێ. ئەم قەڵایە لە سەردەمی سولەیمان خاندا بەدەستی ڕۆستەم پاشا گیراوە. ئەمڕۆ هی پاشایوانە. قازیوان نایبەتی ئێرە دەکا. قەڵادار و 50 نەفەرێکی هەیە. لاوارشی خوارەوەدا 100 خانوویەکی قوڕی بە باخ و باخچە هەیە. مزگەوت و خان و گەرماوێک و بازارێکی بچووکی لێیە. پاش تەماشاکردنی قەڵا ڕێکەوتین بەرەو خۆڕەڵات. لە کنگوندی جانکلەر لە ڕووباری جانک پەڕینەوە و پاشان لە ئاوی سوارچلیشمان داواتینە گوندی ئابلان. لێرە لەگەڵ پاشایەکمان گرتەوە. باسی قەڵای ئامقم بۆ گێڕایەوە. بەبێ چاوپێکەوتن واقی وڕما و ئەوانەی لێوە بوون شایەدی قسەکەیاندام. لێرە ڕاهاتینە گوندی قەرەقاسم کە 100 ماڵێکە و لەناو مێرگدایە. ئێرە سەکۆیەکی سوڵتان مرادخانی لێیە کە جێگەی سەیرانانە. مەلا قاسم ناوێک لەم گوندە تێکەی دەروێشانی هەیە. فێداران دێنە ئێرە بە 7 ڕۆژچاک دەبنەوە. ئەمجا بەرەو قیبلە هاتینە چای باشی و قۆناغمان کرد. گوندێکی 100 ماڵی ئاوەدانە و
لە ناو چیمەنێکدایە و کەمێک لە ڕووبارەوە دوورە. ئەم ڕووبارە لە کێوی چۆماقلی و چیای ئاقکریپی دێتە خوار و کە تۆپاوێژێک لە خۆڕەڵاتی واندایە و دەچێتە ناو دەریاوە. پاشا لێرە وچانی گرت. پیاوماقوڵ و گەورەکانی وان بە خزمەتی گەیشتن و ئەوەندەیان دیاری بۆ هێنا باسی ناکرێ، چونکە تا ئێستایەکێکی وەکو مەلیک ئەحمەد پاشا کە مۆری لێ سەندرابێتەوە دووجار بوو بێ بە قایمقام و وەزیرێکی زاوای سوڵتان بێ نەهاتۆتەوان. جگەلەوەی وەزیرێکی ئەوەندە گەورە و پایەبەرزە هەتا بن قەڵای تەرجیلی دیاربەکریشی بە دەسوخەتی مبارەکی سوڵتان بۆ نووسراوە لەژێر فەرمانی دابێ. 100 دەرگەوانێک بۆ چاکردن و تازەکردنەوەی قەڵایوان نێررا. خەڵکیوان بەجارێک زراویان ڕژا. ئەو هەموو سوپایوانە تا دەگاتە دیاربەکر و حەزۆ بتلیس لەگەڵ پێشوازیکەران لەو ناوەدا حێقیان کردبوو. لە دەرکەوانە ناودارەکانی ئەستەمبوڵ مستەفا ئاغا گوێزل بەخۆی و 40 دەرکەوانەوە لێرە بوو. ئەمانە خەزوری خوسرە و پاشا و سلەیمان بەگ و حوسێن ئاغا و کوڕەکانیان هێنابوو کە بە ناوی دوورخرانەوە لەوان دایان بنێن. دەنگ بڵاو بووە کە فەرمانی کوشتنی سەدان پیاوی گەورە و پیاوماقۆڵی وان دەرچووە، بۆیە خەڵک لە ترسی گیانی خۆیان هەمویان دیاریان بۆ هێنا بوو. شتەکە ئەوەندە زۆر بوو ئاغا و دەست و پەیوەندەکانیشی تێر کرد. فەرمان دەرچوو کە بەیانی زوو بچنە ناو شار. باسی قەڵایوان. ئێرە لە پێشتر دانەتەوەکانی عاد و سەموودی لێبووە کە لە چیاکاندا نیشتەجێ بووبوون لەناو ئەو ئەشکەوتە قوڵ و گەورانەی کە هەڵیان کەندبوو. ئەوە بوو خوای گەورە هەمویانی کرد بەبەر. ئەم ناوچەیوانش چەند دەستا و دەستی کردووە تا ساڵی 1600 پێش هاتنی پێغەمبەری ئیسلام لە سەردەمی حەزرەتی سولەیماندا مەلیک جالوت لێرەدا کڵێسایەکی گەورەی دروست کرد. پاژەوە سولەیمان پێغەمبەر جالوتی کوشت. ئێرە زۆر ئاڵوگۆڕی بەسەردا هات تا 181 ساڵ پێش هاتنی پێغەمبەر کەوتە دەست ئەسکەندەری گەورە. لەبەر ئەوەی دانیشتوانی ناوچەکە بەو کڵێسایەیان دەوت وان ئەو شارەی لە لاشیەوە دروست کرا، هەر ناویوانی بەسەردا بڕا. لە سەردەمی پێغەمبەردا بە دەستی کیسرای دادکار نەوشیروانەوە بووە. یەکێک لە ئەسحابەکان ڕێیکەوتە ئێرە قەشەی کڵێسا و چەند کەسێکی دیکەی موسڵمان کرد. پاشان یەکێک لە بنەماڵەکانی یەزیدی گورد بە ناوی تاژدین بوو بە فەرمانڕەوای ئێرە و قەڵایوانی نوێ کردەوە و قەڵایەکی لە خوارەوە دروست کرد. ساڵی 811 کۆچی کەوتە دەست قەرەویسفی جەلایری کە لە شاکانی قەرەقۆینلووی ئاذربایجانە. ئەویش لە ترسی تەیموری لەنگ هەڵات و پەنای بردە بەر یەڵدەرم بایەزیدی عوسمانی. بەڵام یەکێکی دی لە شاکانی ئاذربایجان حەسەن باینگیرنا و سەری بۆ تەیمور دانەواند و شوێنی کەوت. تەیموریش لە پاداشتی ئەم دڵسۆزیەی ئاذربایجان شاری ئەخلات و قەڵایوانیدایە. لە ساڵی 955 داوان کەوتە دەستی شا تەحماسبی سەفەوی. ساڵی 956 لە سەردەمی سوڵتان سولەیماندا برای شا تەحماسب کە ناوی ئەلقاس میرزایە لە کاکی تۆراو هاتەکن سولەیمان خان و پاشان لە کاتی ئاژاوەنانەوە و تاڵانکردنی وڵاتی عەجەمدا کوژرا. ئیبراهیم پاشا کرا بە سەرداری مەزن و ئەلقیاس میرزا بوو بە یارمەتیدەری. جا بە سوپای تەواوی ئالیەتەکانی سەر بە ئەنەدۆڵ و ناوچەکانی قەرمان و مەرعەش و دیاربەکر و شام و حەڵەب و تەرابلوس و ئورفە و ئەدەنە و هەموو کوردستانەوە کەوتە ڕێو. لە دەشتیواندا چادر و خێوەتیان هەڵدا و حەسانەوە. ئەو عەجەمانەی لەناو قەڵادا خۆیان حەشاردا بوو لە بەرامبەر ئەم هێزەی عوسمانیدا خۆیان بۆ نەگیرا و لە ترسان کلیلی قەڵایان بۆ سەرداری مەزن هێنا و چوونە ناو قەڵای زگدراوەوە. هەر لەو ڕۆژەدا ئەمینبەگی مەحموودی کلیلی قەڵای ئامیق و سێ ئاوان و سوڵتان کیاپانی بۆ سەردار هێنا. لەبەر ئەوە حکومەت و قەڵاکان درایەوە بەخۆی. دیسان قەڵا زۆر قایمەکانی جرم و بیتکار و بارگر و ڕۆنسی و حەل و تەن و زەش کلیلەکانیان بۆ هێنا. سەرداری مەزن وڵاتیوانی دا بە وەزیری شام خوسرە و پاشا. بەڵام گەلێک لە خانەکانی کوردستان وەکو شەرەفخانی بتلیس کە لەلایەن شا تەحماسبەوە تاجی لەسەر نرابوو دەستیان کردبوو بە ڕێگری و ئازاردانی کاروانی موسڵمانان و ڕێبواران. سەردار خەبەری گیرانی وان و هەر 43 قەڵاکەی دیکەی وەکو هەواڵێکی بەپەلا بۆ سولەیمان خان نارد کە لەو کاتەدا لە گەرمیانی حەڵەب بوو. ئەویش ڕووی کردە لای ئەوان. خوسرە و پاشا کە یەکەمین فەرمانڕەوای قەڵایوان بوو خەریکی نوێکردنەوەی قەڵاکە بوو. شای ئێرانیش کە زانی قەڵایوان گیراوە بە لەشکرێکی ئێران و تورانەوە بەرەو ئەم لایە جمی. سەردار ئیبراهیم پاشاش بە هێزەکانی خۆیەوە چوو بۆ پێشێ. لاوانەوە بەرەو باکوور و خۆڕەڵات گەیشتە سەڵماس و کە لەوانەوە 7 فرسەخە. شا کاتنی سەرداری بیزگەڕایەوە بۆ ئەسفەهان و سەرداریش لە ئەسعەد ئاباد نزیک تەورێس خستی. پیاوماقوڵ و مەلا ناسراوەکان سەریان بۆ سەردار دانەواند و دیاریان بۆ هێنا.
ئیبراهیم پاشا فەرمانیدا کە تەورێز تاڵان نەکرێ، بەڵام هەواری قزلجە کە شوێنێکی سەختی عەجەمەکانە و سربزێوی دەکا ئولەما پاشای بە 10,000 عەسکەرەوە ناربیگرێ کەچی ئولەماش کاو بە عەسکەرێکی کەمەوە گەڕایەوە تەورێز. ئەم جارە سەردار عەسکەرێکی پتری ناردە هەواری ئوجان و نزیک تەورێز و خۆی و مەرەندە و تووس و سڵماسیان تاڵان کرد و تۆڵەی خۆیان سندەوە و بە تاڵانێکی زۆرەوە گەڕانەوە تەورێز. 20 ڕۆژ پاش ئەو بەسەراتە کوردەکانی پنیانشی لە دۆڵی قەتورەوە هاتنەوان و قەڵاکەیان ئاوەدان کردەوە. شەرەفخانی بتلیس چونکە بۆ کنشای ئێران هەڵات بوو، وڵاتی بتلیس بە خەڵات درا بە ئولەما پاشا. دوای ئەمانە سەردار ئیبراهیم پاشا بەسەر بتلیس و حەزۆ و میافارقین و دیاربەکردا بەرەو بەغداد ڕۆیشت کە لەو کاتەدا سولەیمان خان گەمارۆیدا بوو. دوای ئەوەی بە خزمەتی سوڵتان گەیشت لە گەمارۆی بەغداددا بەشداری کرد و ئەو شارە پاش 40 ڕۆژ لە گەمارۆدان لە ساڵی 941 داگیرا. پاش گەڕانەوەی بۆ ئەستەمبوڵ بیستی کە قەیسەری ئەڵمان لەشکری ناردۆتە سەر بەلگراد و سولەیمان خان بەبێ ڕاوەستان ڕووی کردە و ناوە و پاش داگیرکردنی 7 پارچە قەڵای وەکو ئەردوو، دۆکنیش و سولەنکمیش و ئەردین و ئوسکە بە سەرکەوتووی هاتەوە ئەستەمبوڵ. لەم کاتەدا هاواری قەڵاکانی وان و عادڵجەوازی پێگەیشت کە شای ئێران گرتوونی. سوڵتان سلەیمان چاری نەما بۆ جاری دووەم بەرەنگاری عەجەمەکان وەستایەوە. سوڵتان سولەیمان ڕۆژی 7 مانگی سەفەری 955 لەگەڵ شازادە جیانگیر هاتە ئوسکودار و لەوێوە بە سوپای دەریای ئاسیاوە هات تا گەیشتە و شوێنەی پێی دەڵێن سەیدغازی. لێرەدا شازادە سەلیمخان والی سارۆخان گەیشتە خزمەتی و کاروباری وڵاتی ڕۆمیلی پێسپێردرا و نێردرایە ئەدرنا. پاشا هات گەیشتە بەرەوی ئاقشەهر و لەو بارەگایەدا حەسایەوە. شازادە بایەزید خان بە سوپای خۆیەوە هات لەم بەر و ئەو بەری ڕێگا بۆ سەلام ڕاوەستا کە ئاڵای پێغەمبەر دەرکەوت دابەزی و چۆکی ڕکێفی باوکی ماچ کرد. سوڵتان زۆری پێخۆش بوو. ئەم شازادەیەشی لەگەڵ خۆی خست و بەرەو ناوچەی وان ڕۆیشت. گەیشتە سێواس و لێرەدا شازادە مستەفاخان کە فەرمانڕەوای ئاماسیەیە گەیشتە دەستماچکردنی سوڵتان و ئەویش بە سوپاکەیەوە شوێنی کەوت. کاتنە قەڵای ئەرزڕوم 3 ڕۆژ وچانی گرت و سوپایەکی دیکەشی کۆ کردەوە و هات لەبەر قەڵای عادڵجەوازدا پشوویدا. عەجەمەکان خۆیان ڕانەگرت، هەندێکیان بە کەشتی ڕۆیان کردە قەڵایوان و هەندێکیان بۆ دەشتی تەحتیوان هەڵاتن و قەڵای عادڵجەوازیان چۆڵ کرد. لەبەردەمی ئەو قەڵایەدا سوڵتان ئولەمە پاشای کرد بە بگلەربەگی قەرمان و پیری پاشای بە 40,000 کەسەوە ناردە سەروان گەمارۆی بدا. ئەوان گەیشتنە خواریوان و مەتەرێزیان هەڵکەند، چوونە ناوی و چەند هەزار عەسکەرێکیان بۆ شوێنێکی دی بەڕێ کرد کە بچن لە خاکی عەجەمدا تاڵان و کاولکاری بکەن. سوڵتانیش بە 10 ڕۆژ گەیشتە دەشتی تەورێز. برا بچکۆلەیشە ئەلقاز میرزا لە بەردەم سوڵتان سولەیماندا دەستی بە چاوەڕا کرد تا سوڵتان کردێ سەردار و ڕووی کردە هەمەدان و دەرگەزێن و ئەردەوێڵ و نەهاوەند و قوم و کاشان و قەزوێن و مەراغە و ئەسەداباد و شاری ئوجان و دەوروپشتی ئەسفەهان. لە عێراق و ئازەربایجاندا بە 40 ڕۆژ 76 پارچە شاری داگیر کرد و لەگەڵ ئەلقاز میرزادا گەڕایەوە خوارشاری تەورێز. ئەوەندەیان تاڵانی لەگەڵ خۆیان هێنا بوو کە هەر خەربەندەیەک باری وشترێک میسکی پێبڕا بوو. ئەم قسەیە زۆر بڵاوە، بەڵام سولەیمان خان نەیهێش شاری تەورێز تاڵان بکرێ و ڕازی نەبوو دەست بۆ دانیشتوانی ببرێ. تەنها کۆشک و خیابانیشا لە ناو تەورێزدا ڕوخێنرا و تەخت کرا. من کە لە ساڵی 2050دا چوومە تەورێز باسی ئەو کاولکاریم کردووە. دوای ئەوە سوڵتان بەرەو خۆراوە گەڕایەوە. بە 5 ڕۆژ گەیشتە دەشتیوان کە تەماشای کرد ئولامە پاشا و پیری پاشا هەروە لە ناو سەنگەردان. دەستبەجێ سەتری عەزەم و سەرۆک وەزیر بە 7 بەگلەربەگیەوە کردە فەرماندەی گرتنیوان. بەمەرجێک بە ئاشکرا لەو دوژمنانە کەسیان لێ دەرنەچێت و ئەمانەش لە ناو خۆیاندا سەبارەت بە چۆنێتی گرتنی قەڵا ڕاوتەگبیر بکەن. جا سوپای عوسمانی وەکو شەغڵە چواردەوری قەڵایاندا و ئەم ئابڵ و قەتەنگە 10 ڕۆژی خایەند. عەجەمەکانی ناو قەڵا لەبەر قات و قڕی و برسێتی پەرێشان بوون. لە ڕۆژی 11دا فەرماندەی قەڵا سوپاسالاری عەلیەجان لەگەڵ چەند کەسێکدا خۆیان لە دیواری قەڵاوە بە گوری شۆڕ کردەوە و چوونە خێوەتی ئەلقیاس میرزا و بەسەردەست و پێیدا کەوتن. ئەویش تکای لە سولەیمان خان کرد بۆ بەخشینیان. بەم پێیە بە 20 ڕەجەبی 955 جارێکی دیکە قەڵایوان بە دەستی سوڵتان سولەیمان و گەورە وەزیر ڕۆستەم پاشا داگیر کرایەوە. سوڵتان 4 ڕۆژی دیکە لەوان مایەوە و قەڵاکەی بە جۆرێک تازە کردەوە لە جاران باشتر. ئەمڕۆوان یەکێکە لە قەڵا هەرە قایمەکانی عوسمانی و مێژوونووسەکان نازناوی قزل ئەرسەلان واتە شێری سووریان داوەتێ چونکە ڕەنگی گومبەز و بەردەکانی ئاڵە و لە دوورەوە دەڵێی خوێنی پێدا کراوە. ڕەوەزی وان لە خاکی ئازەربایجاندایە.
باشوور و خۆر ئاوە و باکووری بە دەریاچەی وانەوەیە. خۆڕەڵات و لای قیبلەی کەوتۆتە ناو دەشت و چیمەنێک دەڵێی بەهەشتی شەدادا. قەڵاکەی لەناو ئەم دەشتەدا لە دوورەوە دەڵێی وشتری بارکراوە و ویخی خواردووە. لای پشتەوە گەیشتۆتە پەڕەکەی ئاسمان و لە هەزار ڕەنگ دەنوێنێ، وەکو باری وشتر لەبەر یەک ڕەویوەتەوە و خوارەوەی وەکو کێوی بێستون بەردێکی یەکتەختەی بنهۆڵۆڵە و دیوارە نزمەکانی وارشی شاری لێیە. لای باکووری کەندی ژێر ڕەوەزەکەیە، ئەو جێی تەیمور خۆڵەکەی لێڕاوکردە بوو. شاری لێ نییە و لاکەی دیکەی زەلکاوە. لای خۆر ئاوای خۆڵی تەیموری لێیە و پشتەوەشی دەشتە. ئەم چیایە کە دەڵین لە وشتری یەقدراو دەچێ، سەری وشترەکە لای خۆڕەڵاتە و کڵۆ بەردەکانی تۆ بنایەنگات هەیە. لاقەکانی ئەو وشترە دەڕوانێتە خۆر ئاوای سەردەریا. ئەوەی وتمان لاقی وشترەکەیە لە خوارەوە بە 3600 شەقا و بەسەر بەرد و پێپلیکاندا بە ترسدا بە 1 سەعاتی تەواو جا دەیگەیتێ و دەبێ لە 7 قولە و 7 دەروازە دەرباز بی. اینجا تازە دەگەیتە دەرگای عەرەبجان کە لە هەموو دیوارەکانی قەڵا نزمترە. گاشە بەردەکانی ئەم قەڵایە لە خوارەوە ڕابە چەشنێکی سیر دێنە بەرچاو. لایەکی دەڵێی ئەژدیهایە و خۆی بۆ خوارەوە شوەڕ کردوتەوە و ڕێگەی شاری گرتووە کە لەو چڕنووک و ملی باشکرا دیارە. لایەکی دیکەیە وەکو شێر وایە یان لە شێوەی تیمساح و کەشتی سەر ئاوە، هەیانە بێ کە موزیات هەڵۆی لەسەر نیشتوتەوە. لە خوارەوە بە 3 سەعات دەگەنە لای ئەو بەردانە. لە قەدی ئەم چیایە 6 ئەشکەوتی گەورەی نهۆم لەسەر نهۆم هەیە، کاریەکەیان ئەوەندەی کاروانسەرایەک بەرینە. لەناو هەندێک لەم ئەشکەوتانەدا شارەکرمی ئاوریشمی هەیە کە وەستاکاران بە خەڕک دەیڕێسن و دەیکەن بەدا و قوماشی لێدەتەنن. لە سەدان ئەشکەوتدا ئەوەندە گول لە تۆپ هەڵدراوەتەوە مەگەر خوا بیزانێ. هەندێکیان لیپاولیب پڕ کراوە لە باروتی ڕەش، هەندێکی دیکەی پڕیەتی لە شیر و تیر و تفەنگ و مەتاڵ و تەورزین و پاچ و پێمەڕە و نوێڵ و چەرخ و فەلەک و مەنجەنیق و بەردیخەڕ و چەک و کەلوپەلی بێژمار. تەنانەت لە 100 ئەشکەوتیە گەنم و جۆ و چەڵتوک و گەنمەشامی و پاقلە و نیسک و نۆک و دانەوێڵەی دی ئەمبار کراوە. ئەشکەوتێک 1000 ساڵە پڕ کراوە لە کەوشەکۆن و کاڵەدرا و پەڕۆکۆن و ئەم جۆرەشتە بێکەڵک و چوپوچانە. ئەشکەوتێک پڕیەتی لە ئێسکی ئاژەڵ و جانەوەر. یەکێکی دیکە لەو ئەشکەوتانە پڕیەتی لە کەندووی گەورە گەورە کە یەکێکیان ڕۆنی بزیر و یەکێک ڕۆنی کونجی و یەکێک ڕۆنی ئاژەڵ و یەکێک نەوتی ڕەش و گەلێکی دیکە لەم جۆرە چەوریانە. 7 حەوزیان دروست کردووە، پڕیان کردووە لە پێستی مەڕ و گامێش. ئەو پێستانە ئاوڕوت و پاکراون و وەکو سیرمەی باریک بڕیویانن تا ئەو حەوزانەیان لێپڕ کردوون. پاشان ئەوەندەیان هەنگوین پیاکراوە تا نقم بوون. ئێستا لە پێست دەرچوون بوونەتە مرەبایەکی ئەوەندە خۆش پیاولەی تێر ناخوا. لە ئەشکەوتێک ماسی خوێکرا و لە یەکێکی دیکە بەرخ خوێکراوە، گۆشتی بزن و گامێش و شکراون. 3 ئەشکەوت پڕیەتی لە خوێ، 40 ئەشکەوتیش ئەوەندەیان گەنمەشامی کوڵا و کولێرە و بەکسەم و ئارد و ساوەڕتێدایە خوانە بێ کەس نایزانێ. چەند حەوزێکیش سرکە و هەنگوین و پەنیر و ڕۆنی زەیتونە و تەنانەت شەراب واتە مەیش هەیە کە دەدرێ بە نەخۆش یان بۆ فەلەکان. لەوانەش سێرتر ئەشکەوتێک بەکاری خوا کانی نەوتی تێدایە. لە قڵشتی بەردێک دێتە دەرەوە و دەچێتە حەوزێکەوە کە پڕ بووە و دەفتەردارێکی بیری دێ و بە هەڵکی دەفرۆشێ. بەڵام ئەم ئەشکەوتە شەو و ڕۆژ داخراوە و چەند تۆپەڵە خۆڵێکی لەلا هەڵدراوەتەوە، ئەگەر خوا نەخواستە لەبەر هەر شتێک ئاگری گرت پێی بکوژێنرێتەوە. بە کورتی وەکو وتمان لەم چیایوانەدا 600 ئەشکەوت هەیە کە هیچیان خاڵی نین و هەمووی پڕە لە چەک و جبەخانە و ئاز و قەیشەڕ، چونکە سولەیمان خان لە شەڕەکاندا زۆر سەرکەوتو بوو، چەندین قەڵای داگیر کردبوو، خۆی بە هەموو شتێک ڕادەگەیشت. پەلاماری دەرەوە بۆ ناو قەڵا و بەرگری قەڵاب بۆ دەرەوە هەمووی لێکدا بوو. بۆیە لە خوار و قەڵاوە تا لوتکەی سەرێ 20 و 30 و 40 تۆپی باڵ و میزی دامەزراندبوو کە تا مەودای 4 سەعات لە باخەکانی ئەردەمیتەوە ڕێی دوژمن بگرێ و لە دەشتیوان و 40 میلی دەریاوە کەس نەوێرێ بجوڵێتەوە. جا ئەگەر هات و سەرڕای ئەم هەموو شتە دوژمن بە فێڵێک گەیشتە دامێنی قەڵا و تۆپە گەورەکان ڕێگەی لێدانیان نەبوو، سوڵتان سولەیمان بە زار ڕەحمەت و ماندووبوون دیواری هەندێک لە ئەشکەوتەکانی کون کردووە و لولەی تۆپی وای لێهێناوەتە دەرێ کە پیا و سەری سۆر دەمێنێ. بەم جۆرە ڕیزێک تۆپی داناوە و گولە و پێویستەکانی لە تەنیشتەوە داناون. ئەشکەوتەکانی خوار ئەوانیشی کون کردووە و لولەی تۆپی لەوانی گچکەتری دەرهێناوە و گولەی بەردی لە تەنیشتەوە داناوە. جگە لەوانە لە وارشی خوارەوە دەرک و دیواری قەڵا و برج و شوورەکانی لە دەروازەی یالیەوە تا قولەی پاشا و لە قولەی ڕۆستەم پاشا و خوسرە و پاشاوە هەتا دەروازەی ناوەڕاست، لە دەروازەی تەورێزەوە تا دەگاتە قولەی سەرێ و
قات تۆپی بۆ ڕیزکراوە و بەم حسابە لە ڕاست و چەپەوە 4 چین تۆپ دامەزراوە. شێوەی قەڵایوان. قەڵایەکی زۆر قایمە لە سەروی ئەو ئەشکەوتانەیە باسمان کردن و سەریان گەیاندۆتە هەوران. بەشی خوارەوەی 7 قات قولە و دەروازەی هەیە کە بورجەکانی یەکتریان لێ دیارە. ئەو لای بەسەر باکووردا دەڕوانێ لەسەر تیرە شاخێکی تیژی 3 چین دیواری قەڵایە. خێڵی عەزەب و عەسکەرەکانی دیکە لێرەدان. لەم لایەوە بەناو بەرداندا ڕێگەی هاتنە خوارەوە و ئاو هەڵگرتنی هەیە و قولەکەی تۆپی باڵی و میزی بۆ دانراوە. لای قیبلەی بەسەر باشووری شاردا دەڕوانێ و قەڵا لەم شوێنەدا دیواری بۆ نەکراوە. لەسەر ئەو تەختە بەردانە سەرای فەرمانڕەوا و ژووری ئاغا و یانچەریەکان و باشچاوەش و نووسەر و کوێخای سەرا و قەڵادار و یانچەریەکانی دیکە و تۆپچی و چاکدار و شانشینیەکان کراون. لەم ئاستەوە کەس زاد ناکە تەماشای خوارەوە بکە. قولەی ئاوخانە لێرەیە کە گاشە بەردەزلەکان لە خوارەوە شاریان جیا کردوتەوە. لە قەڵا و لووتکەی سەرەوە بە پلیکانەکانیدا چەند هەزار پلەی لە بەرتەڵکەنرا و دەگاتە سەر ئاوی خوارەوە. ئەمە ڕێگەی سەرکەوتن و هاتنە خوارەوەیە. ڕێگەی ئاوەڵکێشانی جودایە. لە کاتی خۆیدا قلیچ ئەرسەلان بۆیە کردوێتی بە دووڕێ تا لە کاتی گەمارۆدرانە ڕێگەی ئاوهێنان قەڵەباڵق نەبێ. هەر لەم ئاستەی قەڵایواندا ئاش خوڕەخوڕ دەگەڕێ و ئاوەکەی دەچێت لە دەبەخانەوە بۆ باخچەکانی دەرەوە و چی لەوان زیاد بوو دەڕژێتە ناو دەریا. ئاوەکەشی زۆر ڕوون و خۆشە. بڕگەی لا ملەوشترەکە. جگە لەو قەڵایە کە باسمان کرد ئەوەی وتمان وەکو ملەوشتر وایە قەڵایەکی بچووکی لێیە، وەکو قەڵای زلی سەرکە لە وشترەکەی لێ هاتووە و کەوتۆتە خواروی قەڵای یەنچەریەکان. ئێرەش ڕێگەی ئاو و ئەشکەوت و قەڵادار و ئاسکەر و چەکی پێویستی هەیە و بۆتە کۆسپی ڕێگەی تەورێز و وا هەڵکەوتووە کە لە گرتن نایە. بارستایی قەڵای ژوورو. ئەم قەڵایم بە شەقاو بۆ نەپێورە چونکە لاکانی گەلی ئەوەندە قوڵ و داتاشراون دەڵی شیوی دۆزەخە. هەر لەبەر ئەوەشە خەندەقی بۆ نەکراوە. ئەوەی زانرابێ قەڵایەکی زۆر سەختە و لە خوێڕڵاتەوە بۆ خۆراوە ڕاکشاوە. لە خوارەوە بۆ سەرێ بە 3000 شەقا و زۆر بە ناڕەحەتی دەگەیتە قوڵەی ناو قەڵا. لایەنی خۆراوەی 3 چین دەروازەی ئاسنە. لە ناو دەروازەکانی قەڵایواندا شەو ڕۆژ هاوین و زستان لە یەنچەریە پڕوادە و عەزەبەکان و پیاوەکانی حەوشە پاسەوانی دەکەن. تەنانەت ژنێک یان منداڵێکیش ڕێگەی نادرێ بێتە ژوورەوە. ئەمە لەبەر ئەوەیە کە جارێکیان چەند سەد کوردێک بەجلی ژنانەوە هاتبوونە ناو قەڵا و داگیریان کردەبوو. دوای ئەحمەد ئاغا ناوێک بە پارەی خۆی 3000 کەسی گرت و لە هەموو لایەکەوە بە 1000 فێڵ و تەڵەکە و بە کەشتی ناودەریا توانیان کەلێنێک بدۆزنەوە و بچنە ژوورێ. ئەو کوردانەیان بەشیر لە توپەت کرد و هەندێکیان لەسەرەوە خۆیان هەڵداشتە خوارەوە و کەلاکی کوژراوەکانیان لەسەر بورج و دیوارەکانی قەڵا هەڵواسی. ئەم ڕووداوە لە زمانی مرادی چوارەم ڕوویدا و لەو ڕۆژەوە ژن و مناڵ ڕێینادرێ بچێتە ناو قەڵاوە. دەقا و ژێنیچەری بۆ واندانراوە. لەم دەرگایەوە بەرەو خۆڕەڵات تا قولەی ملەوشتر درێژایی قەڵا 1040 شەقاوە. ئەگەر 3600 شەقاوی خوارەوەشی بخەینە سەر، قەڵایوان لە خوارەوە تا قەڵای ناوەڕاست و قولەی ملەوشتر دەبێتە 4100 شەقا و پانیەکەشی جێوای هەیە 200-300 شەقاوە. خانوبەرەکانی ناو قەڵایوان نزیکەی 300 ماڵێنی چەری و تۆپچی و چەکداری تێدایە کە هەمویان ڕەبەنن و خاوەنی ژن و ماڵیان تێدا نییە. بەڵام ئەو لای باکووری بەسەردەشدا دەڕوانێ و قوڵەی ئاوخانەی لێیە. لە ناو حەوشەی بە دیواردا خاوەن ژن و مناڵی لێیە. مزگەوتی سولەیمانخانی لێیە
کە کڵێسا بووە و کراوە بە مزگەوت. منارەکەی بە بوومەلەرزە ڕووخا بوو. ئاغای یەنچەری عومەرئاغا دروستی کردوتەوە. گومبەز و خانوەکانی هێتانیوەڕۆ لە ناو هەور و تەم و مژدان و دەرناکەون. دەڵێن تیر نایگاتێ، بەڵام ئەو کاتەی سولەیمان خان لە گرتنی ڕوان گەڕابەوە، ساری سوڵاخ پاڵەوان و حاجی سولەیمانی بان کردەبوو تیری پێهاویشتە بوون، گوایە ئەوان تیریان گەیاندۆتە قەڵا. لەناوە حەوت مزگەوت تەکیەیەک 3 قوتابخانە و 10 دوکانی بچووکی تێدایە. لە هەموو ماڵێک سەرشۆرێک هەیە، هەموو ماڵێک بەێستر و باگیر لە خوارەوە ئاو بۆ خۆیان دەهێنن. شتێکی گرنگ ئەو لای قەڵای ناوەوە کە قیبلێ و دەڕوانێتە شار، لەسەر ئەشکەوتی تۆپی ملە وشتر بەردێکی قوچی 4 سوچ لوس کراوە و شتی لێ هەڵکەنراوە. ئەو هەڵکەنراوانە بریتین لە نووسین و نیگار و جفرەیوە کە من بۆم نەخوێندرایەوە. قەڵای ژێرو ئەم قەڵایە لای قیبلە نەبێ بەسەر دەشتێکی بەریندا دەڕوانێ، لە هیچ لایەکەوە حەواڵەی نییە، زۆر قایمە و سێگۆشەی هەڵکەوتووە. پشتەوە و لای باکووری لەگەڵ قەڵاکەی ژوور و دەکاتە چوارگۆشە. ئەم قەڵای خوارەوە لەو شوێنانەی با قەڵای سەرەوە نووساوە دیواری نییە، زۆر پتەو و بەبەردا تاشراوە، زلتاژەدین بنیاتی ناوە. نزمە بەڵام زۆر قایمە. پانی دیوارەکانی 12 گەزە و باش داڕێژراوە. لە قولەی وەلەدەوە تا قولەی باخچەی کۆشکی پاشا دیواری قەڵا 20 گەز ئەستورە، بەڵام لای قولەی ئەلماجی پاشا کە لە پاش گەمارۆکان چاک کراوەتەوە دیوارەکەی 3 شەقاوپانە و جلیتێنی لەسەر دەکرێ. قولەکانی دەوران دەوری هەفتان. قولەی سوڵتان وەلەد بۆ پاراستنی دیواری قەڵایە و هەمیشە تۆپەکان ئامادەن. لای دەروازەی یالی قولەکانی شاو پاشا و ڕۆستەم پاشا و خوسرە و پاشا و ئەلماجی پاشا و سولەیمان پاشای لێیە. قولەکانی کەتەنچی محەممەد پاشا لە ساڵی 1955دا تازە کراونەتەوە. قولەی دەروازەی ناوەڕاست قولەی ئەحمەداغایوان، قولەی ئەسکەندەر پاشا چەرکەس کە یەکەمین والی ئێرە بووە، قولەی ئولامە پاشا، قولەی ئاتلی پاشا، قولەی یادی، قولەی نەخشین، قولەی فەلەمید، دیسان قولەی ئەلماجی پاشا و قولەی دەرگای تەورێز کەوتونە تەژێر قەڵای ملەوشتر و بە بەردێکی گەورە لەسەر ڕەوەزێک بە 7-8 توێ هەڵچنراوە و بە زمان باز ناکرێ. لە هەر یەکە بۆ ئەویدی ڕێگەی هاتوچۆ و یارمەتی گەیاندن بەژێر بەردەکاندا هەیە کە تەنیا خۆیان پێی دەزانن. قولەی سەر دەروازە تۆپی زۆری هەیە، چونکە مەترسی بۆ سەروان هەمیشە لەم لایەوە دێ، بۆیە دامێنی ئەم لایە قڵای دیوارەکەی زۆر ئەستورە، 40 ئەشکەوتی قاتقاتی هەیە. لە بەردەمی قولەکانیشەوە دیواری نزمی زۆر قایمی هەن کە کوونەمە تەرێزیان تێدایە، بەڵام تۆپیان بۆ دانەنراوە. لە ژێر دیوارەکانیدا ڕاڕەو هەیە کە لە کاتی گەمارۆدراندا ئەگەر دوژمن بیەوێ خۆڵیان لەسەر ڕۆکە و بیان خنکێنێ بتوانێ خۆڵەکە فڕێدەنە دەرێ. 3 لای ئەم دیوارانە لە دەروازەی یالیەوە تا دەروازەی تەورێز خەندەقی بۆ کراوە کە 50-60 شەقاوپانە، بەڵام نزمە، چونکە گەمارۆدرانی زەحمەتە. لێرە 1 گەز زەویتر هەڵبکەنی دەگاتە ئاو، بۆیە سەنگەر هەڵکەندن ئەستەمە. کاتی خۆی کارۆستەمخانی کەچەڵ بە سوپای ئێرانەوە گەیشتە بەردەم ئەم قەڵایە، لە دەرەوە گڵێکی زۆری هێنا و وردە وردە ئەم گڵانەی هێنایە پێش و لەشکر بە دوایدا تا خەندەقەکەی پڕ کردەوە و چووە ناو مەتەرێز و گرتی. خەندەقی لای دەروازەی تەورێز زۆر گەورەیە، 100 گەز پانە و 40 گەز قوڵە. ئەسکەرەکانی ئێرە هیچ لە دوژمن ناترسن، تەنانەت لە کاتێکدا کە گەمارۆی ڕۆستەمخان 7 مانگی خایەن، لەم 7 مانگەدا تەنها 7 تۆپیان تەقاند. تۆپێکی زەمانی سولەیمان خان ماوە، دەمەکەی شکاوە و پارچەیەکی لێبۆتەوە، تۆپەکەلی پێدەڵێن. جارێکیان ئەم تۆپەیان هاویش گولەکەی کەوتە نێوان 7 دەفتەری عەجەم کە پێکەوە دانیشتبوون، هەمووی کوشتن. جگە لەمە هەر دەرد و بەڵایەکیش بێ یەکەم جار بەر قەڵای خوارەوە دەکەوێ. جارێکیان پاسەوانانی قولەیوان لەگەڵ قولەکانی دیکەدا دەمەقاڵیان دەبێ. کابرای قولەیوان دەڵێ وز بن، ئێمە لە سەردەمی ڕۆستەمخانە کەچەڵەکەدا قات و قڕی کەوتە ناو قەڵاکەمانەوە، گۆشتی پشیلە و تووتکە سەگمان دەخوارد. خوشک و پور و مناڵەکانمان گۆشتی شەیدەکانمانیان خوارد و لە پێناو هەر بردێکی قەڵادا 1000 سەرماندا و ئەم قەڵایەمان نەدا بەدەست دوژمنەوە. بەم جۆرە شانازی بە خۆیانەوە دەکەن. بەڕاستی نەتەوەیەکی کە لە ڕقن. ڕۆستەمخانە کەچەڵیش پاش 7 مانگ گەمارۆ و بار و بارخانەی خۆی بەجێهێشت و بە هەناسە ساردی گەڕایەوە ئێران. پاڵەوانەکانی وان شوێنی کەوتن تا لە نزیکی ورمێ و سڵماز
پێی گەیشتن و لەشکەرەکەیان شکاند و چەند هەزار دیل و کە لەسەریان هێنایەوە. بە ماڵ و تاڵانێکی زۆرەوە هاتنەوە و کردیانەوە شای و هەڵپەڕین. عەجەمەکان لە وڵاتی خۆیاندا دەڵێن ڕۆستەمخانی سوپاسالارمان لە چەند لاوە وانی بریندار کردووە، ئاخری هەر نێچیری خۆیەتی، بەڵام ئیشەڵڵا قەت وا نابێ، چونکە هەر وەزیرێکی هاتبێ شتێکی لە قایمکاری قەڵایوان زیاد کردووە. تا ئەمجارە کە مەلیک ئەحمەد پاشا کرا بە سەرداریوان لە جێی قولەی قەڵای ژوور و قولەیەکی تازەی دروست کرد و دەرگای ئاسنی تێخست و کونی لولەی تۆپی بۆ هێشتەوە و لە 4 لاوە 8 تۆپی باڵی و میزی بۆ دانا. ئەمە لە ساڵی 1965دا بوو. جگە لەمە سەرپۆشێکی قایمیشی بۆ دەروازەی تەورێز دروست کرد و لە ڕاست و چەپی دەروازەدا خەندەقێکی وای بۆ کێشە، مەل ناتوانێ بەسەریدا بفڕێ. پردێکی بەکرەداریشی خستۆتە سەر ئەم خەندەقە لە هیچ شوێنێک گوێنەی نییە. هەموو ئێواران پاسەوان و پیاوە تایبەتیەکانی ئەم پردە بە گوریس و زنجیر هەڵدەکێشنەوە و بە دیواری قەڵاوی دەنووسێنن تا بۆ ڕۆژی دوایی دایدەدەنەوە. گوێگرانی خۆشەویست، تا عەڵقەی داهاتووی سیاحەتنامەی ئەولیا چەلەبی بەخواتان ئەسپێرین، خواتان لەگەڵ.